بینەرانی بەڕێز و خۆشەویست لە پێنج سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بە دیداری هەمووتان شاد دەبم. ئەم میوانە بەڕێزانەی کە لێرە ئەیبینن هیوادارم دەرهێنەرەکەم پیشانیان بە. ئەمە ئەزانن کێن؟ ئەمە ئەو کەسانن کە ڕۆژگارێ لە ترسناکترین زیندانەکانی بەعزدا لەوێ بیریان لە ئازادی کورد و کوردستانە کردەوە، عمری جوانی و گەنجی خۆیان بەخشی. کەسانێکی تر ئەو کەسانن کە لەسەر ماڵ و حاڵ و ژیانی خۆیان دانیشتبوون لە ناکاو تەنیا لەبەر ئەوەی کە کوردبوون تاوان بوو کیمیاباران کران. کەسانێکی تریان بە دنیایەک خەم و ناسۆرەوە ڕۆژەکانی ژیانیان بەڕێەکەن، ئەوانە کە سوکاری سەربەرزی ئەنفالن. بەخێراتن سەر چاوەکانم، هەروەها کە سوکاری سەربەرزی شەهیدانن بە هەمان شێوە. ئەوان لەسەر ئەوە قەتڵ و عام ناکران، لەسەر ئەوە نەیان ئاخنینە زیندانەکان کە ئایا ئەوان پارتین یان یەکێتین یان شوێعین یان پاسۆکن یا ئیسلامین یا هەر حیزبێکن. تەنیا کوردبوون بەس بوو بۆ ئەوەی کە ژیانیان لێ تاڵ بکرێت. بەڵام ئەمڕۆ بۆچی هاتوون بۆ ئەم پرۆگرامە؟ هاتوون بڵێن 30 ساڵ 32 ساڵ لە حکومڕانی و لە ئیدارەداندا بە هیچ جۆرێک کەم نییە. ئیتر کاتی ئەوە نییە هەموو ئەوانەی کە حکمی ئەم وڵاتاکەن ئەو ڕۆژگارە تاڵەی ژیانی ئێمەتان بیر بێ و بیرێک لەوە بکەنەوە چیتر ئێمە لە نەهامەتیدا نەژین. ئێمە چەندین ساڵ پێش بەغدا ڕزگارمان بوو لە دێوەزمەی بەعس و لە دەسەڵاتی بەعس. بەڵام ئێستا لای ئەمان پرسیارە، ئایا ڕەوایە ئێستا موچەی حەشدی شەعبی، تەنانەت موچەی ئەو سەربازانەی کە لە کۆیتدا گیران، ئەوان موچیان لە کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفال و زیندانیانی سیاسی و 8,000 بارزانی زیاتر بێت؟ ئەوەی کە لەسەر شاشەکە بیخەنە سەر شاشەکە بینەرانی بەڕێز بیبێنن، ئەمە جیاوازی موچەیە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدادا. دیارە هیچ کەسێک لە کوردستان حزبەکان چەند مزایدە بەسەر یەکترا بکەن بیکەن، بەڵام کەس بۆی نییە مزایدە بەسەر زیندانێکی سیاسیا بکە، کەس بۆی نییە مزایدە بەسەر کەسوکاری ئەنفالا بکە، کەس بۆی نییە مزایدە بەسەر کەسوکاری سەربەرزی شەهیدانە بکە، لەبەر ئەوەی بەشی هەرە گەورەی ئەم هەلومەرجی کە ئێستا کورتیای ئەژی ئەوە لە سایەی خوێنی ئەوان و لە سایەی بەفیڕۆچوونی ژیانی ئەوان بوو. هەڵبەتە ئەبێ ئەوان بکرێت بە نمونەی باڵا. کاتێک کە ئەڵەم بە فیڕۆچوونی ژیانی ئەوان، مەبەستم ئەوە نییە کە ژیانی ئەوان بە فیڕۆچوو، مەبەستم ئەوەیە کە ڕۆژەکانی عمریان بۆ خەون و مەهام و ئاواتێکی گەورە بەخشی بە کورد و کوردستان. ئەم شەو من لە خزمەتی ئەمانام هەوڵێم هەندێک لەوان قسە بکەن، لە هەمان کاتدا نوێنەرانیان لێرن، هەرچەندە بەڕاستی گلەیەکی دۆستانەشم لە جەنابی وەزیری شەهیدان هەیە، کاک عەبدوڵای حاجی مەحموو. بەڕاستی ئەمەوێ بڵێ مەگەر کاکە حەمە خۆی وەزیر بووە، هەموو جارت هەر کاتێک کەمپینم بۆ شەهیدان کردووە لە پێشەوە دانیشتووە بۆ دڵنەوەی کەسوکاری شەهیدان و بەڕاستی لە دواشەوە دانیش. بەس مەبەستمەوەیە لە کەسە سەرەتایەکان بوو کە هاتە پرۆگرامەکەمەوە. بەڕاستی خۆزگە کاک عەبدوڵا لێرە بوویتە. خۆ قابل لە من چییە پرسم؟ قابل لە چه هەڵەیەکەکەم؟ جگە لەوەی کە هەزاران ئاه و حەسرەتی پەنگ خواردووی دڵی ئەوان هەیە، ئەو پەڕی 4-5 پرسیارم لێ کردی ئەموو ئەمە بۆ وایە و ئەوە بۆ وایە. تۆ شەوت ئەمەیان خەتای من نییە و ئەمەیانم کردو و ئەمەیانم نەکردووە. لەوە زیاتر هەیە؟ ئەی بە وەزیری کوردستان بایکۆتی بەرنامەیەک کاکە بەلای زۆرینەی خەڵکی کوردستانەوە جگە لە خەونی چاکسازی، جگە لە خەونی نیشتیمان سازی هیچ ئامانجێکی تری نییە. بەڕاستی جارێکی ترگلەی بێ کاک عەبدوڵای حاجی مەحموود. هیوادارم لە دەرفەتێکی ترا بتوانم بە خزمەتە بگەم و ئەو شتانی کە لێرە هەڵیە هێنجێنم
بیکەم بە پرسیار و ئاراسەتی بکەم با سەیری ئەم ڕاپۆرتی ڕوودا بکەین دوایەوە دەسەکەین بە گفتوگۆکەمان فەرموو. ئیتر بەپێی یاسا و قانون موچەکانمان بگوازینەوە بۆ سەر حکوومەتی عێراقی ئەویش بە ناچاریە مەجبورینە و کارە بکەین. تەها حەمە ئەمین تەمەنی 50 ساڵە خەڵکی کەلارە لە ساڵی 1970 6 مانگ و 12 ڕۆژ لە قۆرەتوو تۆپزاوە و دووبز زیندان کراوە. پەیڕەوی ژمارە 8 کە خەریک و ئەنفال بەدەر بکات چارەسەر کریا لەخوا بەزێ لە وەرگرتنی مینهام. 3 منداڵی خوێندکاری زانکۆ و کچێکی دەرچووی کۆلێژی پزیشکی ددانە و دانەمەزراوە. 5 ساڵە بڕیارە زەوی وەربگرێت بەڵام تەنیا ژمارەیەکی وەرگرتووە و نازانێت زەویەکەی لەکوێیە. بەپێی یاسای پەرلەمانی کوردستان مافی ئیمتیازاتمان بۆ فراهم کراوە، بەڵام بەداخەوە لە دوای 32 ساڵ حکومڕانی تا ئێستا کەمینەیەکمان لە کۆی 12,000 زیندانی سیاسی ئەنفال 300 کەسێک موچەی وەرگرتە، ئەویش بەپێی یاساکە ئەبواە بۆ 10 ساڵ بواە، بەڵام 8 ساڵ و 5 مانگیانداوە ڕۆژمێریان لەگەڵمان ناکردووە. لە 1/2 ئەمساڵ زیندانیانی سیاسی و کەسوکاری شەهید و ئەنفالکراوان لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە داوایان کردووە موچەکانیان بخرێتە سەر بەغداد. بە پێی مادەی 132 دەستوری عێراق پێویستە هەموو زیندانیانی سیاسی عێراق هەمان ماف و موچەیان هەبێت. زیندانیانی سیاسی و کەسوکاری شەهید و ئەنفالکراوان دەڵێن لەبەرم هۆکارانە دەمانوێت موچەکانمان بخرێتە سەر بەغداد. لە عێراق ساڵ دیاری نەکراوە موچە هەمیشەییە. لە هەرێمی کوردستان بۆ ماوەی 10 ساڵ موچە وەردەگرن. لە عێراق هەر زیندانێکی سیاسی مانگانە 1,200,000 دینار وەردەگرێت. لە هەرێمی کوردستان هەر زیندانێکی سیاسی مانگانە 500,000 دینار وەردەگرێت. لە عێراق قەرەبووی ڕۆژانی زیندانی بۆ هەر ڕۆژێک 50,000 دینارە. لە هەرێمی کوردستان ئەو قەرەبووە نییە. لە عێراق لەگەڵ پێدانی زەوی 30 ملیۆن دینار سولفەی خانوو وەردەگرن. لە هەرێمی کوردستان تەنها زەویان پێدەدرێت. لە عێراق سەفەری حەجیان بە خۆڕاییە. لە هەرێمی کوردستان هیچ سەفەرێکیان بە خۆڕایی نییە. لێرە وەکو کورد دیسان زوڵمان لێکرێت، دیسان ستەممان لێکرێت. یعنی ئەگەر ئێمەش عێراقین و ناسنامەی عێراقیمان هەیە بە هاوتای ئەوان ئەمان موچەمان بێت، چونکە ئێمەش ستەم لێکرا و زوڵم لێکرای دەستی ڕژێم باسی. لە ڕاستیا من زۆرم پێخۆشە هەموو شتەکان لەوێ باشە ڕات ئیمتیازاتیان هەیە، ئەمجا پارەی حەج عومریان بۆ سەرفەکرێ، ئێمە ینی لە مردن گەڕێنێتەوە لە ژێر قۆڵەکە بۆچی ینی 250,000مان پێڕەوە نابینێ حکوومەتی هەرێم. حکومەتی عێراق وەڵامی لیژنەی شەهیدانی پەرلەمانی عێراقی داوەتەوە کە بە پێی بڕیاری دادگەی فیدراڵی نابێت کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی لە 2 یاسا سوودمەند بن. هەرێمی کوردستان یاسای تایبەتی بەخۆی هەیە و عێراقیش یاسای تایبەتی بەخۆی هەیە، بۆیە ناتوانرێت موچەکانیان بگوازرێتەوە سەر بەغداد. هەموو ئەمانش ئەوەلیاتانێ با بوو فلتەرە بڕۆکە خۆیان هەیە. داوامان کردووە کە ئەم زیندانیانەی ئێمە کە لە کوردستانان هەمان ئەو مافانیان هەبێت کە لە عێراق هەیەنە، بەڵام بەداخەوە ئەوە ئەبێ ڕێکەوتن لە نێوان عێراق و هەرێمە بکرێتەوەکو کەشی ئەم زیندانی سیاسانە چارەسەر بێ. و من داوام کردووە لە بودجەی ئەم ساڵە ئەم زیندانی سیاسانەی کە لە کوردستانە هەیە قەرەبوو بکرێنەوە. بەپێی ئاماری کۆمکاری زیندانە سیاسیەکانی کوردستان ژمارەی زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان 25,250 کەسە و 18,000 کەسیش فۆرمی پێشکەش کردووە وەکو زیندانی سیاسی، 98,000 کەسیش وەکو کەسوکاری شەهید و ئەنفالکراوان تۆمار کراون. هونەر حەمید، ڕۆدا و گەرمیان. بەڵێ بەڕزان جارێکی تر سڵاوتان دەبێت. سەرەتا بەخێراتن سەرچاوەکانم ئەمەوێ لە بەڕێز کاک ئەحمەدی مام ڕەسوولۆک و بەڕێوەبەری گشتی خزمەتگوزاری و خزمەتگوزاریەکانی کەسوکاری شەیدان و زیندانیانی سیاسی دەست بێ بکەم و
هەڵبەتە لە وەزارەتی شەیدان بەڕاستی من لە یادم دێ 12 ساڵ پێش ئێستا وەکو سەرۆکی کۆمەڵەی زیندانیانی سیاسی گفتوگۆم لەگەڵ کردیت زۆر پەرۆژ بووی بۆ ئەوەی کە ژیانیان تۆزێ بگۆڕێەوە ئاگاد لە چیرۆکە خەمناکەکانی ژیانی ئەوان بوو ئەو کاتە تا ڕادێک نیمچە ئۆپۆزسیۆنێ بووی ئێستا کە لە دەسەڵاتای چه هەستێکت هەیە چیتان بۆ کردن ئەم فەرق و جیاوازیە زۆرە بۆ 400,000 شیاوە بۆ ئەوان زۆر سپاس کاگڕانت هیوای سەرکەوتن بۆ دەخوازم بەرنامەکانت هەمیشە جێگای شانازیە ئینشاڵڵا ئەوەشیان دەبێتە دەرگایەک ئەو دەرگایانێک کە جەناب بدەکەوە بۆ کە سوکاری سەربەرزی شەیدان و ئەنفال کراوان و زیندانی و ڕاگیراوی سیاسی لە هەرێمی کوردستان و بەرکەوتوانی سەرچی کیمیاوی تاقانەکانی جینۆساید دیارەوەی کە پەیوەندیدارە لە وەزارەتی ئێمە بێن ڕێچکەی کارکردنەکانی خۆم دیاری کردووە هەرو بەرنامانیان ئەو ڕێچکەی کە یەکەم ئەوی جەنابەت باس کرد لەو ساڵێکە لێ بووین دواتر ئێمە من بوومە یەکەم سەرۆکی کۆمکاری زیندانە سیاسیەکانی کوردستان بە هاوبەشی کۆمکاری زیندانە سیاسیەکان لە نێوان دوو ڕێکخراوی سەرەکی کە هەبوو لە هەرێمی کوردستان کۆمکاری زیندانە سیاسیەکانمان دروست کرد لە کۆمەڵی زیندانە سیاسیەکان و ڕێکخراوی زیندانە سیاسیەکان خۆشبەختانە لە سەرەتایی دروستبوونی ئەو ڕێکخراوە هەوڵ و چالاکیەکان بە هەمان نەفەس بەوەی کە هەوڵی جددیماندا بۆی بتوانین مافو ئیمتیازاتەکان لە ئاستی عراق و هەرێمی کوردستان پشت بەستوو بە دەستور و یاساکان لە یاسا بەرکارەکان لە هەردوو حکوومەتی فیدرال و حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی جددیماندا دوای هەوڵەکانمان چەند جار بۆ بەغدا لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی عراق و ئەوانە وەفدێکی کۆمکاری زیندان سیاسەکان ئەوە بوو لەو سەردەمەدا جەنابی مام جەلال بەڕەحمەت بێ لە سەردەمی خۆیدا بەڵێنی پێدان کە ئەوەی کە حکوومەتی عراق نەیتوانی ئەو کاتە بۆ مامکە بەڵێنی پێدان کە لە هەرێمی کوردستان بتوانین یاسایەک بۆ زیندانە سیاسیەکان دابنرێت ئەم یاسایە بتوانێت مافوی امتیازات بۆ زیندانی کرا و گیراوی سیاسی بەرجەستە بکە خۆشبەختانە لەوەی کە ئەو کاتە ئێمە دوای گفتوگۆی چڕ و پڕ ئەو کاتە جەنابی کاک دکتۆر بەرهەم بوو بە سەرۆک وەزیران من لەگەڵ جەنابی مام جەلال باسمان کردمان جەنابی مام جەلال ئەو کاک دکتۆر بەرهەم وەکو پێویست بەڵێنەکەی خۆی جێبەجێ ناکاوەی کە لە بەغدا داوێتین خۆشبەختانە توانرا بەڵام بە ملاحەزاتمان زۆر هەیە لەسەر یاساکە کەم و کوڕی تێدا بوو ئەوە هاوشێوەی بەغدانیە ئەوە بوو جەنابیان نردیانە پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 11 بەڵام بە کەم و کوڕیەوە توانیا یاسای چی ئێوە دەستوری عێراق پشتگیری کردوون یعنی مادەی دەستوری هەیە لە قازانجی ئێوەیە مادەی دەستوری هەیە کە پەرلەمانتارەکانمان ئەتوانن ئیستثماری بکەن ئەتوانن کۆدەنگی بۆ بکەن ئەتوانن لۆبی بۆ بکەن ینی دەستان خۆش بە من مەبەستم نادیدەگرتنی جوهدی نەجەنابتە نا کەسانی دڵسۆزی وەکو خات و سەوسەنە نا ئێوەی بەڕێزە نە یا شێخە نەجەنابتی بەڕاستی دەستی هەمووتان خۆش بە بەڵام نەتیجە چیمان پێڵە ئێستا کە سوکاری سەربەرزی شەیدان زیندانیانی سیاسی کە سوکاری کیمیاباران و ئەنفال چۆن دەژین ئەو چیرۆکانی تۆ ئاگات لێە پرسیارەکەی من ئەوە بوو بەڵێ کاکڕانس ئەگەر بتەوێ بینە سەر و بابەتانەی کە لە کۆتازار کە ئاخیر دوایین ئەنجام کە بەدەستمان هێنا لەگەڵ حکوومەتی اتحادی من لە جەنابەت تێگەیشتم کە لە چوارچێوەی دەستور بەپێی مادەی 132 دەستوری هەمیشەی عراق لەو مادەیە زۆر بەوازحی حکوومەتی اتحادی پابند کراوە بە قەرەبووکردنەوەی و چاودێریکردنی کە سوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفال کراوان و زیندانی کرا و گیراوی سیاسی و هەموو زەرەرمەندانی دەستی ڕژێمی ڕووخاو دیارە ئێمە هەوڵەکانمان سڕ کردەوە لە کابینەی هەشتم ئێمە سەرۆکایەتی وەفدێکی هەرێمی کوردستانمان کرد لە 2010 بۆ 19 بۆی بتوانین مافوی امتیازاتی زیندانە سیاسیەکان و شەهیدان لە چوارچێوەی دەستوری عراقدا بەرجەستە بکەین خۆشبەختانە ئەوەی کە کرا ڕێکەوتنێکی باش بوو لەگەڵ حکوومەتی اتحادی دوای ئەوەی کە ئێمە هەستمان بۆ کرد کە ئەوەی جەنابەت باسی دەکەی ئێمە یاداشتێکمان ئاراستە کرد بۆ پەرلەمانی عراق بۆی بتوانین
یەکسانکردن یاخود هاوتاکردنی مافی امتیازاتی کەسوکاری سەربەرزی شەهیدان و لە نێوان هەرێم و بەغدادا بەرزەستە بکەین. خۆشبەختانە قەراری ژمارە 26 لە ساڵی 2010 قەراری نیابی 26 لە پەرلەمانی عێراق دەرچوو بۆی بتوانێت هاوتاکردنی وان وسراوە کە هاوتاکردنی مافوی امتیازات شایستە داراییەکان و لە بواری کارجێڕی و دارایی لە بینی هەرێمی کوردستان هاوتا بکرێ ینی مافەکانیان بۆ نەکرا. جایمە دوای ئەوەی کە پەرلەمان بڕیارەکەی دەرکرد دوای ئەوە ئێمە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق قەراری نیابینەوە دوای ئەوەی بڕیاری نیابینەوە هەشت دەرچوو لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە لە ئەمانە ئامای ئەنجومەنی وەزیرانەوە بڕیارە دەرچوو کە لیژنەیەکی مشتەرەک لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتحادیدا پێکات. ئێمە سەرۆکایەتی وەفدی هەرێمی کوردستانمان کرد لەو لیژنەیەدا. مامۆستاجان ئەوە بۆ هاوتا نەکرایەوە. ئێوە سا بۆت باز دەکەم دێمە سەر ئەوەی لۆبی بابەتەکە کە بۆ نەکراوە. ئەم پێ دەڵێم هەموو شتەکان کراوە لەبەرەوەی بەڵگەم لایە بەڵگەکانیش پێشتر بە جەنابەت دەکەم هیوادارم لایندەدا بتوانین دەرگایەکانی تریش بکەینەوە. بەس ئەزانی کەی کراوە کە بگاتە گیرفانی ئەمان ئەوە ڕاست کە سفرەکەیان بگۆڕێ کە ژیانیان بگۆڕێ. خەڵک لەم وڵاتەیە 20 ساڵە سەیری وەرەقاکە 20 ساڵە سەیری مزایداتی حیزبەکانەکە بەسەر یەکترە 20 ساڵە سەیری شەڕی پەرلەمانتارەکانەکات. ئەرێ ئەمە هیچی لە ژیانی ئێوە گۆڕیوە؟ بڕوا بکە ئێستا کاک ئەحمەد قسانە دەکا ئێستا کاک ئەحمەد قسانە دەکا تەوانە دڵخۆشکەرە بۆ هەموو زیندانی سیاسیان. بەڵام بەرپرسەکانی دیکە لە کاک ئەحمەدی پلەشیان زیاترە زۆر قسەی گەورەتر و خۆشتر لە کاک ئەحمەد دەکەن. بەڵام چی لە قسەی خۆش بکەین ئێمە خەڵکوان هەموو فەوتە لە من داوای لە بڕناکەم لە ئومێدەوە بێ ئومێدی بێ نائومێدی بۆ نائومێدی. ئەی کات پاش ئێستا چەند ساڵە ئێمە حکومەتین چەند سارە ئەو بڕیارەی کە لە عێراق دەرچووە هەتا ئێستا کەسێک هیچ شتێکی بینیوە دەستوو لە 2005 هەتا ئێستا کەسێک شتێکی بینیوە. ئەمن ئێستا لەعانەکە زیاتر لە 45 کەس ئەو چاویان کۆرە بووە 45 کەس برینداری چیمیا کە بردینیانە ئیرانێ هاتی نۆجارێکی دی نەچینەوە بەس دۆری بالیسان و ئەو منتیقەی بێزگە لەوانەی هەڵەبجەی بە سەدانیش لە هەڵەبجەی چمان کردن. ئەو چیرۆکانی کە ڕۆژانە بە ئێواڵێن چین هەموو شتێکە ئێستا لەعانەکە ئەو کچەی کە لۆگۆی ڕێکخراوەکەی منە ئەوەیە ئەگەر ئیجازە هەیە کە بیژانی بینەرانی بارەوەڵا بەس ناتوانم ئەو هەبژێرمەوە بە هەستمە پێیان وەکو ڕێزگرتن لەو کۆمەڵە شەهیدەی کە لەگەری شەهید بوون هەمومان هەڵدەستینە سەر پێیان بیژێڕەرەوە. ئەو کچەی کە دەیبینن ئەوە کتێکە عمری 6-7 مانگێک بوو کە چیمیای لێداین ئەو بنەماڕەیە باوکی ئەو کچە پێشمەرگە بوو لە جەبهە بوو نەنی و باپیری و داچی 3 ڕۆژ لە ناو یەک کوناش کەفتە بوو لە ناو بەرد بێ خواردن بێ هەمووشت. شوانێک ئەوانەی دیتەوە شوانێک لە پشتی شێخۆسان ئەوانەی دیتەوە بە گوێدرێژ هینانی کە بیان گەین تا سیساوە گوندی سیساوە دووبارە لە گوندی تووتما جارێکتر کۆپتەر گەیشتێ هەرسێکی شەهیدکردن داچی نەنی باپیری. ئەو منداڵە ساسمەکی بێرەکەوت بوو ئەو جا 24 سەعات بە تاقی تەنیا بە برینداری لەسەر سینجی داچی مردووی شیری خوارد. ئێستا ئەوە 5 جاروی بەناتن تورکیای هەناسێ قەتع بوو چونکە سیەکانی نەمان. هەتا ئێستا کەسێک نارێ 400,000 بۆ دەرناچوو لە ململانەی سیاسی. ئێمە لە باتی ئەوەی کە مزایدەی ئەوە بکەین چێ زیاتر خزمەت بکەین چێ میلەت بەرەو پێش بین ئێمە ملی ئەکتر دەشتێنین. ئەوە لەبەر ئەو یەک چیرۆکە ئەوە یەک بەخۆ بابیشی بریندارە خراپترین وەزعی هەیە. ئێستا حالیان ئەم کچەی کە لۆگۆکەتە لە ناو ئەم گوڵەدا ناوە وەزعی چۆنە؟ زۆر خراپە پێی نەکرا بگاتە ئێرە کە بێ قسەکانی خۆی بکە تازە لە تورکیای هاتیتەوە ئەوە 6مین جارە دەچێتە تورکیای. پێ دوت من دەچماوێ؟ بەڵێ پێم گوتی ناتوانم قسەم پێ ناکرێت چونکە سیەکانی قەپات بووینم. ئێستا تۆ هەستەکەی نوێنەری ئەو هەزارانی هەزارانی وەکو ئەو چیرۆکە تاڵانەی ڕۆژانە بە ئێوە دەڵێن چییە؟
ئێمە هەموو جار مش یەکم لەو بریندارانە کە 2000 بریندارم ئەمن ئێش و ئازاری وان زۆر باش دەزانم چکە زۆر جار ئێمە بە شەوان کە خوڕشتی ناو جسممان پیا دەبی دەبچین بە ئاوی گەرم خۆمان داخەکەین ئەو خوڕشتە ناڕوات هەموو جارێت ئەمە جارێک دەمرینەوە بەس چێ لێمان دەپرسی چێ بەهانامان دێت مەگەر وەزارەتێکمان نییە چەند جار ئەمە لەگەر ئەو هەموو وەزیرانە هەمویان شەڕم کردووە لەبەرەوەی من پێشمەرگەیەکم 54 سار پێشمەرگەم خەباتم کردووە 5 جاریش بریندار بوومە 2 جاریش بەچیمیا چێ لێ دەپرسیتەوە چێ قسەت لێ وەردەگری والله چووبە لە پێش وەزیری لە ئیستعلاماتی وەزیری دانیشتیمە 3 سعات ئەو زەبانجی نەکردیمە باشە ئەدی ئەمن ئەگەر وەزیر بانگم نەکا بچم معاناتی ئەوانە بجێڕمەوە بە شەرتێ بۆ خۆ نەچووی بۆ معاناتی ئەوان من بۆ نەچوومە ئەو بەدبەختە چ بکات ئاخرە مارەکەشان هەموو فرۆشت سەربەتەکەشان هەموو فرۆشت خۆ بابچی ناتوانانی بەڕامبەری دانیشتی تاکو دەمرێ ئەتوانی تۆبی دەتوانی هەموو شتێک ناکەی هەستەکەم لە ناو ئێوە ئەوەی جوانەکە کوردبوون زاڵە نەک حیزبایەتی لە ناو ڕێکخراوەکانتانە ئێمە وەکو ڕێکخراو ئەمە کوردین هەموو شتێکمان بۆ کوردایەتی بووە بەس بەدا تا ئێستش هەستەکەم هەر ئەو ئەنگێزەیە هەر ئەو نەزعەیە ئەو ویستە زاڵترە بەڵێ چونکە پێشتر لەگەڵتان دانیشتم ئەمە وەکو ڕێکخراوەکان هەموو ڕێکخراوەکان ئێمە کوردایەتی دەکەین ئێمە دەمانەوێت کوردایەتی بکەین نانەوێت حیزبایەتی بکەین چونکە حیزبایەتی ئەمن یەکەمین کەس بوو کە تیارەکانم بینی ئەو تیارانەی کە لە هات ئێوارە لە شەخۆسانانیدا یەکەم کەس تیارەکانم بینی 16 تیارە هات لی داین خۆی حیزبایەتی یعنی شتێکی مەشروعە بەڵام نەبێتە ململانێ و ناکۆکی و یەکتر شکاندن ببێ بە کێبڕکی بەرنامەی جوان مەقسەدم لە یەک شتە کە ئەو تیارە نەهات لە مەیدا لە مەی نەپرسی هەرێک بۆ پارتینە ئێچەتینە شوعینە سوسیالستن چەکدارن لێ نەپرسین ئەکسەر ئێمەی هەموو پێکۆ کوشت هەمووی میێباران ئێستا خلاصەی کەلام کە تەشریف هێناوە بۆ ڕوودا و ئەتەوێ لێرەوە چی بڵێ بە هەموو ئەوانەی کە ڕەنگت دەبیستن ئەمن دەمەوێت داوا لە هەموو بەرپرسەکان بکەم جارێکی دی بە خۆیاندا بچنەوە جارێکی دی کوردایەتی بکەن ئێمە بۆ ململانە سیاسی بە هیچ جێش ناگەین باشە سەبارەت بە داواکاریەکانی ئەوانەتەوێت چ بڵێ ئەمن دەمێت باڵێژ هەر ئەوە کە سەتەکەشی بۆ دەرنەچۆیە بەڵێ لە خۆی بخۆی بۆ باش یا هەزارانی وهن بە سازارانی وهەیە بە سەدانیشمان دەرچووە کە مچینە لەو کە چەکدارانە بن کە هاتن لەوێندەر ئێمەیان ئەنفال کرد ئیوان دەرچووە هیوان دەرچووە ئەوەی کە هاتن لەوێندەر ئەنفالیان کردین یعنی ئەم لیژنەیە دیسان پێویستی بە پیاچوونەوە هەیە بەڵێ داواشم کردووە لەگەر وزیریش دانیشتم لەگە وزیری سەحەش دانیشتم گوتم دەبی ئێمە بەشدار بین لە لێژنەکەش با ئەوانە سوێن بخۆن برێن ئەمە لەوێن دەربووین یان چەکدار بووین دیارە فەرمودانیشن هەمومان دەست لە سەرسەرین بۆ شەیدانی سەربەرز زۆر سپاسانەکەم بەڵام ئەمە یەک دقیقا مامۆسای خۆشەویست بۆ وابێت مەسەلەن کەسێکە ئەنفالی کردبێ لە ناو لیستەکە هەبێ بە قسەی ئەم ڕێکخراوە کەسێکە کیمیاباران کراوە و ئەنفال کراوە ناوی نەبێت وایە پشڕاستێکەوە یاوانە یەک دقە بە ساردارشوە ناویان ناو قایمەکەی نایتە دەر با من ڕوونکردنەوەیەک بدەم لەسەر بابەتە یەکەم من بۆیش دانیشتومە کە هەر بەرنمەیەک بێ چونکە میژدانی خۆم مرتەح دەکەم ڕاستە فەرمانبەری ئەم حکوومەتم من ڕاستە فەرمانبەری ئەم حکوومەتم بەڵام ڕاستیەکەیە پێم خۆشە جەنابیشت و بینێرانیش بزان ینی بەو شێوەش حکوومەت والێ نەکەین کە ئەم بۆ دیفاعکردن لە حکوومەت ناڵێن بەڵام بڕوا بکە بەرکەوتانی سێکی کیمیاوی تام لە حزێش تا ئێستاش ینی فەرمانیان هەیە کە لیژنەی تازە چەندین جار بەڕێکراون هەموو حاڵەتانی کە لیژنە پزیشکەکان بینیوێتی بەڕێکراون بۆ تارانێ هەر کەسێک کەش ئێستا من دەیڵم لە بەرەوەی حکوومەتی هەمومانە کەس مەسەلەن لاری لەوە نییە بەڵام کەیسێکەیە من ئێستا دەیڵم ئەم کەیسە من ئێستا دەیڵم ئەو کەیسە وایەوە نیە من ئێستا دەیڵم شتێک بە ئێستاش جەنابیان چەند حاڵەتی یەکەم لیژنەی تازە پێکاتوە لە وەزارەت تەندروستی لیژنەکان تازەیە و بەریەکەوتن ئێمە مانگێکە دەستمان بە کاروبارەکانی لیژنەکان کردوەوە خۆت جەنابەت باش دەزانی هەموو خەڵکانەی کە باسییان کردو لە ڕابردوودا دەڵێن کەم و کوڕی لە دۆستیەکانیاندا هەیە
ئەو لیژنەیە من سەرۆکی لیژنەکەم با بزانی ینی هیچ کەسێک هیچ حیزبێک هیچ لایەنێک ینی بە هیچ مداخلەیە قبول ناکەین ئەمە یەک هەموو ئەو کەسانەی کە بەرکەوتەی چە کیمیاوین یەکەم جارەوانەی منحی مانگانەیان هەبووە ئەمانە دەخینەوە لیژنەکان ئێستا دەستی پێکردووە لە هەولێر و لە سلێمانی و لە هەڵەبجە بەردەوام لیژنەکان کاری خۆیان دەکەن و هەموو ئەو حاڵەتانش کە پێویستیان بە سارەسەر هەیە جگەلەوەی کە لە ڕابردوو حکوومەت کردوویەتی تا ئەم حزێر مەزموعەیە خەڵکی تر کە پێویستیان بە سارەسەر هەبووە زۆر هەیە پێویستە بچیتەوە لیژنەکە بەسەر چاو پێداچوونەوە لەم جۆرە سەیری من بۆ ئەم پرسیارەکە یەک شتی پڕاز دەکەمەوە کاگڕەنجیان ببوورە بەشێک لەوانەی کە لە ڕابردوودا تۆمار کراون ئێمە 900 شتێک 930 کەسمانەیە کە منحی مانگانیان بۆ بڕاوەتەوە منحی مانگانیان هەبووە 400,000ەکە ئەم منحەیە بۆ بابەتی چارەسەرە بۆ بابەتی چارەسەری تەندروستیە بەدەر بووە لە بابەتی ئەوەی کە ئەمە موچە بێ بۆی بزانی بەڵام بەداخەوە کە یاسای چاکسازی لە پەرلەمانی کوردستان یاسای چاکسازی لە ئەم یاسایە بمبورە کاگڕەنج ئەم یاسایە کە لە پەرلەمانی کوردستان دەرچوو ئێوە غیاب بوون لە بابەتەکە دەبوو خۆتان ئێوە وەکو ڕێکخراوەکان چووان لە پەرلەمان چۆن زیندانە سیاسەکان و کۆمکاری زیندانە سیاسەکان هەوڵی خۆیدا کە بەدەر ئەمەی منحەی زیندانە سیاسەکان موچە نییە من حەیە سەیریکە بەس یەک دقیقە کە لە وەزارەت نەکرێنە ژوورە کە دەرفەت نەبێ گوێیان لێ بگیرە هیچ نەبێ با لێرەدا گوێیان لێ بگیرە ئەم قسانەی کە ئەم کردی هەمووی پشت ڕاستەکەیتەوە لای تۆش لەم نوع خەڵکە مستحقە هەیە هەتاوەکو ئێستا هیچی بۆ نەکراوە زۆر لەکوێ زیندانیانی سیاسی تۆش پشت ڕاستیەکەیتەوە زیندانی سیاسی زۆرێکە چاوەڕ باشە خۆشە پشت ڕاستی دەکەێت هەیە خەڵک زۆرە بەس بێ چاک بکرە ئێجا ئیتر کەوا ئەڵێن حەقەزانی پێی بڵێ چی حەقا ئەو هیچ حکوومەتی تەشەروتانێکی لە حکوومەت ناوە لەبری پێی بڵێ با حکوومەتی خۆمان وا لێ نەکەن پێی بڵێ وەکو حکوومەتی خۆمان زۆر سپاس دەکەین وەکو ڕێکخراوەکەت من نازانم پێت بڵێ کوردێک هەیە قوربەسەر بووە کیمیاباران لێیاوە تا ئێستا هیچی بۆ نەکراوە ئەمە بۆ ڕەخنەگرتنە پێی بڵێ سپاس دەکەم شانی سپاسیان کاگڕەنج یەک شتەیە ئەگەر بابەتەکانی بەشێک چۆتە پێش و هەنگاوەکان درراوە دەبێت باسی بک بڵێ هەنگاوەکانە تا ئێرە هاتووە و لیژنەکان دەستی پێکردووە و هەموو ئەوان یا ڕەبی دەستان خۆش بێ نمونەتان زۆر بێ بەڵام ئێستا شایانی سوپاسیان کچێکی کوردی سێمین لێژنێ ئەمە دەیکەین دەستان خۆش بێ خۆ دنیای نەڕووخانوە کە ڕۆخنێکی کردووە یەک دقا من ئەزانی بۆچی سەیریکە خات و سەوسەن لێرەیە میوانە بە ڕێزەکان زیندانیانی سیاسی کەس و کاری ئەنفال و شەهیدان جینۆسایت کاکە شوان لە سلێمانی سڵاو ڕێزیشم مێ بۆتان ئەوە خات و سەوسەن ئەندامی پەرلەمانی کوردستانە باوکی خۆی ئەنفالە دوو برای خۆی ئەنفالە مام و کەسوکاری خۆی هەمووی ئەنفالە کاکەشوان لە سلێمانیەوە لەگەڵمە خۆی 42 کەسی ئەنفالە تخوا ئەو چیرۆکانەی لای تۆی و سەرەکەی بە هەر تەعزەیە کا دووربە سەرەکەی بە هەر ئاهەنگێکە ئەڕۆیتە بازار کەسوکاری ئەنفال چی بە تۆڵن داوای چیت لەکەن خات و سەوسن وەکو کچێکی کورد وەکو نوێنەری ئەوان پاش ئەم ناوبڕە شەرحی بکە ئەو چیرۆک و داواکاریانی کە ئەوان هەیەە باشە کاک شوانی ئەمە خزمەتی جەنابی شەبینە ڕانی بەڕێز ئەگەڕێمەوە یەک دقا ئاکردە حاکم بینەرانی بەڕێز سڵاوتان دەکەن ئەم مناقەشەی کە ئێوە گوێتان لێنە کاک ئەحمەدی ئیمام ڕەسوڵ و خات و سەوسەن خات و سەوسەن ئەڵێ تەنانەت لیستەکانیش تێبینیم هەیە لەسەری و 1000 خەمیتر چونکە خۆی لە یەک کاتە ئەندامی پەرلەمانی کوردستانە لە یەک کاتە خانمە سەرۆکی لیژنەیە کە سوکاری ئەنفالە ئەو بە ڕۆحی خۆی چزانی جەرگی خۆی بینیوە فەرموو قسەکان کە کاتی خۆت زۆر سپاس کاکڕەنج لە ڕاستی دەستخۆشیت لێ دەکەم بۆ ئەو بەرنامەیە
و سڵاو ڕێزم بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان کە لە ڕێگای دوورەوە هاتوون ئەمڕۆ کە لەو بەرنامەیە ئامادە بن و کێشە و گیر و گرفتەکانی خۆیان ئاراستە ئێمە بکەن و داوای لێبوردنیشیان لێ دەکەم کە پشتم لەوانە بەڵام خەتایەکە لە من نییە بەرنامەکەەوە دانراوە من داوای لێبوردنیان لێ دەکەم هەمویان لەسەر سەرمانن بۆیە کاکڕەنج لە ڕاستیدا کێشێکی سوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی و تاقانەکانی ئەنفال و بەرکەوتەی چەکی کیمیایی یعنی ئەوەندە چیرۆکی غەمبار و ناخۆشیان هەیە کە لەوانەیە بە بەرنمەیەک دوو بەرنامە سێ بەرنامە ئەو چیرۆکانە یاخود ئەو کێشە و گیر و گرفتانەی کە هەیەە نەتوانێت چارەسەر بکرێ بۆیە زۆر زۆر زەرورە من تەنانەت گلەییەکیش ئەگەر لە ڕاگەیاندن کارەکان لە دامودەستگا ڕاگەیاندنەکان بگرم کە کەمترین بەرنامە بۆ کێشە و گیر و گرفتەکانی کە سوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی و بەرکەوتەی چەکی کیمیایی تەرخان دەکەن خۆتان دەزانن ئەو پەرلەمانە ئەو هەرێمە کە دروست بووە لەسەر خوێنی ئەو شەهیدانە دروست بووە بۆیە پێویستە لە هەر شەوێکدا یەکێک لەو کە سوکاری شەهیدانە چیرۆکەکانی خۆی بگێڕێتەوە بۆ ئەوەی ئەو چیرۆکانە ون نەبن بەس ڕەنگە گلەیت لە ڕووداو نەبێ یەک مانگی ڕێک وەکو ئەرکی ئەخلاقی خۆی خەریکی کەمپەینی شەهیدان بۆ ڕووداو بەتاکید من دەستخۆشیت لێ دەکەم بۆ ئەوە کاکڕەنج بەڕاستی ئەوە بەرنامەیەکی زۆر زۆر باش بوو کە بووە هۆی ئەوە کە بەڕاستی کە سوکاری سەربەرزی شەهیدان بە مەبلەغێکی زۆر باش ینی هاوکاریان بکرێ و دەستیان بگیرێ من دەستخۆشیت لێ دەکەم بۆ ئەوەش بەڕاستی و دەستخۆشی لە هەموو ئەوانەش دەکەم کە لەو کەمپێنە گەورەیەدا بەشدار بوون لە سەرمایەدارەکانمان لە هەموو ئەو کەسانە کە بەشدار چی بە تۆ ئەڵێن من پرسیارەکەمەوە بوو کاتێ ئەچیتە پرسەیە کاتێکە لە بازار نوێنەرەکەی خۆیانە بینن خات و سەوسن چیت پێڵەن داوای چیت لێەکەن نیگەرانیەکانیان چییە ژیانیان بە 400,000 و 500,000 ڕوا بڕێەوە کاکڕەنج ینی من هەمیشە دەڵێم چونکە ئەو هەرێمە لەسەر دەستی ئەو شەهیدانە بەرهەم هاتووە دەبێ ئێمە پەرلەمان حکوومەت تەمامی دام و دەستگاکان شتێکی وا بکەن کە ژیانێکی شایستەیان پێشکەش بکەین ناکرێ ینی کە سوکاری شەهید کچ و کوڕی شەهید ئەمڕۆ دەیان و سەدان کێشەیان هەبێ ئەنفال زیندانی سیاسی خۆی بەراورد دەکا بەوەی کە بەغا 2003 ئازاد بەڵام لەلایەکیش ئێمە هەرێمێکین کە دوژمنمان زۆرە لە چوار لاوە دەور دراوین بۆ ئەوەی ئەو هەرێمە نەفەس نەکێشێ بۆ ئەوەی ئەو هەرێمە پێش نەکەوێ ئەمانە هۆکارن تەنانەت بڕینی بودجەی هەرێمی کوردستان هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە سوکاری شەهیدان بە ماف و ئیمتیازاتەکانی پێدوانە لە 2005ەوە ئێمە ئەمانتوانیش لەسەر ئەو دەستورە بکەین کە ئیمتیازاتەکانی ئەوان لە قەرەبووکردنەوە لە ئاوەدانکردنەوە وەکو پێویست کردومانە بە ئەولەوێتی خۆمان من دەڵێم کاکڕەنج دەبووە زۆر زۆر چالاکتر بووینە تەنانەت ئەو کاتانەی کە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان یا هەر وەفدێکی هەرێم کە دەچوو بابەغدا دەبا یەکەم بڕگە داوای تەعویز و قەرەبووی کە سوکاری شەهیدانیان کردبا لە هەموو دانوستانەکانی خۆیان چونکە ئەوە ئەرکێکی دەستوریە کە لە دەستوری هەمیشەی عێراقدا لە مادەی 132 لە مادەی 112 دەستوری هەمیشەی عێراقدا دانی پێدانراوە بۆیە دەبێ مسترتربان دەبێ ئەندامانی پەرلەمانی عێراق دەبێ بەورەیەکی زۆرەوە بە یەکگرتووی یعنی داوای ئەو مافانەیان کردبا بەڵام هەز دەکەین سستی و خاویەک هەیە لەوەیە لە ڕاستیدا خۆشمان مقەسرین ئەخر بەس دەستگای شەیدانیش لە ڕاپۆرتەکە بینی و دەستگای شەیدانی عێراقیش وەڵامی لیژنەی شەیدانی پەرلەمانی یاوەتەوە ئەڵێ نابێ لە دوو یاسا سوودمەند بن یعنی پێدوانیە ئەمە ئیشکالێکی تەشریعیە بوو چارەسەر بکرا ئەمە مبارڕێکە دەدۆزنەوە کاکڕەنج تەسەور ناکەم بۆچی ئەوان قەرەبووی تەواوی هاوڵاتیانی خۆیان کردوتەوە لە باشوور و لە جنوب و لە ناوەڕاست و لە هەموو شوێنەکان بۆچی ئەوان دەتوانن قەرەبووی کوێت بکانەوە تا ئێستاش من لە یەکێک لە هاوڕێیان کە لێرە بەشدار بوو وتی تەنانەت موچەیان هەیە هاوڵاتیانی کوێت لێرە یعنی بۆچی قەرەبووی وڵاتی کوێت دەکرێتەوە بۆچی قەرەبووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناکرێتەوە یعنی ئەوەش فەرق و جیاوازیەکە ئەمەیان شتێکم بینی چەندین جار سەرۆکی حکوومەت وەزارەتی ڕاست پاردووە ئەمە بکرێ بە ئەولەویاتی سەردانەکان و مفاوەزاتەکان باوەڕم پێکی وەزارەتەکانی خۆمان ناچن
بێجگەلەوە ئایا ئەو لیستانە مەسەلەن زیندانیانی سیاسی لیستەکانی تر لیستی ڕێکخراوەکان تۆ لێی ڕازیت؟ خۆی کاکڕنج ئێمە ئەگەر دەڵێ وەزارەت ناچی ئەوە ئەرکێکی نەتەوەی و نیشتیمانیە لەسەر ملی هەریەک لە وەزارەتەکان گلەیت لێکەن لەسەر لیستی زیندانیانی سیاسی بەتاکید گلەیم لێ دەکەن بەڵێ هەتا ینی کاکڕنج یەک ڕاستی هەیە ئەگەر ڕاستی دەوێت زۆرترین کێشە کە ئاراستەی لێژنەی کاروباری شەهیدان و جینۆساید و زیندانیانی سیاسی کراوە هەر لەسەر زیندانی و گیراوی سیاسیە چونکە زۆر کێشەیان توش بووە و ماوەیە بەڵام ئێمە تەواوی ئەو کێشانە کە هاتوونە بەردەست لێژنەی ئێمە هەتا لە کاتی ئەوە چی بوو بران؟ وڵا خۆی قەت ئەو خەلال لەمان نەبووە شانسی خاتە سەرسان. بەڵێ بەڕێزان داوای لێبوردنەکەمەوە کێشێکی کارەبامان بۆ دروست بوو خاتە سەرسان گرنگ ئەوەیە ئێستا نوێنەری شەرعی ئەوان ئێوەن و سەرۆکی لیژنەن ئەوە حاڵەکەیانە ئێستا چارە چییە؟ هەندێکیانەوە تا لەسەر مێزەکە لە ناوبڕەکە بە منەڵێن لە ڕووی نەفسیەوە بەڕاستی پێمان خۆش نییە ئێمە ڕۆژگارە شەڕی بەغدامان کردووە بە نوعێ لە تەسلیم بوو نێزانی نوات نەوت بەڵام ئەمەش ناکاتەوەی تا ئێری خەڵک گەیشتووە ئەمەش ناکاتەوەی لە ناو خۆیان چاکی نەکەن ئەم شتە بە جەنابی شت ناڵن بەتاکیت کاکڕنج ینی تەواوی کێشە و گیر و گرفتەکان و ئەو معاناتانەی کە هەیەە کە دێنە لژنەی کاروباری شەهیدان بەتاکیت گوێبیستی تەواوی ئەو معاناتانە دەبین بەڵام ئێمە پێویستە هەمووان پێکەوە کار بکەین ڕاستە لاینی دەرونی ڕوحی هەر شتێک بکرێت بە هیچ شتێک تعویز نابێتەوە من ئێستا وەکو کچە ئەمفالێک بینینی باوکم یاخۆ وشەی بابە کە ئاراستەی بکەم بۆ من هەموو دنیا دەیری بەڵام کە مەحروم بووم لەوە وەکو نمونە دەینم ینی کە مەحروم بووم لەوە بە هەموو دنیام پێ بدرێ ناکاتە ئەوە ئەوچە بۆ کە سوکاری شەهیدانیش بە هەمان شێوە بۆیە ئێمە ڕاستە لە پەرلەمانی کوردستان یعنی یاسای چاکسازیمان دەرکرد بەشکور ینی کە بتوانین زیاتر خزمەتی کە سوکاری شەهیدان بکەین بتوانین لیستەکان لە ناوی کەسانی ناحەقیقی چه زیندانی سیاسی و ڕاگیراوی سیاسی چه شەهیدان ینی دەربکەین بەمەش هەنگاوێکی زۆر باشمان نا بەڵام خەلەلی زۆر گەورەش لە بەردەم لێژنەکان هەیە بەڕاستی هێشتا خەڵکی زۆر مستحق نییە کە نەخراوەتە ناوی و خەڵکێکیش بەتاکید چیرۆکەکانی ئەوانە بەردەوام دێنە لێژنەی کاروباری شەهیدان ئەڵێن گوناحی ئێمە چییە ئێمە ئەو کاتێک کە مردین ئەو من حەیەمان بۆ چییە یعنی ئەو هەموو چاوەڕوانیە لە پاش چی ئێستا هانا بەرن دەستی هانا بۆ چێ بەرن بۆ نمونە کاکڕەنجەگە من پێت بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان 25250 زیندانی سیاسی و ڕاگیراوی سیاسی هەیە لەمانە 5175 من حەی زیندانیانی سیاسی و ڕاگیراوی سیاسیان وەرگرتووە لەم مەجموعەیە 18,000 تر چاوەڕوانی وەرگرتنی ئەو من حەیە دەکەن ڕاستە لێژنەیەک دانراوە لە وەزارەتی کاروباری شەهیدان بەڵام ئەو لێژنەیە لە ڕاستیدا گلەیەکی زۆرمان لێ هەیە ئەو لێژنەیە ئیش و کارەکانی زۆر بەخاوی بەڕێوە دەچی جارێک ساڵێک لێژنەی زیندانیانی سیاسی و ڕاگیراوی سیاسی ساڵێک بە ئەرکی خۆیان هەڵنەستان کە لێژنەیەکیان دانا نەیانتوانی هیچ بکەن دوای ئەوە لێژنەیەکی تریان دانا بەڕاستی ئەو لێژنەیەش ینی چالاک بوون لە سەرەتا پاشان کاک خالت کە سەرۆکی ئەو لێژنەیە بوو کراکاندیدی سەرۆک کۆماری ئەوە شوای کرد کە دیسا سستیەک دروست ببێ لە پێداچوونەوە بە لیستی زیندانیانی سیاسی و گیراوی سیاسی ئەمە لە عمری ئەوە بەڕاستی ئەمە ناکرێ ینی بە هۆکاری جیاجیا کاری لێژنەکانی چاکسازی ڕابگیرێ لەبەرچی خەڵکێک چاوەڕوانی ئەو لێژنانە دەکا بۆ ئەوەی سوودمەند بێ لە مافوو ئیمتیازاتەکانی خۆی بە پێی یاسای ژمارە 11 ساڵی 2011 وایە بەس یعنی کاتێکە چیتە ناو وردەکاریەوە باشە وەکو موچەکە بەدەست ئەوان نییە بەدەست ئێوە نییە وەکو پەرلەمانی کوردستان بۆ نمونە
سێ ساڵ و نیوە معقولە ئێمە چەند ساڵ خەومان بەوە بینی بەس سۆراغێکیان بکەین ئەنفالەکان بزانین ماون یان نەماون 3 ساڵ و نیوە 171 ڕووفاتی ئەنفال لە طوبعەدلی بەغا معقولە نەهێنرێنەوە لە ڕاستیدا کاکڕەنجیانی ئەوە کارەسات نییە زۆر بە سەراحەت قسە دەکەم لە بەرنامەی جەنابەت و پێم خۆشە بینەرانی ئازیزش ینی ئەم حەقیقەتانە بزانن ئێمە چەندین جار بانگشتی وەزیری شەهیدان و ستافەکەمان کردووە وەلێمان پرسیوە یعنی بەڕاستی کەی ئەو ڕووفاتانە دەگەڕێنرێنەوە چکە کە سوکاری شەهیدان دەڵێن تا کەی ئێمە چاوەڕوان بین تەنانەت هەندێکیان مردوون لە چاوەڕوانی ئەو ڕووفاتە ئازیزەکانیان بۆیە ینی هەموو شتێک ئامادەیە بۆ هێنانەوەی ڕووفاتەکان دەگۆڕیتر لە سەماوەیە کەس ناچێت تەنانەت بودجێ وەزارەتیش ئامادەیە ڕەنگە کاک ئەحمەدیش بزانێت زمینە بودجەشی بۆ داناوە حکوومەت بودجەشی بۆ داناوە لە وەزارەتی شەهیدان بودجەش ئامادەیە بۆ ئەوەی ئەو ڕووفاتانە بگەڕێنرێتەوە تەنانەت بودجە ئامادەیە بۆ ئەوی بە دوای ڕووفاتی تریشدا بگەڕێن بەڵام ینی هیچ شتێک ناوی ببێتە هۆکار بۆ گەڕانەوەی ئەو ڕووفاتانە ینی هیچ لایەنێک هیچ کەسێک تۆ دەیان جار بەغداد بە حکوومەتی هەرێمی کوردستانی گوتووە کە وەرن ڕووفاتەکانتان ببەنەوە یعنی هۆکار چییە بەغدا پێمانەڵێ وەرە بیبەنەوە ئێمە ناچین باڵێ خوا با من هۆکارەکەت پێ بڵم کاگڕەنجیان بۆی قسەم تەواو کاک ئەحمەد یعنی ئێمە دەبێت بەرپرسیار بین لە بەردەم ئەو ڕووفاتانە ڕووفاتەکان 3 ساڵ و نیوە فعلەن لە بەغدان با پیان هێنینەوە هەرێم ڕاستە کە سوکاری شەهیدان داوای سەمپڵی خوێن داوای DNA دەکەن بەڵام با بێنە هەرێمی کوردستان لە شوێنێک دابنرێ هەتا سامپڵی خوێن وەردەگیرێ هەتا DNA وەردەگیرێ چونکە حکوومەتی فدرالی عێراق بە وەزارەتی شەهیدانی ڕاگەیاندووە بە حکوومەتی هەرێمی کوردستانی ڕاگەیاندووە تا ئەو ڕووفاتانە نەبردرێتەوە ئێمە ئامادەنین هیچ ڕووفاتێکی تر هەڵ بدەینەوە و ئەویز نەشتان پێ نادەین ڕووفاتی تر هەڵ بدرێتەوە یعنی ئێستا وەکو لیژنەکەتان نە لە ژیانی ئەوانە ڕازین کە دەژین نە لە ئێسک و فروسکەکەش ڕازین ئەزەنگ چی کاک ئەحمەد یعنی تۆ جەنابەت هەر دەڵی با هۆکارەکەتان پێ بڵم ئەرێ باشە حکوومەت بودجەی تەخسیس کردبێ لیژنەی دامەزران دەبێ سەرۆکی حکوومەت بە قسەی خۆت ئەوەتان لە ناو کوڕاسەکەتا دیسان وەزارەتی ڕاستپار دەبێ وەفدی تایبەتمەند و پسپۆر دروست بکەن بۆ یەکلایکردنەوەی بەشێکی گرفتی ئەم سەرمێزە ئیتر ئەمە چییە ینی بۆ چارەسەر ناکرێت کاگڕند دەزانین چی هەندێک ئەوەی دەستخۆش بۆ سەوسان خان دیارە چەند گرفتێک هەیە پەیوەندی بە کەسوکاری خۆیانەوەی کەسوکاری ئەنفالکراوە ئەڵێ بیهێننەوە لە هەولێردایانن ببوورە لە گەرمیاندایان ئەوان دەڵێن ئێمە چونەتە بەغدا شکایەتیان کردووە لە مۆسەی شوێدا لە بەغدا دەڵێن کاکە ئێمە ڕازی نابینەوە کە سوکاری ئێمەنا خلافێک لە بینی چەمسەماڵ و گەرمیاندا هەیە هەردوو لایەن بە خاوەنی دەزانن لای ئێمە ئەوەی کە وەکو وەزارەتمان دەڵێن کاکە بەپێی بەڵگەکانەوەی لەناو گۆڕەکاندا ئەو شتانی کە دەست کەوتووە زیاتر ئیسپاتیەوە دەکات ئەمانە خەڵکی چەمسەماڵن بەڵام کە سوکاری ئەنفالکراوەکان دەڵێ ڕزگار بوو گۆڕی بە کۆمەڵەکان گۆڕە بە کۆمەڵەکان خاڵ کاتووە دەڵێکا کە من خۆم لە گۆڕدا ڕزگارم بووە یعنی هاتووە خلاف دروست بووە لەوەدا کاگڕم برایان بەڵێ ئێمە قسەی خۆمانەکەین بە لایتەکەم هەڵکە لە ئەوەی گەرمیان دەڵێ کاکە من لەو گۆڕە ڕزگارم بووە کەسەکە دەڵێ من لە گۆڕە ڕزگارم بووە بەڵام بەڵگەکان ئەو بەڵگانەی کە لەبەر دەستە لە پێناسە شتا کەلوپەلەکانە ئیسپات دەگا کە خەڵکی چەمسەماڵە وتت یەک پرسیارە هەیە چییە پرسیارەکەت؟ پرسیارەکەم دەربارەی ئەو 400,000 کە مرحەیەک بوو بۆ ئەو بریندارانی کیمیا کە لە کاتی خۆی کە ئەو مرحەیە دەرچوو وەزارەتی شەهیدان کتابی کرد لە ئەنجومەنی وەزیران کتابەکەش ئەوە مەوجودە لێرەم ئەوە کتابەکەیتان وەزارەت شەهیدان ئەوەش ئەنجومەنی وەزیران باشە دەرێ ئەوە منحەیە معاش نییە باش ڕاست بەس لەو ئاخیرا جارێکی تر ئەو منحەیە بوویتەوە معاش ئیمانجی سێ هاتووە ئیجا دراوە نەخێر ڕاجیراوە کاک ئەحمەد درێ لەسەرەوەمان ڕاگرتووە لەبەرەوەی کە خەڵکە چی تێدایە نامستحقە
ببوورە وڵا تایبەت بە وەرکەوتوانی سێ کیمیاوی دیارە دوو هۆکاری سەرەکی هەیە یەکەمیان یاسای چاکسازی یاسای چاکسازی زۆر بەڕوونی منحەی بۆ شەهیدان و زیندانی سیاسی کراوەتە منحا ینی هیچ کێشەیەکی سێوانە کە ببێتەوە بە موچا بەڵام ئەمە ببوورە یاسا لە سەروی بڕیارەکانەوە یاساکە بڕیارەکانی هەڵۆشاندوتەوە بەڵام بابەتێکی تریشەیە پێداچوونەوە بە لیستەکان خۆتان دەڵێن کە خەڵکی تێدای ناشایستەیە هەر کاتەشی لیستەکان پاک کرایەوە خۆشتان بەشێک لە پرۆس ئێمە لیژنەمان داناوە و لیژنەکە لە دوو ڕۆ پێداچوونەوە بە لیستی بەرکەوتوانی چێک کیمیاویدا دەکایەکیانەوەیە کە لیژنەکەی پزیشکیمان هەیە و لیژنەیەکی لێکۆڵینەوەی مەیدانیشمان هەیە لیژنەی لێکۆڵینەوە مەیدانەکە پشت بە خەڵکی بەرکەوتەی سرف دەبەستین ناکرێ ینی خەڵک نووسراوە ئەسڵان هەر لەوێ نەبووە کاتی بەرکەوتەی ئەوە یەک دوو ینی ناکرێت 4,000 کەس لە خەڵکی گوندەکانی بالیسان وانە دۆسییان پێشکەش کردوێ ناکرێت شتیوانی ئەم حکوومەتە ئەمەکەی یەکلابێت ئەمە لیژنەکان بەردەوام من هەموو ڕۆژانە 30 بۆ 50 کەس خەڵک دەبین نزانم زەمنێک هەیە پێیان بڵێن بەردەوامە لیژنەکانمان هەفتانە کاروبارەکانی خۆیان دەکەن و ئەوانش کە بەرکەوتنە پێشەوانەی یاساکەمە ناتوانین بڕۆین بەڵام ئێوە خۆتان لیژنەیەکتان هاتووە سەردانی ئێمەی کردووە ئەمە وەک وەزارەتی شەهیدان پشتگیری تەواوتان لێ دەکەین کە ئەوەی کە کراوەتە موچە بکرێتەوە منحا بۆ جەنابی سەرۆکی حکوومەتیش پێشنیار دەکەین بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران باشە ئەوە کتابی سەرۆکی حکوومەتە کاکە ئەمە لە بڕیارەکانی ڕابردوو یاسای چاکسازی ئەمەی هەڵوەشاندەوە ڕێنماییەکی شەیە لەسەر بەرکەوتەی ئەزانم غەدرم لە ئێوە کردووە بەڵام دڵنیا بەدەفتانیان باشە بەس بەڕاستی کاک شوان دەمێکە ڕام گرتووە دیارە کاک شوان زۆر سپاسە دەکەم کە لە سلێمانیەوە لەگەڵ مای لە یادمە کاتێکە بربژێری پارتی دیموکراتی کوردستان بووی لە بەرنامەکەما دنیایەک خەونی جوانت هەبوو بۆ ئەوەی کە خزمەتی کە سوکاری سەربەرزی ئەنفال و خەڵکی مستاقی گەرمیان و هەموو ناوچەکانی کوردستان بکەی ئێستا ئەم هەموو گیر و گرفتە هەیە ئێستا ئەوە حاڵی موچەکانە کە جەنابەت 20 و بەراوردیەکەن بە موچەکانی کە سوکاری قوربانیان و زیندانەی سیاسی و کە سوکاری شەیدانی بەغدا چۆن چارەسەر بکرێ و قسەت چییە بۆ ئەو خەڵکەی کە بە ئومێدێکەوە دەنگی بە جەنابەت داوە بفەرموو زۆر سوپاس کاک ڕەنج دەستخۆشیت لێ یەکەم بۆ ئەو بەرنامەیە سەڵاو و ڕێزم هەیە بۆ میوانە بە ڕێزەکانت سەری ڕێز و نەوازش بۆ ڕۆحی پاکی شەهیدان و ئەنفالکراوەکان نەوی دەکەم طبعا ئەنفال و پرۆسەکانی جینۆسایدی گەلی کورد بەگشتی بەڕاستی وەکو ئەڵێ خەمێکی زۆر گەورەیە و خەمێکی نیشتیمانیە و بەڕاستی ئەبێ بەو ئاراستەیش ئیش بکەین کە خەمی هەمومان بێ ئەنفال چڕ نەکەینەوە لەوەی تەنها خەمی کە سوکارەکەی بێ و ناشکرێ کە سوکاری ئەنفال کراوەکان خەمی ئەنفال تەنها بە خەمی خۆیان بزانن ئەنفال کۆسێکی نیشتیمانیە بەڕاستی ئەبێ خەمی یەکێک بێ لە ڕۆژ هەڵات هی ئەوەی باکوور بێ هی ئەوەی ڕۆژ ئاوا بێ هی باشوور بێ خەمی تاک بە تاکی ئەندام پەرلەمانەکانی کورد بێ لە پەرلەمانی عێراق بە هەموو ئایدۆلۆژیە و ئینتیما جیاوازەکانەوە طبعا حکوومەتی عێراق تا ئێستش بەداخەوە من ئەمە ئەیڵێم بە مەسئولیەتەوە ئەیڵێم بە چاوێکی عادیلانە بە چاوێکی عێراقیانە بەو چاوەی کە ئەمانە بوونەتە سوتماک لە پێناو دروستبوونیم عێراقا بەو چاوەی ئەو ڕژێمی بەعسی ڕووخاوە ئەمانەی عیبادە کردووە کوشتوێتی بەم چاوە سەیری قەزیەکان ناکە و فەرقەکە لە نێوان قوربانیەک لە بەسرە لەگەڵ قوربانیەکی گەرمیان و چەمچەماڵ بۆ ئەمە لەوانەیە قسەی سەریحیان نەبێ بەم ڕاشکاویە کە من ئەیڵێم ئەوان نەیڵێن دێن تەکنیکەکەن فرتوفێڵەکەن قانونەکان وەکو ئەڵێ تەفسیری جیاوازی بۆکەن ئێستا ئەوەی ئەو قانونەی ئێوە باستان کرد ئەوەی بڕیاری مەحکەمەی فیدراڵی طبعا ئەوە بڕیارەکەی مەحکەمەی فیدراڵیە لای من بەداخەوە یەکێک لە کێشە گەورەکانی ئێمەی کورد لە بەغدا ئەوەیە
ئەبێ بۆردێکی قانونی زۆر زیرەک کە زۆر مختص بن زۆر شارەزا بن بە بەردەوام وجودی هەبێت لە بەغداد. منی پەرلەمانتار کە ئەچم ئەزمونێکی وام نییە لە ڕاستیە ئەڵێن محکمەی فیدرالی قرارێکی داوە إن المستفيدين في القوانين الخاصة بالشهداء ضمن الأقليم لا يمكن لهم الاستفادة من القوانين الخاصة بالشهداء ضمن الحكومة الاتحادية. ئەمە ڕاستە بەڵام ئەم بڕیارەی بۆ داوە ئەمە هاتووە تەفسیری بۆ مادەی 115 کردووە کە ئەڵێ ئەو دەسەڵاتانەی کە دەسەڵاتی لە زمنی دەسەڵاتی حەسری حکوومەتی فیدراڵانین ماف بۆ هەرێمەکانە یعنی کەوایە لە زمنی دەسەڵاتی حەسری حکوومەتی فیدراڵان نییە کە قەرەبووی وەکو یەک پاگێج قەرەبووی زیانمەندانی دەستی ڕژێمی ڕووخاو بکاتەوە و هەرێمەکان خۆیان ئەم تەفسی ئەسڵەن ئەو قازیەی کە ئەمەی بەرزۆ کردووەتەوە قازی حەیدەر مەنسوور الحەلواس ئەمە لە موئەسەسەی شوهەدایە پێم وایە هەر بەمە بەست ئەمەی کردووە بابەتەکەی بابەتێکی ترە و محکمەی فیدرالی لەسەر قەزەیەکی تر بڕیاری دەرکردووە بۆیە ئەڵێن کە خەڵکی شارەزای ئێمە بەڕاستی ئەبێ بەڵێ مامەسا شوان خۆتە زانی هەر قەزەیە کە بێت تۆزە لە ساڵحی کورد دەبێت لە پڕ پەرلەمانتارێکمان لە بەسرەوە بۆ قوتە بێتەوە و پەرلەمانتارێکمان لە کەربەلاوە بۆ قوتە بێتەوە و پەرلەمانتارێکمان لە بەغاوە بۆ قوتە بێتەوە و داوایە کە خاتە بندەسی وەڕوا بۆ محکمەی فیدرالی لە دژی کوردی نەکبەت وایە ئەی باشە ئێمە ئەم هەموو پەرلەمانتارەمان لەوێ هەیە ئەوان بە ئارەزووی خۆیان ناحەقی بەرامبەر بە کورد دەکەن بە ئارەزووی خۆیان تەفسیری مادەکانی دەستورەکەن ئەی باشە بۆ ئێوەمانان بۆ فراکسیۆنەکانی تر بۆ یەکێتی بۆ گۆڕان بۆ برایانی ئیسلامی بۆ ئەمانە دەعوا قەید ناکەن بڵێن کاکەوە لە مستەحقاتە ئەمە چییە مەسەلەن گویا جوابی لیژنەی شەیدانی راوەتەوە وەڵا نابێت لە دوو قانون مستەفید ببن مستەفیدی چی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر هەموو قوربانەکان لەبەرچاو بگرێ بە تۆزێ واقعی قسە بکەین بەڕاستی بەس بەشی کە سوکاری قوربانیان ناکە ئەگەر بتەوێ ژیانێکی شایستیان بۆ دابین بکەی بەبێ هاوکاری بەغدا چۆن قەرەبووی کۆی تەکاتەوە قەرەبووی گوندەکانی کوردستانیش بکاتەوە قەرەبووی کە سوکارەکەشیان بکاتەوە وانە ڕاستە نا ئەمە زۆر تەواوە کاک ڕەنج من تەیید دەکەم و ئێمەش مقەسرین بەڕاستی بەڵام ئەمە وەکو ئەڵێ لە ئاخیرا ئێمە لە بەرامبەر زۆرینە و کەمینەیەکم من مەسەلەن لە ئەندامی لیژنەی شەهیدانم لە پەرلەمانی عێراق من یعنی لە بەرامبەر 21 ئەندام پەرلەمان کە لە لیژنەکەن ئەوە ساڵ و نیوە کە پەرلەمان دەست بەکار بووە تا ئێستا هیچ کام لە تەشریعاتی موئەسەسەی شوهەدا چیهی مەقابری جەماعی چیهی زیندانی سیاسی چیهی موئەسەسەی شوهەدا خۆی ئەم قانونانە تا ئێستا هیچی نەهاتووە بۆ ئەوەی ئێمە بۆ تعدیل قسەی لەسەر بکەین خۆت زانی ئەم مەشروعانە یانە بێ لە ئەنجومەنی وەزیرانەوە بێیانە بێ لە ناو لیژنەکانەوە گەرمیانیەک پرسیارەکە لێ بکەم بەڵێ بفەرموو تو ذاتی خوا قەت وەکو 400 ملیارەکە و قەت وەکو مەسەلەی مشکلەکانی نەوت لەوەتەی کە تۆ مناڵ بووی تاوەکو ئێستا کە نوێنەری ئێمەی لە پەرلەمانە قەت بینیت وەکو خۆت وتت لیژنەیەکی تایبەتمەندی پسپۆڕ بەخۆیان و جانتاکانیانەوە بنێرین بۆ بەغا بۆ ئەم قەزیەت جەوهەریە قەومیانەی خۆمان وەڵاهی کاک ڕەنجباز سەریح بین هەندێک لیژنە هاتووە مەسەلەن لە 2008 لیژنەیەک بە سەرۆکایەتی دکتۆرە چنار سعد عەبدوڵڵا سعدی بەرزنجی بەڕەحمەت بێ کاکەمین نەقشبەندی ئەوەی نەقابەی پارێزەران مەسەلەن ئەیاد کاکەی ئێستا ماوە لیژنەیەک هاتن دوای ئەوەی محکەمەی باڵای تاوانەکانی عێراق بڕیاری دا کە ئەنفال جینۆسایدەوە هەر لە زمانی بڕیارەکە ئەڵێت ئەبێ لە محکەمەی مەدەنی داوای تەعیز بکەن بەڵام ئەوان کێشەکە عەقڵێتەکە مشکلەکە لای ئەوانە یعنی خۆ من لەم ساڵ و نیوە خۆم چوومەتە لای محەممەد شیع سوودانی چوومەتە یەک بە یەکی گۆڕە بە کۆمەڵەکانی سەماوە چوومەتە بە شەرمە کە چوومە توبعەدلی کە وەکو جەنابەت وتت 3 ساڵ و نیوە هەر مبەرڕەکان ئەوانەی ئەو برادرانەیش باسییان کرد چ کاک ئەحمەد چ سوسەنخان ڕێز و خۆشەویستی زۆرم هەیە بۆیان بەڕاستی ناخۆشە ئێمە هەر باسی ئەم مبەرڕانە بکەین ئەوە ڕووفاتە ینی ئێسک و پرووسکی کە سوکارەکەی ئێمەیە 3 ساڵ و نیوە لە توبعەدلی کەوتون بەشێکیشی لە ڕاستیە کەم تەرخەمیەکە لای خودی توبعەدلیە چونکە بە گوێرەی مادەی قانونی ژمارە 11 ساڵی 2015 لە مادەی 6 بڕگەی 5 بە نەس ئەڵێت
پشکنینی DNA بۆ ڕووفاتەکان لەگەڵ وەرگرتنی سامپڵ خوێن لە کەسوکارەکانیان ئیشی توبعادلیە ئەڵێ ئەبێت توبعادلی پێهێڵسێ توبعادلی تا ئێستا سامپڵی خوێنی کەسوکاریان فالکراوەکانی وەرنەگرتووە ئەو شکاتەیش بەڕاستی کە باسییان کرد جەماعەت شکات کراوە بۆ ئەوەی نێنەوە ئەوە بەو شکڵە نییە کۆمەڵێ لە کەسوکاری ئەنفالکراوەکان ڕاستە هەندێک لەوانەیە ئەم وەرەقەش خراپ بەکارات بێ بەداخەوە هەندێک لە کەسوکاری ئەنفالکراوەکان داوایان کردووە ئەڵێن بە گوێرەی ئەو قانونەی کە من باسم کرد حەقی خۆمانە سامپڵی خوێنمان لێوەربگیرێت تا سامپڵی خوێنمان لێوەرنەگیرێ با ڕووفاتەکان نێتەوە ئەم شکاتە ئەم نووسراوە بە هەر ڕێگایەک بێ گەیشتوتە مؤسسەی شوهەدا ئێستا مشکلەکەوەی مؤسسەی شوهەدا ئەمە بەکارهێنێتەوە بەڵام حەلیترمان هەیە ئێمە فەحسی DNA مان هەیە کاک ڕەنج یعنی ئەمانە ئەم 171 ڕووفاتە دیارە خەڵکی ئێمە سەرۆک کۆمارمان هەیە ئێمە چەندین وەزیرمان هەیە ئێمە هەرچەنە بەوەی ململانەوە لە بەرنمەیەکمان نازام کێ بووتی 70 پۆستاوەکو ئێستا لێ ئەگلا نەکراوەتەوە لە دەست یەکێتی و پارتی لە دەست بەوەی ململانەکانی پارتی و یەکێتی و ململانە سیاسیەکانی خۆمان کە پریشکیها شتۆتە بەغداش حکومەتی بەغاش طبعاً لەزەتە بینێ لەوەی کورد لە ناو خۆیان ناکۆک بێ و حەقی خۆشێتی ئێستا بە کورت و مختصری کاکشوان بەشێکی زۆری زیندانیانی سیاسی داواکەن موچەکانیان بخرێتە سەر بەغا کە سوکاری ئەنفال داواکەن بخرێتە سەر بەغا ڕای ڕوون و ڕاشکاوی ئێوە چییە لەم بارەیەوە بۆی وەکو ئەوان سوودڕاشکاوی ئێمە هەمان ئەم داواکاری من خۆم چوومەتە لای محەممەد شیع سوودانی بە نووسراوی ڕسمی و بە دەمیش ئەو داواکاری کە جناب تەڵێ پێم داوە لای سەرۆک کۆمار چوومەتە لای هەمان بابەتم باس کردووە ئەم شێوە بەڕاستی نەبەم داواکاری و نووسراوانەی ئێمە و کە بەڕسمی محەممەد شیع سوودانی نووسراوەکەی منی ئاراستەی مؤسسەی شوهەدا کردووە مؤسسەی شوهەدا بە هەمان شێوە ئەڵێ قەراری مەحکەمەی فیدرالیمان هەیە نابێت کەسێک لە دوو یاسا ینی سوودمەند بێ لە دوو یاسا هەم یاسایان لە قازانجی کام یاسایان لە قازانجی ژیان و مافەکانی ئەوانە ئەگەر ڕاشکاوانە قسە بکەین ئیمتیازات لە مؤسسەی شوهەدا یعنی چەند بەرامبەری ئیمتیازاتە لە هەرێم لە ڕاستیە بە سێ کەسی ئەنفال کاک ڕەنج نازانیت با یەک نموزەجوو بۆ باسکەم بە سێ کەسی ئەنفال یەک موچەی 450,000 درێتێ بە یەک شەهید لەوێ بە یەک زیندانی سیاسی ملیۆنێک و ئەگەر لە ساڵ زیاتر بێ ملیۆنێک و 200,000 وەرەگرێ یعنی امتیازاتەکە لەوێ زۆرە ئەمە بەڕاستی یەک دوو حەلی هەیە یەک ئەبێ هەرچەند ئێستا لەم تشکیلکردنی کابینەی محەممەد شیع سوودانی لە چوارچێوەی هاوپەیمانێتی ئیدارەدانی دەوڵەت یەک لە خاڵەکانی حکوومەتی هەرێم بۆ گەیشتن بە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقا بابەتی هەموارکردنەوەی یاسای مؤسسەی شوهەدا بوو پێش ئەوەی حکوومەتەکە تشکیل بێ یاساکە لە بەردەست ئێمە بۆی هەمواریکەین کاتی ئەم حیوارە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵا دروست بوو محەممەد شیع سوودانی بۆ ئەوەی داخوازیەکانی کوردی تیاجیا بەجێ بکات یاساکەی گەڕاندەوە ئێستا ئەمەلێکەیە ئەو یاسا قەرارە بێتەوە بۆیە یەک لە چارەسەرەکان ئەوەیە بەڕاستی هەردوو حکوومەت بگەنە ڕێکەوتنێک قانونەکانی وەزارەتی شەهیدان و مؤسسەی شوهەدا بیکەنە یەک مؤسسەی فیدرالیش لەسەر ئاستی عێراق من پێم وان نییە یعنی ئەبێ ئەو قۆناغە دەرباز بکەین هەتا ئەوەی باسەکرێت لە هەندێک ڕقم بترسین ئەنفال 182,000 نەبێ ئێمە دە ئەنفالیشمان هەبێ مادام جینۆسایدە کۆمەڵکوش کرابوون یعنی محکەمەی باڵای تاوانەکانی عێراق پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆمەڵی پەرلەمان لەسەر ئاسی دنیا پرۆسەکەی بە جینۆساید ناساندووە پێم وایە یەک لە حەلەکان ئەوانەی کە خەڵکی شارەزا کەواتە ئومێدێک هەیە موچەکان ئەمان لەو ماف و ئیمتیازاتانەی کە ئەوانەی حەشدی شعبی و شەهیدان و ئەسیرەکان و نازانم ئەسیرەکانی کۆیت و ئیتر خۆتەزانی ئەنواعی ئیمتیازات ڕیز کراوە و بێجگە لەوەی لیستەکانیان زۆر علامەتی پرسیاری لەسەرە ئەوان کێچێکی ئەماکەن بە مشکلەیەکی گەورە بە سەدگا بەڵام لەوێ 1001 ناشەفافی هەیە خۆتەزانی وایە ڕاست زۆر تاوا ئێستا ئەلموهیم ئەنجامگیریەک چییە وەکو پەرلەمانتاری تایبەتمەند وەکو نوێنەری ئەوان کەی حەلەکرێت
حەلەکەی یەک دوو ئومێد هەیە وەکوتم یەک محەممەد شیع سوودانی قانونی هەمواری مؤسسەی شوهدای سەحب کرد بەو نیەتەی لەگەڵ هەرێمە بە شێوەیەکی تازە قانونەکە بێتەوە لیژنەی شەهیدان لای ئێمە ئەکرێ لە چوارچێوەی ئەمە هەموارکردنەوەی قانونەکە هەنگاو بهاوێژرێ و ئەکرێ ببێتە ئەولەویەتی حیواری یان گفتوگۆی نێوان هەردوو حکوومەت لە داهاتووە چارەسەرکردنی ئەم کێشانە بەڕاستی بە گوێرەی دەستور بە گوێرەی یاسابەرکارەکان سەروەری هەرێم و ئیرادەی هەرێم کەم ناکات هیچ علاقەی ئەگەر بەو هیچ علاقەی بەوە نییە هەتا ئەگەر بێتە یەک قانونی فیدراالی دەرچێ من ئەمە ڕێی خۆمە یعنی ئەگەر بودجەی لە ینی موچە و امتیازاتی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوەکان لەگەڵ هی هەموو عێراق بە گوێرەی مادەی 132 دەستور بە گوێرەی مادەی 112 دەستور ئەگەر ببێتە یەک قانونی ئیتیحادی ببێتە یەک موئەسەسە لەسەر ئاستی عێراق بەو مەرجەی کە هەم قانونەکانی عێراق شمولی امتیازەکان شمولی کەسوکاری ئەنفالکراوەکان بکە هی کەسوکاری شەهیدان بەگشتی بکە من پێم وایە ئەمە لە مەسلحەتی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوەکانە ئومێ دەکەین لە داهاتوە ینی بەو ئاراستەیە ئیش بکرێ مامەساشوانی سە توێژاڵی تر هەیە لێرە بۆ نمونە موچەکەی لە بەغایە کارمەندی بەنداوەکان خۆ هیچ کێشەیەکشی دروست نەکردو و لە کوردبوونی نەخستون و وەنیە وە بێزگەلەوەش ئەگەر لە بودجەی کوردستان ڕێژەیەک ببڕێ بەڵام ئیزافاتەکانی یعنی بکرێ بە مەسئولیەتی هەردوو لا حکوومەتی هەرێمی کوردستانە و ئیلتیزاماتی خۆی کە جێبەجێی کردووە بەپێی میزانیە و دەخیلەکەی خۆی بۆ زیندانیانی سیاسی و کەسوکاری سەربەرزی ئەنفال و شەهیدان ما باقی بۆ ئەوەی کە هاوتا بکرێتەوە حکوومەتی عێراق ئەم مەسئولیەتە بگرێتە خۆ ئەمە چارەسەرێکی مامناوەند نییە چارەسەرێکی مامناوەندەوە زۆر دروستە ئێستا لە سەتا تقریبەن 35 میزانەی عێراق میزانی سیادیە با ببێتە لە سەتا 37 زۆر تەسیل لە هەرێم ناکە بەڵام امتیازات ینی هەرێمیش بەمە ڕازی بێ امتیازات لەسەر ئاستی عێراق بۆ هەموو شەهیدان و ئەوانەی قوربانیان داوە ئەوانەی زەرمەندی دەستی ڕژێمی ڕووخاو بوون امتیازەکان هەمووی تەوحید بکرێ ئەو کاتە بەڕاستی کەسوکاری ئەنفالکراوەکان و شەهیدان امتیازی باشتریان بەرەکەوێ ئەوەی لە هەرێم هەیە ئەمە مەسئولیەتی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و جێگیری سەرۆکی حکوومەت و سەرۆک کۆمار و هەموو وەزیرەکانیشی تێدا یعنی هەر کەس لای خۆیەوە بێ هەوڵ بە تەنانەت ئەگەر وەفدی تایبەتی مفاوزیش بۆ ئەم قسانەی جەنابەت دروست بکرێ وەنیە بەڵێ بە تاکید مەسئولیەتی ئێمەی پەرلەمانتارانە لە بەغداد ستافی وزاری کورد لە ئەنجومەنی وەزیرانی عێراق حکوومەتی هەرێم و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم مەسئولیەتی هەمومانە چونکە لە ئێستادا غەدرێکی وازح ڕوون لە امتیازات فەرق هەیە لە امتیازاتی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوەکان لە نێوان بەغدا و هەرێم و بەغداد بە یەک چاو سەیری پرسەکە ناکات و بەڕاستی تەعیز و ئەوەی سۆسەنخانیش باسی کرد لە ژێر فشارە 50 ملیار دۆلاری تەعیزی کۆی تەکاتەوە بەڵام هی هاوڵاتیانی عێراق خۆی ناکاتەوە بۆیە مەسئولیەتی هەمومانە ئەکرێ بەو ئاراستەیەش بکەین بڵێ زۆرترین داواکاری کە سوکاری ئەنفال کاڕۆیتەوە بۆ گەرمیان چییە لێت باسی چیت لەگەڵەکان گلەیی چیەکەن وەڵاهی زیندانیانی سیاسی بە دەرەجەی یەک کێشەیان هەیە دووەم بابەتی ڕووفاتەکانە سێم کەمی موچەیە چوارەم هەندێکیان سولفەی خان و دروستکردن وەختی خۆی خانویان بۆ دروستکرد سولفەکانیان ماوە پێیان نادرێ پێنجەم بابەتی جاش و مستەشارەکانە کە بە بەرچاویانەوە سوورەخۆن و یعنی حەلێک نەدۆزراوەتەوە بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان خەرک و سلمی کۆمەڵایەتی شتێک بچێت یعنی کەسوکاری ئەنفال ینی معاناتیان زۆرە و داواکاریەکانیان زۆر ڕەوایە و خزمەت کراون من قەت لەگەڵ ئەوە نیم بڵێم حکوومەتی هەرێم هیچ خزمەتێکی نەکردووە مەسەلەن خانوویان بۆ کراوە تا ڕادەیەک موچەیەکەیە ئەمانە هەیە بەڵام کێشەی گەورەی تریان هەیە مەسەلەی ئەوانەی بڕیاری دادگای باڵای تاوانەکانیان هەیە لیان ناپرسێتەوە آخر لە دنیا نەبووە ماڵیسایتکەرێک جیرانی یەک بن وەکە سوکاری ئەنفالکراوان ئەمە بۆ بەردەوام نییە
خۆی لە ڕاستیە لە زەمەنی کاک نێچیروانە بڕیارێکی زۆر باشیدا ئێمە ئەو کاتە لەگەڵ کاک عوسمانی حاجی مەحموود وەفدێکی گەرمیان چوینە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەوێ بڕیاردرا مەرحەلە خانوو بۆ سەرجەم وارسی ئەنفالکراوەکان دروست کرا. ئەمە هەنگاوێکی زۆر باش بوو و پرۆسەکە تا شەڕی داعش هات بەردەوام بوو و گەیشتە نیهایەتیش تقریبان من پێم وایە لە 1970 وارسی ئەنفالکراوەکانی کوردستان خانوویان بۆ دروست کرا، بەڵام کە قەیرانی داعش هات وەجبەی ئاخیریان کە نزیکەی 1500 خانووە یان 1111 خانووە دقیق نیم لە ڕقەمەکە یعنی بە سولتا ئەدرا پارەکان قستی نیهاییان پێ کاک ئەحمەد دەڵێک پرسیارم بۆی هەیە. کاک ئەحمەدی مام ڕەسوڵ ئەفەرمێ. زۆر سپاس کاک شوانگیان، هیوای سەرکەوتن بۆ دەخوازم. ئێمە وەفدی هەرێمی کوردستان کە سەردانی بەغدامان کردووە بە فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و کاتە کاک نەشیروان سەرۆکی حکوومەت بووە بە کتابی ڕسمیەوە هەمووی چاپە لامە. ئێمە هاتوین لەگەڵ بەغدا ڕێکەوتنێکی کۆنکرێتیمان واژۆ کردووە کۆنووسە ڕئیسی مۆستەی شوهەدا ڕئیسی مۆستەی سوزەنە بە ئەمری دیوانی 98 و دوای ئەوەی کە بڕیاری ژمارە 26 قەراری نیابی دەرچوو ئێمە دوای ئەوە کە بەمری دیوانی 98 دەگە جەنابەت بگەڕێەوە بۆەوە لە جیاتەوەی بەڕێستان و هەموو ئەو بەڕێزانەی کە بە تاک هەوڵتان داوە کە بابەتی زیندانە سیاسەکان و کە سوکاری سەربەرزی شەهیدان یەکلا بکەنەوە من هیوام دەخواست ئێوە نەچوومان لە ئەیڕەقی بەوە دەست پێ بکەن جارێکی تر ئەم وەڵامەی محکەمەی ئیتحادی محکەمەی فیدرالی کە هەیە تایبەت وەڵامی ئێوەی داوەتەوە یەکەم پێچەوانەی قانونە لەبەر ئەوەی پێشتر ئێمە لەسەر بڕیاری نیابینەوە 26 و ئەمری دیوانی 98 کە بە ئەمری سەرۆکوەزیرانی عێراق تشکیل بۆ لیژنەکە ڕێکەوتنمان واژۆ کردووە. ڕێکەوتنی لەسەرەوەی کە یاسای حکوومەتی هەرێمی کوردستان یاساکانی بواری شەهیدان و زیندانە سیاسەکان هەموار بکاتەوە بیگونجێنێ لەگەڵ یاسا عێراقیەکە بۆی بتوانێت هەمان ئەو مافوی امتیازاتی کە سوکاری سەربەرزی شەهیدانی هەرێمی کوردستان هاوتاکە لەگەڵ کە سوکاری شەهیدان و زیندانە سیاسەکانی تری تەواوی عێراق ئێوە لە زیاتەوەی بێن لەسەر ئەو هەوڵانەی کە دراوە ئەو ئەولیاتانە بێنن بکەنە ئەولیاتی خۆتان بەرداوام پێ بکەن و بۆی بە ئەنجامی بگەێنن. ئێوە هاتوونە هەوڵی تازەتان دەست پێ کردووە هیوادارم دەست بەوە بکەنەوە کە جارێکی تر ئێمە هەموو ئەو بەڵگانەتان بۆ دەنێرین یان جەنابەت بە بچووکترین شت یەک نووسرا بۆ ئەمانەی عامەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بکە ئەمری دیوانی 98 هەموو هەوڵەکان و کۆنووسی لیجانەکان کە هەمومان واژۆمان کردووە پێکاتوین یەک گرفتی ڕئیسی تێدایە کە ئەم حکوومەتی ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێویستە چارەسەری گونجاو بدۆزێتەوە بۆ ئەمە ناکرێت کە سوکاری سەربەرزی شەهیدان زیندانە سیاسیەکان تێکۆشەرانی ئەم وڵاتە کە ئینتیمای نەتەوەیان نەماوە بۆ وڵاتەکەی خۆیان بە هۆکاری ئەوەی کە ئەم حکوومەتە وەکو پێویست نەیتوانی و پەیامەکانی خۆی بگەێنێ پرسیارێک لە هەردووکتانەکەم لە هەر سێکتان کاک شوان تۆبی لە بری کە سوکاری سەربەرزی ئەنفال تااقەت هەیە پێشوازی لە وەزارەت بکەی لە ڕۆژی یادی ئەنفالە بەو هەموو کەسەر و داخ و دەردەوە وڵای کاک ڕەنجمن بۆ چوونێکم هەیە و لەگەڵ کە سوکاری ئەنفالکراوەکانیش پێش یادەکە ئەمساڵ کۆبووینەوە خەلەلێک هەیە لە ڕاستیە خەلەلەکە هەندێکی لای کە سوکاری ئەنفالکراوەکانە هەندێکی هی ئەو هەموو معاناتەیە کە هەیەە تووشی کاردانەوە بوونە بەڵام بەگشتی من پێم وایە لە چیا حەقیان پێدەیت و لە چیا حەقیان پێ نادەی لەوە حەقیان پێ نادەم خۆیان دانیشتون من لەگەڵ کە سوکارەکەی خۆشماکە ئەمساڵ نەیانی ڵای یادەکە بکرێتەوە ئەوە زۆر نالۆژیکیە زۆر لە جێی خۆی نییە کە سوکاری ئەنفالکراوەکان بیانەوێت چواردەی چوار ئیستیغلالکەن بۆ ئەوەی یادی ئەنفال نەکرێتەوە ئەوان 365 ڕۆژی تریان لە بەردەسە ئەتوانن خۆپیشاندان بکەن ئەتوانن هەمومان لەگەڵیانە داوای مافڕەواکانی خۆیان بکەن و فعلەن داواکانیان لە چواردەی چواریشا داوای ڕەوایە یعنی لە هەموو ئاستی کوردستان نزیکەی 150 کچ و کوڕی ئەنفال کراو هەیە کە ئەوە ئەنفال 35 ساڵی بە تێپەڕی کچ و کوڕێکە لە ئەنفالە لە دایکبوێ ئێستا تەمەنی 35 ساڵە یعنی هەر ئیتر هیچ شمولی ناکە دامەزراندنیش شمولی ناکە یعنی 150 کەس ئەگەر خەریجی کولیە هەمویان یعنی بۆ دانەمەزرێن بەڵام ئیستیغلالی ئەمە لە بری ئەوەی ڕۆژی چواردەی چوار بیکەینە ڕۆژی پێشوازیکردن لە میوانەکان
بیکەینە ڕۆژی گوڵبەخشینەوە هیوابەخشینەوە بیکەینە ئەوەی مەراسیمی زۆر گەورەی تیا بکەین میوانی زۆر بەڕێز داوت بکەین آخر کاگڕنج من لە تۆ پرسم جەناب و کاگڕەنجی بەیانی چواردەی چوارە بزانی دێیتە ڕزگاری دێیتە سەر مەزاری ئەنفالکراوەکان جوێنباران تەکەن و قسەی سارد و سڕ و پێ ئەەکەن و پێشوازی لێ ناکەن نایە بەرنامە ناکەی لەوێ یعنی بەداخەوە خەریکە وای لێ دێ شانزەی سێ یادی کیمابارانی هەڵەبجە و چواردەی چوار هەندێک خەڵک دێن هەندێک تموحیان هەیە لەوانەیە هەندێک تموحەکەی شخصی بێ ئەگەر چی حەقی خۆیانە بێن استیقلالی ئەوە بکەین وەکو وتم 365 ڕۆژی تریان لەبەرە ئەتوانن خۆپیشاندان بکەن بۆیە تووڕەبوونەکان بەڵێ حەق نییە کاکشوان بۆ نمونە ئەو هۆکارانەی کە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەوان ئەو پێشوازیە نەکەن هۆکارەکان بنەبڕ بکرێت ئەو کاتە باشتر نییە؟ ئەمە حەقە من وەکوتم هەموو داواکاریەکانیان حەقە ئەوەی ئەمساڵ یادی چواردەی چوارنیان هێش بکرێتەوە لە گەرمیان بەڕەسمی لەسەر مەزارەکە ئەگنا لە هۆڵێک کرایەوە ئەوە بوو کۆمەڵی داواکاریان هەبوو داواکاری ڕئیسی ئەوە بوو کە سەد و نزیکەی ئەوەندە کەس کچووکڕی ئەنفالکراون و خەریجی کولیەن و دانەمەزراون سەداسەد داواکاریەکان ڕەوایەوە من خۆم لە چواردەی چوار لە هەولێر کە وەزارەتی شەیدان ئەوەی بەست ئەوەی جیرنۆساید ناساندن خۆم لەوێ وتارێکم بە ناوی لیژنەی شەیدانی عراقیشەوە پێشکەش کرد داوام کردیانی ئەمانە دابمەزرێن هەر بزە بەناوی شەریحەیە باسی چواردەی چوارەکەم باسی ڕۆژی یادەکەیەکەم باسی شانزەی سێەکەم ئەبێ یادەکە بە گەورەی ڕابگرین ڕۆژەکانی تر بکەینە ڕۆژی تەقدیمکردنی داواکاریەکانمان ڕوونا بەڵێ کاکشوانگیان لەگەڵم بمێنەرەوە بەڕاستی هەتاوەکو ئێستا نوێنەرەکانی زیندانیانی سیاسی کە نوێنەرایەتی هەزاران کەسەکەن هێشتا قسەی دڵی خۆیان نەکردە بەبێ ڕاگرتن لە خزمەتی جەنابتان من سپاس دەکەم بەرنامەکەت وەک کەمپینێکی لێ هاتەویش دووبارە سپاس کە بەرنامەی خوێن و فرمێسک و قوربانی دانە زیاتر باسی ئەمفال و جینۆساید کرا بەڵام دڵنیا بە زندیانیانی سیاسیش کەمتر لەوانە نەبوون کە ئەمفال بوون و جینۆساید کراون زیندانیانی سیاسی هەر لە بەرنامەکەی تۆ جارێکی تریش ڕووەکەینەوە هەر سێ سەرۆکایەتێکە و ڕووەکەینە هەردوو سەرکردەی هەردوو حیزب یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان اینجا سەرۆکی حیزبەکانی تریش زیندانیانی سیاسی ئەگەر وەکو عمال المەناجم کرێکارەکانی دۆزینەوەی ئاڵتون و زێر حسابیان بۆ بکرێ کە ئێمە هەموو زیندانیانی سیاسی گیانمان بۆ ئەو ئاڵایە بۆ ئەم حکوومەتی کە ئەمڕۆ دامەزراوە بۆ ئەو قەوارەیە کە ڕەنگە لە ئاستی تموحی ئێمەشان نەبوو بێ ئێمە بۆ ئازادی کوردستان بۆ هەر چوار پارتی کوردستان بۆ ئەو نیشتیمانە خەباتمان کردووە هەرگیز هەر کام لەو زیندانە سیاسیانە کە بەجارێکی سپاسیان دەکەم لە هەموو هەرێمی کوردستانەوە تەشریفیان هێناوە دەستیمان دووبوونان ئەگوشم بە خێراتنیانەکەم ئەم زیندانە سیاسیانە لە هەر گۆشەیەکی ئەم کوردستانە کە لە ژوورە تاریکەکانە قوربانیان داوە لە سەنگەری پێشەوە بوون ڕەنگە پێشمەرگە بەردێکی بوو بێت کێوێکی بوو بێت لە پشتەوە تەقەی کردووە و حاصل هەرچەند زۆر لە برادرانی ئێمەش هەموو پێشمەرگەی دێرینن بەڵام زیندانیانی سیاسی لە ناو ئەو ژوورە لەبەردەستی ئەو قوربانیانە بوون پێم سەیرە ینی هەردوو سەرکردە و حکوومەت بەو شێوەیە پێشوازی لە خواستەکانی زیندانیانی سیاسی بکە کە ئێمە ڕاکەین بە دوای مافەکانمانە کە ئەبوایە لە سەرەتای ئازادی کوردستان لە سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستانەوە گۆشەیەکیان بۆ پاداشتی ئەو قوربانیانە ئەو ئەمفالانە ئەو جینۆسایدانە ئەو پێشمەرگە دێرینانە ئەو زیندانە سیاسیانە دابنایە ئەگەر وەکو ئەو وەزارەتە کە دانراوە بەداخەوە ئەتوانم بڵێم هیچ کام لە دەورەکانی پێشووتریشیان خواستی ئەو خەڵکیان نەهێناوەتە جیە ئێمە چاوەڕێ بووین کە لە یاسای چاکسازی و حکوومەتی کابینەی نوێیەمە
لەو خاڵانەوە دەست پێ بکە و چاکسازی بکە کە پێشتر نەکراوە چاکسازی لەو هەڵانە بکرێت کە بووە و ئێستا ڕاستی بکاتەوە نەک لەسەر سەری زیندانی سیاسیە دەست پێ بکەن کە بێگومان پێتان وایە لەسەر سەری زیندانی سیاسیە لەبەرەوەی کە ئەم حکوومەتی خەمەکەتان چییە؟ کابینەینەوە هاتووە ئینقلابی نەکردووە حکوومەتێکی تر نییە لەسەر زمینێکی ترەوە نەهاتووە هەرهی ئەم گۆشت و خوێن و یەسقان و حکوومەتە و نیشتیمان و کوردستانەیە کە پێش ئەو بوو ئەبوایە لەو خاڵانەوە دەستی پێ بکردایە ئەو یاسایە ئەگەر چی لە 2013ەوە ئێمە بە خۆپیشاندان و دیدار و گفتوگۆ و بە هەموو نەوەیەک هاتوین داوای هەموارکردنەوەی یاساکەمان کردووە وەکو عێراقی فدرال کە لە خودی یاساکەی هەرێمی کوردستانی شاهاتووە لە بڕگەی سێە ئەڵێ لە کێوە دەستی پێ بکردای لە کێوە دەستیان پێ کردووە جارێک گەورەترین هەڵی کە ئەم وەزارەتە کردی هات لە قوفڵەوە موچە و یعنی منحەیە موچە نییە منحەی زیندانیانی سیاسی ڕاگرت کە یاساکە ئەو ئەگەر خوێنەوار بێت لەگەڵ حرمەتم بۆ جەنابی وەزیر کە یاسا ئەڵێ تا 10 ساڵ تۆ بیت ئەو لاپەڕی هەڵبەرەوە بزانە ئەم 10 ساڵەکەی تەواو بێ ساڵێک پێشەوەی تەواو بێ یاساکە ئەو هاتووە ساڵێکی مابوو ئەوایە لەو ساڵەیە ئەوانی کە موچەیان یەک موچەیان هەیە کە یاساکە ئەڵێ ئەوەی کە تەنها یەک موچەی هەیە نابێ ڕابگیرێ ئەی تۆ لەم ساڵات چیت کردووە بۆ نەهاتی ئەم بڕگەیە جیا بکەیتەوە ئەوانی کە دوو موچەن و ئەوانی کە یەک موچەن ئەوانی کە یەک موچەن بە پێی یاساکە بێ بەردەوام بێ تۆ بۆ ڕادگرت 16 مانگ بۆ زوڵمت کرد لە زیندانیانی سیاسی ئەوە یەکێک لەو خاڵانەی کە مەسەلەن هەڵەیان کردووە دوای ئەوەش وەکو سەوسەن خان وتی زۆر بە سستی یعنی معقول لە زیندانیانی سیاسی ڕەنگە بچووکترینیان لە 50 ساڵ کەمتر نەبێ ئەمان بە 4 ساڵ هاتوون 5,000 کەسیان پژڕاست کردوەوە ئەی ئەو 20,000 کەسەی تر کەواتە چەندیان ئەمرن چەندیان کۆچی دوایەکەنە تا ئیشەکەیان تەواو بێ باش ئەمەندە قورسە بە دڵنیایی قورس نییە بە دڵنیایی ئێوە مەسەلەن بۆ ئیسپاتکردن و بۆ شایەت حاڵ و بۆ ئەم شتانە هەمووی ئاسانە یا فعلەن پرۆسیجەرە قورسە ڕێکارەکانی تەواو کردووە هیچ گرفتێکمان نییە ئەوانەی کە یاسای چاکسازیش هێنانیەوە جارێکی تر پیاچەوە لە دوای پیاچوونەوەیکی زۆر لەو 5216 کەسەیە ڕەنگە وەکو لە ژمارەکانە هەیە هەفتای 2 کەس تانەی لەسەر بووە کە هەرێک زۆر قوربانی دەربووە ئێستا چەند وەرەگرن ئێستا ئەوەی کە وەرەگرن مساوی نییە بەو خەباتە مساوی نییە بە چەنە بەراورد بە بەغا چەند کەمترە کاگرنج یەکێ لەو خاڵانی تر کە ئەڵێ لە یاساکە بواە ئەویان ڕەچاو کردایە ئەڵێ من حەوموچەیەک کە هاوتا بێ لەگەڵ هاوشێوەکەی لە عێراقی فیدراڵە ئەمان نەهاتوونەتە سەر و بڕگێ هیچ تەماشای ئەو یاسایی نەکردووە کە جەنابی کاک مەسعود بارزانی ئیمزای ئەو یاسایی مەسرور کاک مەسعود لەسەر ینی نەهاتون تەماشای خاڵەکانی ئەو بکەن کە جێبەجێ نەکراوە ئەوەی کە سەرۆک بارزانی بڕیاری لێیاوە چییە و یاسای ژمارە 11 مافهوم تازاتی زیندانی سیاسی ئەگەر ئەوەی سەرۆک بارزانی ینی جێبەجێ بکرا باشتر بوو طبعا زۆر خاڵی هەیە کە جێبەجێ نەکراوە ئەگەرەوەی ئەو جێبەجێ بکرا ئێستا و معاناتانی ئێوە هەتانەس کەمترمان کەمترە بوو ئەوەی کە درێژ بکرێتەوە لە 10 ساڵەوە بۆ 25 ساڵ وەکو هاوتاکەی عێراقی ئێستش فەرموو شێخ طبیعی ئەو یاسایی کە سەرورە ڕامگرتی بەس ئێوە سەرۆک و جێگرن و بزانم قسەکانتان تەواوکەری دەکەێت کە لە یاسای ژمارە 11 ساڵی 2011 سەرۆک بارزانی کە واژوو لەسەر کرێ و کاتە سەرۆکی هەرێم بووە کۆمەڵێک مافوو امتیازاتی تێدایە کاک ئەحمەد باش دەزانی لێرە یەکەم شت 20 میلیۆن هاوشێوەی سولفی عقار دەبا بدرێ لەو یاسای هاتیارە ئاماژەی پێکرا سەفەری دەرەوە سەفەری حەج چارەسەری نەخۆشی یعنی ئەمە لە یاساکانی پێشتری سەردەمی سەرۆک بارزانی هەمووی هەیە هەمووی هەیە ئەوە تێ خال بەخال بند ببن ئەوەتە مافی سەفەر بەڵێ مافی منحە هاوشێوەی سولفی عقار سولفی عقار بەڵێ چیتری تیا نەخۆشی چارەسەری نەخۆشی بە بەلاش تا ئێستا ئێمە کە دەسین خوێندن ئێستا زۆربەی جێبەجێ ناکرا
خوێندنەکە هەندێکی جێبەجێ کراوە بەڵام نەخۆشیەکان نەخێر نییە بەتاتەن نییە 20 میلیۆن سلفی عقار نییە بەتاتەن موچەکانمان کە دەبا هاوشێوەی عێراق میلیۆن 200,000 دیناری دەدا میلیۆن 200 ئێمە 500,000 بوو بیدایەتەکەی 390 بوو 400 نەبوو بەڕاستی ئێمە مافخوراوین یعنی ئێستا دەبی ئەمە ناوی خۆمان بڵێن زیندانی سیاسی مافخوراو خەڵکمان هەیە لێرە ئێستا دانیشتووە کاگرانت وەجبەی یازدەیە بەڵام لەگەڵ لابوخرێ بووە 15 ساڵ حکمی خواردووە تا ئێستا وەجبەی یازدەیە هیچ لە هیچ استفادە نەکرێت مستەفید نەبوو لە هیچی هەر لە هیچ باشە بۆ نمونە ئێستا ئێوە هەرچەندە ببوورە مەسەلەکە ئەزانم حیزبی نیە بەڵام بۆ نمونە بەڕێزت خۆت پارتیشیت وەنیە بۆ ئەمە بەرز ناکەیتەوە لە ناو حیزبا بڵێ ئەوەتانە سەرۆک بارزانی ئەگەر یاساکەی کە دەری کردووە لەسەری بڕۆن ئەم گلەیانە نابێ وا بەڕاستی کاتێکەوە یاسا دەرکراوە هەندێک لەم حقوق و امتیازاتانە لە بەغا نەبووە زانی بابا هەمان یاسا بوو لە بەغا هەمان یاسا عنی ئەوە لێرە هاوشێوەی عێراق هەمووی جێبەجێ کردیە عراق ئێمە 20 میلیۆن هاوشێوەی سلفی عقار بەڵام بەغا 30 میلیۆن سلفی هاوکاری سلفی عقاری دا پێیان وەریان گرت زەویان دا پێیان ئێمە زیندانی سیاسیمانێ زەویان ئەویش لەگەڵ ئەو یاسایە کە دەرچووان دەستیان کاتێکم یاسایە دەرچووە هاوزەمان بوو هەندێکی بەڵێ ئەوان هێشتا زیاتر وە لە ئێمە 30 میلیۆن سلفی عقاریان دا ئێمە 20 میلیۆن بوو بەڵام بە 20 میلیۆنەکەش ڕازی بوون ئێمە کە ئەوان کاکە 15 دا ئێستا ئەم قانونە ساری مەفعول نییە ئەو ئێستا بەرکارە کاکە یەک تێبینی لەسەر ئەم بابەتە بدەم کاکڕەنج ئەم یاسای بەرکارە بەڵام دوایەوەی کە یاسای چاکسازی ژمارە 2 سال 2020 دەرچوو ینی ئەنجومەنی وەزیران هەندێک پێڕەوی دەرکرد وەزارەتی شەهیدان هەندێک ڕێنمایی دەرکرد ینی بەشێک لەو بابەتانەی کە واتە ئەو مافۆ امتیازانەی کە زیندانی سیاسی و ڕاگیراوی سیاسی هەیەە بە ڕێنمایی ینی هاتووە کە ڕێنمایەکان لەسەریان تدبیق دەبی ئەگەنە یاساکەوە خۆی بەرکارە ینی کاری پێ دەکرێت ئەزانم بەس ئەگەر ئەم یاسایە کە بەرکارە لە 180 جێبەجێ بکرایە بەشێکی زۆر لە گرفتەکان چارەسەرە خۆی هەر ئەو مافۆ امتیازاتانە شمولیان دەکات وەنیە لیان وەرگیراویتەوە نەخێر بیدایەتەکەی کە عەبدولئیلاوان هاتنێرانە هەر شمولی دەکات لیان ڕانەگیراوە ئەیکوا لەکوێیە ئێستا کاک ئەحمەد جوابی ئەوانەمان هەموو دەیوێت بۆ نمونە جوابی چیت مەسەلەی زەوی موافقەت وەرگیراوە بۆ 18,000 ینی بەڵام تا ئێستا پێیان نەدراوە 5 ساڵە نەدراوە بەڵام زەوی شەڵەن لەسەر وەرەقەعیبمان نییە بەس لە کردارە ئەمە کە دەچینە هەر لاک سەوسان خان هاتینە لای بەڕێستان چوینە لای سەرۆکی پەرلەمان چوینە لای وەزیر جەنابی وەزیر دەچینە لا هەر لایەک هیچ کەسێکمان نەری تێبرێ کاکە ئێوە مەغرورن هەمووی پێمان دێنە حەقی خۆتانە مستحق وەڵڵای لۆمان دەگرێت ئەو بڕیارانەی کە دەردەکرێن دەبێت زوو جێبەجێیان شتێکت پێ بڵێم ئەو جێبەجێنەکردنە ینی تۆزێک کێشە و گیر و گرفتی دروست کردووە کە لێژنەی چاکسازی دەرچوو لە ناو وەزارەتی شەیدان هەستان هاتن گوتیان دوو موچە نابی دوو من حەو موچە کردیانە موچە وتیان نابی وتیان ئێمە ئەو موچەیە دەبڕین هەمویان ڕاگرت باش بە پێی یاسە خۆ ئەوەی یەک موچەی هەبی یاساکە خۆی دەلێ نابی ڕابوەستی وایە کاک ئەحمەد هەیە یەک موچەشیەوەش ڕاوەستا بەێ تقریبا 9 مانگو یان 7 مانگو ڕایان گرت هاتە چوینە لای وەزیر وتمان بابە ئەو خەڵکە وا قوتی خڕەکاتەوە قوتی ئەی هاوار هیچی نە بە تووشم نەگۆشتم لۆ نارگۆ ڕسمەکەشم بۆ نارگۆتەوە گوتت من هاوکاری دەکەم قوتی خڕ دەکات و زیندانی سیاسی گوتمەگە ماوەشکەوا بڕوە هەر هەمومان دەبێ قوتی خڕکەینەوە بەڕاستی یعنی زیندانی سیاسی تااقەتیش کردمان نما تااقەتی پیلمان هەموو هاتە دەرێ ناتوانین بڕۆین بە موچەکی 500,000 دینار سەر ڕەنگە زۆربیان وەکو تۆ چۆن هەڵواستراویت و شانەکەت ئێستا زۆربیان وان خراتی شاکەیەکی بینەرانی بەڕێز وەڵڵا خوا ببورن ئەم قسەیەکەم وای مەبینن کە ئاوا بە چاو هەموو ئەوانەی کە حکمی وڵاتاکەن زیندانی سیاسی بڵێن جا ئەوەتانێ پیاوێکی زرت و زینەوە بە ڕێگایان ڕۆعیبی نییە کاکە هەزار کێشەی دەرونیان توش بووە تایەتی عقدەی هەیە بەرامبەر ژێرزەمین تایەتی شانی دەرچووە لە ژێر جلوبەرگ و قاتەکەیەوە شوێنی ئوتوو بە پشتێوەتی ناتوانێ ئیش بکە یعنی دوای ئەوە کەسێکە بۆچی دابنیشێ قوتوو کۆ بکاتەوە کە بۆ ئەو نیشتیمانە تێکۆشا بێ خەڵکانێکیش کە هیچیان نەکردووە ملیۆنێر و ملیاردێر بن
هیچ نەبیانی ئەوەندە قورسە ناتوان لیستەکەیان پا بکەنەوە لە کەسانێکی کە ڕۆژگارێ خۆفرۆشیان کردووە بەسەر ئەمانەوە ئەمانەی تیان نییە هەمووی براکەم هەمووی تیا بە زیادەوەش هەمووی تایە تۆ سەر بە چەند ماڵ چەند دەستگای ئەم وڵاتەیەکەی تو جۆت لە ناگرن واللهی دەستگا نما شوێن نما پێمان عیب ئێستا بچینەوە پێمان عیبە بڕۆنە لایەنەوە چەند جار لە پەرلەمان هاتینە لای بەڕێستان سوکای خۆمان هێنا چەند جار تونە سەرۆش هەموو دەرگاکانماندایە بەڵام عنی وەچی برێ کەس دەرگال لێ نەکات عیبە جارێتتر جا تخوا باەک دەقەبا ئەو خوشکانە هاتوون لێرن تۆ فەرمایشتەکەت بکەم منە چەند مایکەکەیان بۆ بەم یەک دقا واللهی ئێمە پێما عیبە زیندانی سیاسی لەنا حکوومەتی هەرێم بێداوای پاکانە بکە و یارمەتیمامدە بەڕاستی پێمان حیبە کاگڕنج حەزەکەم ئەم ئەو منبەری خوشکانە بزانەکە کەسیان قساکەن فەرموو بەڵێ کاکە ئەمری بەرەی تۆ جارێکی تر ئێمە چوینە لای کاک ئومێد خۆشناو جەنابی پارێزگاری هەولێر کە مۆڵەتمان باخۆ پیشاندان بکەین لە ڕاستیە بۆ ئەم داواکاریانەمان کە کاک ئومێد لە ڕاستیە بۆ دووەمین جارێکیان لە پەرلەمان وەڵامی یاینەوە کەوتی من شەرمەکەم ئێوە بێن بۆ داوای مافی خۆتان لێرە و ئەم جارش کە وەکو پارێزگار چوینە لای دیسانەوە وتی من پێم شەرمە ڕێگە بم کە ئێوە کە مافی خۆتانە بەڵام بێن لەسەر شەقام ینی داوای مافی خۆتان بکەن یا بەرحاڵ خۆ پیشاندان بکەنەوە هی بەهای ئێوە هی بەهای ئێوە نییە ینی من شەرمەکەم کە ئێوە بچن ئەو کارە بکەن کە ئەبواە ئێوە مافی ئێمەتان باە ئێوە ئێمەتان خوێنایەتەوە نەک ئێستا ئێوای بێت ڕۆژگارێک کە ئێوە بێن ئەمە دووەمین مینبەرمانە لای جەنابت وە لە بەرچاوی من چۆن کاک جەنابی پارێزگار ئەوەی فەرمووەکە لە هەستێکی قۆڵی ئینسانیەوە قسەی بەیەوتووە بەڕاستیش من پێتان بڵێم منیش شەرمەکەم کە تێکۆشەرانی وڵاتەکەم لەو حاڵەتا بن کە مامۆستا فەرمووی بەڵام لە هەمان کاتیشا سەربەرزم بەوەی کە بەرنامەکەم ئەگەر بتوانێت بڵندگۆی ئێوە بێت ئەگەر بتوانێت سەکۆی ئێوە بێت باوان نەبێت وەکو سەوسەرخان وتی هەمووشمانە زانین و ئێمە گەورە بووی ناو زیندانەکان و شاخەکانین و پێشمەرگایەتیمان کردووە ئێمە قوربانیمان داوە ئەزانین چیمان دروست کردووە نامانوێت ئەمە بڕوخێ نامانوێت ئەمە تێکچێ نامانوێت گوشاری بۆ بێنین بەڕاستی بەڵام ڕۆژگارەکەی وای لێ هاتووە کەوتا ئێمە هەمومان ئەبێت تامەزرۆبین مەبەستیشتان شکاندنی ئیرادەی حکوومەتی خۆمان نییە کاڵێن با لەگەڵ بەڵی فەرمو بڕۆن ڕێگایان بۆمان هەموارکەنەوە وەکویان بمان خەنە سەبەغات ئێوە چۆن تا پێ باشە بۆمان وارێ بکەم بەسە با لەو مەحاناتەی نەژین فەرمونون ئەو کێ قسەی هەیە لێەوە فەرمونون هەر کەس قسەی هەیە لە خزمەتتایە فەرمو خوشکێ بەخێر بێ عیبی نییە سپاس دەکەم مەمنۆن ئەمن وەکو کچی بریندارێکی چیمیە سابر خۆشناو و لە ڕێکخراوی چیمیاباران و ئەنفالی بالیسانیش طبعا ئەمن سەفیچاری ئەعدادی بووم وەکو خۆبەخشێک لە گەربابم ئیشم کردیە لۆ ئەو ڕێکخراوەی لۆ بالیسان و دەوروبەر یعنی ئێستا یەکە گلەوان برینداری چیمیایە لە تەنیشتم دانیشتیە مەفروض بۆ ئەو قسەی بکە بەس هەتا ئێستا پێی ناکرێ ینی لەوەتی ئەمە بەرنامەمان دەست پێ ئێستاش هەناسەی تەواو نییە هەتا ئێستاش تەواو نییە و پێشی ناکرێ یعنی قسانیش بکە ئەسڵان ینی ئەوەندەی ئەمن بەفکرم دێ ئەوە چەند ساڵە تقریبان 15 ساڵە لە 2008ەوە تقریبان ئیش دەکەین لۆ ئەو لەگەر ئەو ڕێکخراوەی یعنی زۆر جێ هەبوو بەڕاستیان دەکجار ئەرێم با بۆ ناچین ینی عیبە ئەمە هەندە بچینە ئەو جێدەی جواب نادرێتەوە بەڕاستی حزب زۆر جار یارمەتی داینە لە ئەوەی ئەمە یارمەتی بالیسان و دەوروبەر بدەین هەندێک جار ڕێگریش دەکرێ هەندێک جار حکومەتیش یارمەتیمان دەدا بەس بەو شێوە پێویستەی نییە ئەمان وەکو خەریجەکی علاقات دەولی لۆ ئەوەی چوومە ئەو قسمەی خوێندم لۆ ئەوەی بتوانم ماستەر لە خزمەتکردن بە شەهید و ئەنفالەکان بینمەوە ئەو کاتی کە چووم ئەو فکرێم لۆ دروست بوو کە هەر لە ڕێکخراو بووم لە طبعاً لۆ ئەوەی ئەمە وا بکەین کە حکومەتی بەغداد طبعاً واجبە لەسەری ئەو قەرەبووی ئەو عائیلەی شەهید و بریندار و ئەنفالەکان بکاتەوە بەڕاستی هەتا ئێستا دەرفەتەم لۆ نەڕەخسایە یعنی
بە تەواوی یارمەتی هەموو شەهید و بریندارەکان بدەین نەک هەربالیسان هەموو جێیەکانی دیکە چ لە سەحیبی بڕەخسێ و لەشە ساغ بێ و بۆ ئەو تێکۆشانی کە کردوتە هیوادارم ڕۆژێ بتبینم کە نوێنەرایەتی خەڵکی و دەڤەرە بکەیت بۆ تۆش خۆ کاندید ناکەی وەڵا خۆ کاندید بکە بەخوای یعنی کە تۆ نیەتێکت هەیە بەو نیەتە خوێندوتە وەڵا خۆت کاندید بکە لەسەر یەکێک لەم حیزبانەی کوردستانی تر پارتیە یەکێتیە سۆسیالیستە هەر کەسێکیانەوەیان کەیفی خۆتە وڵی ئەمن کچی پێشمەرگەکی شۆڕش و ئەیلولم بە شانازیەوە شانازیە لەسەر لیستی پارتی خۆشمەوە ئەسڵەن زۆر زۆر شانازی بە حکوومەتی خۆمەوە دەکەم کە بەخوین ئەو حکوومەتە دروست بووە و ناشمەوێ قەت یعنی نەقد لە حکوومەتەکەی خۆم بگرم بەس ئەمە دەمانەوێ بە هەر نەوعەک هەبی بە هەر نەوعەک هەبی پشتگیری حکوومەتی خۆمان بکەین لۆ ئەوەی یارمەتی شەهید و ئەنفالەکان بدا لە هەر کوچک لە هەر یعنی جێیەکی گتکەی ئەو کوردستانە بی هەموو هەدەفمان بەس خزمەتکردنی هاوڵاتیان سەرکەوتووە بیخوا سەرکەوتوت بکە سپاس بۆم دەرفەتەکە کە خۆش بێ وای من ڕخنەیەکی گەورەم هەیە لە لیژنەی چاکسازی لە وەزارەت من لەگەڵ هەندێک هاوڕێمان هەیە لەگەڵ خۆمانە بۆ لە ئەمنی سلێمانیە تەواریەوانێ هەتاکووە بۆ غرێ و ئەحکام خاسە و هەمووی تا مەحکەمەی سەورەش هەتا ئێستا من 10 ساڵەمە ئاش وەرەگرم ئەو فەقیرە تا ئێستا ناوی نهاتوێتەوە ئەمە منطق نییە لە وەزارەت یعنی لە بۆ نمونەتخوا هەندێک لەوەم بۆ باس بکە یعنی لە عینەن تعزیبتان خواردووە لە یەک تاک شەرواڵا بووین لە تەواری سلێمانی و هەتاکو ئەمنی عامەوە من هەموو امتیازاتێکم وەرگرتووە بە سیارەمەوە بە 10 ساڵمە ئاشمەوە بە هەموو شتەکانەوە تا ئێستا ئەو ناوی نهاتوێتەوە ئەمە لیژنەی چاکسازی خەڵکی وا زۆرە بەڵێ لە سلێمانی ئەمانە تقریباً 35 کەس زیاتریشن خەڵکی کەش هەیە 6 مانگیش نەگیراوە من ڕێز و حورمەتمەیە بۆی ئەو هەموو شتەکانی بۆ کراوە بەڵام بۆ ئەم برادری لەگەڵ ئێمانە بۆ ئەم هاوڕێیانەمان نەکراوە هەر یەک کەسە ناسیە لەم جۆرەیە زۆر هەیەکە 25 بۆ 30 کەس 35 کەس هەر هاوڕێی خۆمانە و هەم حکمیش و مقتەبەسیشان هەیە ئەو ڕۆژانە لە سجندا ئەوانەی لێیان و تەعزیبەکە بەرامبەر کە بەرامبەر تۆ هەبووە بەرامبەر بۆ ئەڵێم لە تەواریە کە گیراین بەیەکەوە گیراین لە یەک ڕێکخراو بووین هەتاکو و کاتی حکومدرانیشمان لە یەک حەیزەران نابووین لە حەیزەرانەکە ئەوات بەندەر کە حکمی یاوین بێکەوە بووین من هەمووی امتیازات لە ڕوونای خۆشی بشاندم هەر لە ڕوونای مەرحەباشی بکەم بەس تۆ چی بکەیت تۆ من بەستمەوە ڕەخنەکەم لە یاسای چینە لە وەزارەتی شەیدانە لیژنەی چاکسازی بۆچی ئەو خەڵکە ئاوا دوا کاک ئەحمەد تێبینیەکە بنووسە فەرموو بەڕاستی هەڵوێستێکی مەردانەیە کە هاتووە تەنیا قسەی بینەرانی بەڕست تەنیا قسەی ئەوەیاڵێ من هاوڕێکەم وەکو من لە زیندانە بۆ وەکو من لێدان و ئەوەی چەشتووە بەڵام بە هیچ جۆرە تا ئێستا ناوی تۆمار نەکراوە ئاخۆ چەند کەسی وا مستحق هەبێت فەرموو کەیتر دەستخۆش کاگرانج من دەربارەی زەویەکان قسە دەکەم کاگرانج بنسبەت وەزبەی 6 و 7 ماوەی 3 سارە بڕیاریان دەرچووە کە بیان درێتێ هەتا ئێستا هیچ نە بڕیارەکە جێبەجێکراو نەهیتیش ماوەی 3 سارە تا ئێستا زۆری تێدا کرێتیە و خاوەن بەڵێ زۆری تێدایە کریتیە و تا ئێستاژە بڕیارە 3 سارە بڕیاری دەرچووە کە تا ئێستا شارەوانی جێەکەی دیاری نەکراوە بێتەوە زیندانی بەڵام لەم ڕۆژانەدا وەزارەتی شەیدان واژۆیەکی کرد لەگەڵ وەزارەتی ئاوادانکردنەوە بۆ دروستبوونی بۆ دروستکردنی یەکەی نیشتە جێبوون وا بوو کاک ئەحمەد بڵێ وەزارەتی شەهیدان بۆ کەسانەی سودمەند نەبووە واژۆیەکی کرد لەگەڵ وەزارەتی ئاوادانکردنەوە بۆ دروستکردنی یەکەی نیشتە جێبوون ئەوە بەچی گەیشتووە وەڵا کاک ڕەنجیان تایبەت بە زەوی نیشتە جێبوون بۆ کەسوکاری شەهیدان و زیندانی کرا و گیراوی سیاسی ڕێکارەکان تەواو بووە لەو ماوەیەدا لە هەولێریش دابەش دەکرێت زەوی ئەو ڕێکارانەی لە هەولێر گیراوەتە بەر ئەمە یەک دوو بەشەکەی کاک ڕەنج پرسیار دەکە ئێمە پرۆژەیەکمان پێشکەی دابەشەکرێەوە گرنگە بۆم وڵی تاکیدی ڕۆژەکەنین بەڵام ڕێکارەکانی زۆربەی تاوا بووە لەگەڵ شارەوانی هەولێر لە چەند مانگی داهاتوو دابەشەکرا لەو ماوەیەدا دابش دەکرێت بە تاکید چونکە زۆربەی ڕێکارەکان تاوا بووە ئەو پرسیاری جەنابیش دەکەین چەند زەوی دابەشەکرا ئێستا ئەمە لە سلێمانی زەویەکانی سلێمانی 400 شتێک زەویمان حەزرا لە بەهۆکاریەوەی لە هەولێرشمان ڕاگرتووە باویش بەیەکەوە دابش بکەین ئەی هەولێر چەند قەتعات دهۆک چەند هەولێر زیاترە کاگڕند لە دوهۆک تا ئێستا شوێنەکەمان بۆ گۆڕیون یعنی لەم چەند مانگیا دەست دەکرێت بە دابشکردن پێم وایە بەڵام ئەو پرۆژەیە کە ئێمە پرۆژەیەکی فراوانتر و گەورەتر ببوورە فراوانتر و گەورەتر وەکو وەزارەتی شەیدان پێشکەشمان کرد بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەیەکی تایبەت
بۆ خزمەتگوزارەکانی کە سوکاری سەربەرزی شەهیدان و زیندانیانی سیاسی کرا پەسەند جەنابی سەرۆکی حکوومەتیش داوای کرد کە خۆی بێتە ئەندامی ئەو لیژنەیە کە ئێمە پێشنیارمان کرد بوو بۆ حکوومەت خۆی ئەبێتە ئەندام دەبێتە ئەندام لەوێ چییە مافووی امتیازاتەکان کە ئەتانەوێ بیگەڕنەوە ئێمەش دیارە جەنابی وەزیر ئەوەی ڕاگەیان بوو کە بە شانازیەوە جەنابیان سەرۆکی ئەو لیژنەیە دەبێت کە یەکەی نیشتەجێبوون بۆ کە سوکاری سەربەرزی شەهیدان و زیندانە سیاسیەکان لە تاوای کوردستان بە پرۆژەیەک بێ جیاوازی و ئینتیمای حیزبی ئێمە لە هەموو کوردستان ئەم پرۆژەیە جێبەجێ دەکەین هەر یەک لە وەزارەتە دروستەکرا هەر یەک لە وەزارەتی ئاوادانکردنەوە وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی داد وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار سەرۆکی دەستەی وەبەرهێنان و وەزارەتی ئەمە هەموو واژۆی هەموو ئەو لیژنەیە وانیەکە بەپێی پێویستیەکان بەپێی ئەو کەسانەی کە سوودمەند نەبوون لە هەولێر سلێمانی و دهۆک و ئیدارە سەربەخۆکان لە هەرێمی کوردستان بەقستی درێژخان نا ئەمە بە بەلاش و بێ بەرامبەرە حکوومەت دروستی دەکا ئەمە وەک وەزارەت شەهیدان پرۆژەکان هەموو ئەو شتانەی کە پێویستە بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێ ئەندامێت بە سەرۆکاتی سەرۆکی حکوومەت ئەندامانی لیژنەی وەزارەتی چۆچۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار وەزارەتی داد وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی دەستەی وەبەرهێنان ئەوە هەواڵێکی دڵخۆشکەرەوە بڵێن بەدڵتاو هەواڵە دەستخۆش کاکە ئەحمەد بۆ ڕوونکردنەوە بەڵێ فەرمای ئەو برا خۆشەویستەم لە دواوە چاویلکێکی لە چاودا داوای لێبوردن لەو خوشکە مەکەم کە باری تەندروستی تەواو نییە بەهۆی ئەوەی بەرکەوتەی چەکی کیمیاویە فەرموو برای خۆشەویستم ئەو فەرموو قسەکەت بکەوە ئەچمە ناو بڕێک ڕەنج دەستخۆش لێکەم بەڕاستی سەرسەرم بەرنامەکانت هەمووی جوانن گیان دەرێن بەرنامەکانت هەمووی جوانن بەڕاستی گەورەی سپاس ئەوڕۆ حازم لەوەی هەیە مەڵێن سەربەرزی بۆ کەسوکاری شەهیدان چونکە ئێمە سەربەرز نین بەڕاستی ئەوە دەبی ئاماژەی پێ بکرێ دوو بۆ هینانەوەی ڕەفاتەکانمان ئەوە نازام نامەوێت ناو برێم بەس هینانەوەی ڕوفاتەکانمان بەڕاستی پیچەک شاراوەیە چونکە ئەگەوان مەبەستیان ببا زۆر بە ئاسانی دەدۆزرێنەوە ئێمە وەکو بەرکەوتوانی چەکی کیمیاوی شێخۆسان و بالیسان ئەوانەی کە سەرنەگوم کراون هەمویان بە پیلاو ڕاگەستراون یعنی ئەگەر برین حکوومەت ناوی ئەو عیزبانە نابن کە ئەو کورد ئەوانەی ئێستا ئەو حکوومەتە بیان ویست بە ئەو ڕوفاتانە سەروداوێکی دەکەن زۆر بە ئاسانی بەڕاستی ئەوەی کە 170 کە دەرهێنراوەیە مەبەستە گۆڕە بە کۆمەڵەکانە ئەوانەی بزر بوون سەرگوم بوون یعنی هەتا ئێستا ئێمە نازانین یەکێک لەوانە بابی منە کە نازانین بەداخەوە یعنی ئێمەوە 37 ساڵە لە چاوەڕوانی داین یاری نەدۆزراوەتەوە بەس ئەگەر ویست بیان دۆزنەوە بەڕاستی زۆر ئاسان بوو چونکە ئەوانە دەست بەدەست هێنراونتە خوارێەوە و ڕاگوێزراون و لە نظامی سابق ئەوانە ماون یعنی ئەو یعنی ئەگەر سەرەکانیش نەماون بازێک لەو خاین و خۆفرۆشانە ماون کە بەشدار بوون بەڕاستی ئەو جامە لێرە بادری خۆیان خۆش نەکەن ئێمە ناناڕەوینەوە بەڕاستی ئەوانە کەم تەرخەم بوون لە بەرامبەر گەل و نیشتیمان بە تایبەتی ئەو چینە شۆڕۆژێڕەی کە بەخین و بە ماڵ و بە سەروەت و سامان دەگەردا بوون کە گیانیشان کردووە فیداویوانە ئەوانە دەبا زیاتر کەسوکاریان پەرە پێدرابا بەس بەداخەوە ئەوانە ئەمەیان کردی تا مێژووەک لە بۆ خۆخۆری خۆیان انشاءله هەرچەندە من لە ئازارە کاکڕەنج شتە شکا بەڕاستی ئێمە یعنی ئەمە وەکو بالیسان تەماشەکە ئەمە خانومان لۆکراوە قەرەبوو بەڕاستی ئەمە لێرە لە شاشەکەی تووە دەلێم ئەگەر کەسێک هەیە مراقیب هەیە لە وەزارەتی شەهیدان و ئەو خانیانەی دروست کراون ئەمانە نابەخشرێن بە دزەکانیش یعنی وەکو دیاری و گوناعی بەڕاستی کوڵەتیەکەی خراپە نەک خراپە هەرجەی دروستکردنەکەی خراپە لەبەرەی زەنگاوە یعنی زەنگاوە ئەوێن دەرێوانە هێشتا کە خەڵک نەچوتە ناوێ ئەو سەبە و بناغەیە هەموو ڕوو بووە بەڕاستی ئەمە لێرە لە بەرنامە و لە بەرنامەتی ئەوەی بەو کەسانە کە بە خەمخۆریەوە باسی خۆیان دەکەن وجودەتی خۆیان لە وەزارەتی شەهیدان و فران و مرانوانە بابێن
يعني ما بەستە دەوێت سوود وەربگرن کاکرانج لە کە ئەو هەڵانەی کە لەوانە کراوە لەم تازانەی کە ئەگەر بیکەن نەکرێ و ئەوانەی کە کراویشن یعنی بەڕاستی کاکرانج یعنی کەم تەرخەمەشی زۆر زۆری لێ تێکراوە کمکردن لۆ پڕکردنی بەری خۆیان یعنی ئەوە نەتۆهمەیە ناوە شامێن لێرە لە بەرامبەر شاشە بەتوو دەرێم ئەگەر دوو کەسی پرۆفسیۆنال لە باری بیناسازی ئەمن بەخۆیە کە لە ئەوروپا ئیشم کردووە و لە شەریکەشی کارگوزار و ڕۆد بلدینگ ئیسترێشنم ئیشم کردیە ئەو جۆرە دروستکردنە بینایە جێ قبول نییە نەک وەکو پاداش بدرێتە شەهیدان بەڕاستی باشە گیانەکەم بەخێر بێ سەر چاوم بەڵام دڵنیا بە لەوەی من ئەزانم تۆ دڵت پڕا دڵت تو نەدەنا بێگومان ئێوە سەربەرزن و ڕێزێکی زۆر تایبەتیتان هەیە بەڵام دوای ئەم ناوبڕا مامۆستا یەمەوە خزمەتت باشە ئەو فەرمایشتەکانی تەواو کرد دەرفەتی یەکێکی تر بدەی مەمنونە بم ئەو برا خۆشەویستەم بۆین باغزەردەکە دوای ئەم خۆتان ئازادن بەیەکەواتن بینەرانی خۆشەویست پاش ناوبڕێک ئەگەڕێمەوە خزمەتتان دێمە خزمەتی ئێوەش باشە قوربانتانم بەڕێزان بەڕاستی ئەو قسانەی کە کرا جەنابی وەزیری شەهیدان هەموو ئەو کەسانەی کە لەو وەزارەتەدا هەریەکە و تایبەتمەندن بە چمکێک لە چمکێکی کێشەکان پێم وایە بای ئەوەندە پەیامی تێدا بوو و بەڕاستی قسەکانی پارلەمان و نوێنەری حکوومەتیش بای ئەوەندە هەواڵی خۆشی تێدا بوو ئەگەر جێبەجێ بکرێن ئینشاءڵڵا لە مەسەلەی دابینکردنی زەوی و بڕیاردان بۆ دروستکردنی شوێنی نیشتەجێبوون بۆیان و بە تایبەتی ئەو لیژنەی کە بە ئەندامەتی وەزارەتەکان سەرۆکی حکوومەت خۆی سەرۆکاتی لیژنەکەکات هیوادارم ئەمە بەرهەم و سەمەرێکی هەبێ بێ بە مایەی دڵخۆشی ئەوان بەڵام ئێستا کە چوومە دەرێ گەنجێک هاتە تەنیشتمەوە لە ناویانە دانیشتووەوتی کاکە ڕەنجمەند حەز ناکەم قسە بکەم لەبەر هەر هۆکارێک بێ خۆی ئازادە وتی بەڵام ئایا هەر شەهیدە دێرینەکان ئەگرێتەوە یان شەهیدەکانی شەڕی داعشی شەگرێتەوە ئەوە هیوادارم وەزارەتی شەهیدان ئەو تێبینیانە بنووسێ وەڵامی باتەوە بەڕێزێکی تر هاتوتی زۆر لە دڵمایە لە سلێمانیەوە هاتووم قسەم هەیە جەنابەت بووی مایکەکە بە جەنابتە فەرموو من سڵاو ڕێزم بۆ جەناب هەیە و بۆ ستافەکەش بۆ هەموو زیندانیانی سیاسی ئێمە کە لە سلێمانیەوە هاتوین معاناتمان زۆرە معاناتی ئێمە چییە لە 2014 ئێمە زەویمان وەرگرتووە تا ئێستا ئەگەر بچین بڵین ئەو زەویەی ئێمەیە تاپۆ هەموو شتێکی بە ناوی خۆمانەوەیە وەڵایی فەلاحەکەی لەوانەیە کلکە خاگەنازێکمان تیا پشکێنیە بەڕاستی من قسەیەکەم کەس ناتوانێ بڵێ عەرزی منە لە زیندانیانی سیاسی بۆ هیچ بۆ ساحب مڵکەکە نەکراوە قەرەبوو نەکراوەتەوە ئەویش ئەمجا دوای شەڕەکەیان بۆ ئێوە بەجێڵاوە شەڕەکەی بۆ ئێمە بەجێڵراوە چەند کەسن وان هەمومان واین زیندانیانی سلێمانی سیاسی سلێمانی هەمومان واین ئەوە هەمووی دانیشتووە ئەی باشە مشکلەیەکی ترەیە جارێکیان من بیرم دێ شەوێکیان گفتوگۆم هەبوو لەگەڵ کاک فازڵ میرانی وتم پارتیەکانی سلێمانی گلەییان زۆر زۆرە ئەڵێن بەستەنیا نامە بەسمەوە نیە من ئەمە قسەکە بکەم بۆی جارێکی تر ئەم باسە بهێنمەوە بەرباس نازانم لای ئێوە ژوایانە پارتیەکانی سلێمانی زۆریان ئەرزان وەرنەگرتووە لەسەرەوەی پارتین امتیازاتیان وەرنەگرتووە یەکێتەکانی هەولێریش لەبەرەوەی یەکێتین زۆریان وەریان نەگرتووە من ئەمەم بە کاک فازڵ وت وتی وەڵایی تا ئەوە وایە ئەمە بێجگەلەوەی و هەتاوەکو ئێستا زۆرێک لەو کەسانەی کە ئاوارە بوون بۆی شەڕی ناوخۆوە مڵک و ماڵ و امتیازاتەکانیان لەوێ وەرنەگرتوێتەوە لە یەکێتی هەندێک لە یەکێتەکانیش کە ئاوارە بوون مڵک و ماڵ و امتیازاتەکانیان هەتاوەکو ئێستا وەرنەگرتوێتەوە لە پارتی لە شەڕەکانە واتە هەر
خەڵکەکە مزەحی بووە شکر ئەوەی ئێوە پەیوەندی بەمەوە نییە ئێمە وەکو زیندانی سیاسی پەیوەندی بەوە نییە بەڵام ئەو زەویانەی کە وەرمان گرتووە تا ئێستا ناتوانین هیچ نوێنەری ئێوە وەزارەتی شەیدانە ئەبێ ئەوان ئەوە حەسر بکەن کە ئیسیملاکی ئەو شوێنانە بکرێ بە پێی کاکە ئەحمەد بەڕاستی عاجز مەبە من نازانم یعنی ئەزانی ئێستا ئەوە نەخەڵک لە ستۆدیۆکە ئەزانی ئیشی 6 مانگیانیاوە بە وەزارەتەکەتان ئەگەر ڕۆژانە ئەمە وەزارەتەکان ئێمە چیەکەن کاگرانت بڕوا بکە ڕێزمەیە بۆ کاک ئەحمەدیش ئەوانەی کەوا کاقوبادیش مەجموعەیە زەوی تەوزیع کرد تازە کاک ئەحمەد 3 ساڵ 4 ساڵە تەوزیع کراوە تازە کاک ئەحمەد دەڵێ بۆیانەکەین بە شوقا 3 ساڵ 4 ساڵە ئێشتا ناویان نەقراوەتە قورعەوە و زەویەکانیان بنێ ئەی چۆن ئێستەی خەیتە قورعەوە و شوقەیان بۆ دروستەکەی لەگەڵ ڕێز و حورمەتم ئەوەی کە هەیە زیندانی سیاسی بۆی بزانی کە لە زیندانە سیاسیەکان کێشەی حیزبەتیمان نییە باش الحەمدولله ئەمەمان تێپەڕاندووە کاکە من هەوڵسانم لە پرۆتۆکۆڵە سڕماوە ئەمە هەڵبڕکردنەوە بێ لە هەولێر لە سلێمانی لە دهۆک یەکێتی و پارتی هیچ کێشەیەکی نییە هەرچیان وەریان گرتووە بە تەواوەتی ئەمە یەک بابەتی کێشەی زەویەکانی پارێزگای سلێمانی ئێمە بە ڕسمی لەگەڵ وەکو وەزارەتی شەیدان نووسرامان کردو بۆ پارێزگای سلێمانی لیژنەی ئەمنی ڕاست پاردووە ئەمە قەرەبوو کراوەتەوە بەڵام هەندێک لە فەلاحەکان ینی چوون بەسەر زەویەکان دەشێڵنەوە شوێنەکان تاپۆی خۆشیانە ینی هەموو ڕێکارەکان تەواو بووە قەرەبووش کراونەوە بەڵام ئەتەری دەکا کاکە ئاخرکە براکەم ئێوە وەزارەتن خوا واز لە نووسرا و کتاب و ناو کتابکم بێنن هەتاوەکو بۆیان چارەسەرەکەن کابرا فەقیرە هەتا دوێنێ دوژمنایەتی بەعسی کردووە ئێستا دانیشە لەگەڵ فەلاحی کوردی شاتوشی دوژمنایەتی بێتەوە وڵا دەبێ وەزارەتی شارەوانی چارەسەری بکە کتابمان کردو بۆ پارێزگا وەزارەتی شارەوانی ئەزانی چەندە دوورە لە تۆ لە وەزارەتەکەتەوە کتابمان کردووە یەک واز لە کتاب بێنن کاکە کتاب کاکە ڕاند باوەڕم پێ بکە کاگڕاند ببوورە با من ڕوونکردنەوە لە بواری شارەوانی و لە بواری شتەکە هیچ کێشەیەکی نییە ئاگدار بە وەزارەتی شەیدان تۆماریش کراوە لە تاپۆ ئەگەر عەرزەکەی کەسێکی تر بێت چۆن تۆمارکردنی وەزارەتی عەدەل تۆمارکردن دەکات ئێستا بچێت فەنگ هەڵگرێ یعنی چی بکاتە یا ئەرزەکان بۆ بەدل بکەن یا بۆیان چارەسەر بکەن ئەرەتیان نییە کرێت چی بێ و بیێ بیکا بەخانەوە قەیدەکەشم وەرگرتووە سوورت قەیدەکەشم وەرگرتووە وەرە بەیانی من و تۆ بەیەکەوە بزانین ساحبی زەویەکە چیڵێ یعنی چی بکەن ئێستا ئەمان کاکە جارێکی تر بە دووادا سوونێک دەکەینەوە با بزانین لەگەڵ وەزارەتی شارەوانی ئێمە نوێنەرایەتێکمان تەشکیل کردووە لە نێوان ئێمە وەزارەتی شارەوانی دەینێرینە پارێزگای سلێمانی بۆ بزانین چۆن چارەسەری ئەم کێشەیە دەکەین لەکوێیە جارێکی تر هەر چەندە ئەرکی وەزارەت نەماوە تێپەڕیوە ئەزانم نا سەیریکە ئێوە هەتا قیامەت مەسوولن لە وڵا زاگەر تا قیامەت بێ دەبێت بڕۆین لەگەڵیان ئاخر بەڕاستی بێ بڕۆن بەسەر چاو دەستان خۆش بێت چاو ماچەکەم برای گەوری کاگڕاند سەرەتا دەستخۆشی دەکەم بەڕاستی بەرنامەکەت پردێکە لە نێوان هاوڵاتی و حکومت من بەڕاستی وەکو کەسوکاری شەهیدانی شەڕی داعش ئەو مەنەعاتی کە شەهیدانی شەڕی داعش دەزانم بەڕاستی هەندێک لە کەسوکاری شەهیدان تاوەکو ئێستا شوێنی نیشتە جێبوون یەکەی نیشتە جێبوونیا وەرنەگرتیە بۆیە لە ڕێگای بەرنامەکەتانەوە داوە لە حکومەت دەکەین ئەوەی من گوێم لە قسەکانی ئەو بەڕێزانە بوو بەڕاستی کەمتەرخەمی لە وەزارەتی کاروباری شەیدانە لە حکومەتە لە سەرۆکی حکومەتە دەستخۆشی لە سەرۆکی حکومەتەکەم بەڵام کەمتەرخەمیەکە لە وەزارەتە بۆیە داوا لە حکومەتیاری سەرۆکی حکومەتەکەم جەنابی براگەورە کاک مەسرور کەوا بەداداچوونێک بکە لەو وەزارەتی شەهیدان با چیتر خەڵکی کەسوکاری شەیدان مەغدور نەبن چیتر کەسوکاری شەیدان ئێستا بزانی ئایا شەیدانی شەڕی داعش ئەگرێتەوە یان نا بەێ منیش داواکاری من ئەوەیە کە وەکو کەسوکاری شەیدان شەڕی داعش بۆ وەزارەتی شەهیدان کە یەکەی نیشتە جێبوون بۆ کەسوکاری شەیدان دروست بکرێت کە بەڕاستی خەڵکێکی زۆر مەغدورە و بەتایبەتی لە شارە دێکان لە دێکان هەیە کاتە ئێستا شوێن نیشتە جێبوونیشی نییە دەستخۆش کاکە ئەحمەد فەرمایشتە چییە بۆ کێشەیەکە بوو دیارە پێشتر من دەستخۆشی لە جەنابی کاگڕانز دەکەم کە بەڕاستی هەندێک شتی کرد بۆ خزمەتی کەسوکاری سەربەرزی شەهیدانی داعش کە بەڕاستی جێگای دەستخۆشیە ئەو کەمپینەت کرد و هاوکاری بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان دیارە بابەتی شەهیدانی دەستی تیرۆریستانی داعش پێشتر ئەرک و بەرپرسیارەتیان لەسەر وەزارەتی کاروباری شەهیدان نۆتفارکراوان نەبووە بەڵام دواتر دۆسیەی 1018
کە سوکاری سەربەرزی شەیدان دۆسێک شەیدان گواستراوەتەوە بۆ وەزارەتی شەیدان هەندێک لەو زەویانەی کە دابەش کراوە یان شتیان پێدراوە ئێمە وەک وەزارەتی شەیدان ملا حەزەمان لەسەر دابەشکردنەکان هەبووە لیژنەشمان تێبینیەکانتان بەڵێ چی بووە تێبینیەکانتان لەوانەیە وەکو پێویست نەبوو بێت تا ئێستا هاتووە شوێنیان بۆ دیاری کردووە بەس مشکلەی تۆمارکردنی هەیە کێشە و گرفتی هەیە ئەمە بەڕاستی حەق خۆیەتی بەدوادەچوونمان کردووە گلای بکەینەوە لەگەڵ بەڕێز ئەنجومەنی وەزیران ئێمە لەو پرۆژەیە کە ئەم جارە پێشنیارمان کردووە بۆ بەڕێزان ئەنجومەنی ئەنجومەنی وەزیران ئێوەش لەم چوارچێوەیەدا هەمان ئەو مافوی امتیازاتانەی یان دروستکردنیەکەی نیشتەجێ بوون بۆ کە سوکاری سەربەرزی باشە مامۆستای گەورە بەڵێنم پێدەی من و تۆ دوو مانگی تر گفتوگۆ لەگەڵا بکەم ئەمانیش داوەت بکەمەوە لە ساڵ چەندی کێشەکانتان چارەسەر کردەوە ئەوەی کە هەیە ئێمە وەکو وەزارەتی شەیدان کاروبارەکانمان زۆربەی تاوا کردووە بەڕێز ئەنجومەنی وەزیران پەسەندی کردووە ئێمە داوامان کردووە وەبەرهێنەران لە هەرێمی کوردستان بۆی بتوانین زەوی پێویست بۆ وەبەرهێنەرەکانمان دابین بکەین بەڵام وەکو جەنابی کاک دکتۆر محەممەد شوکری کوتی ئەو بەو شێوە دەدەینەوە بەرهێنەران کە بەڕاستی هەموو قازانج و شتەکان لە 100% بۆ کە سوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و زیندانە سیاسەکان بێخان و بۆوان دابین بکەین ئێمە ئەم پرۆژەیە کە پێشکەشمان کردووە بەڕێز ئەنجومەنی وەزیران ڕەزامەند بووە لەسەری ئامانجی ڕئیسیەوەیە کێشەی نیشتەجێبوون لە کۆڵ کە سوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراون زیندانی سیاسی بکاتەوە لە هەرێمی کوردستان چونکە تا ئێستا خەڵک زەوی پێدراوە بە 1000 دینار فرۆشتێتی بە 2000 بە 3000 کە سوکاری سەربەرزی شەهیدان و زیندانی سیاسی فرۆشتوێتی بە نرخێکی زۆر کەم بۆ بژێوی ژیانی ئەمە چارەسەری شوێنی نیشتەجێبوون بۆ کە سوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی ناکە کە ئەمانە کۆڵەکەی دامەزرێنەری ئەم وڵاتنە بۆیە پێویستە بە باشترین شێوە خزمەتیان بکرێن مامۆستا شوان دەمێکە ڕامگرتووی زۆر داوای لێبوردنەکەم هەرچەندە ئازانم تۆ جەنابێت قەت هەز بە ماندوێتی ناکەی بۆ کە سوکاری سەربەرزی ئەنفال و شەیدان و زیندانیانی سیاسی بەڵام با لەوە زیاتر ڕات نەگرم چونکە هەندێک لە مەسەلەکان جەنابێت پەیوی خۆت ئاراستە کردن چ قسەیەکی ترە هەیە بۆیان و دوای ئەوە خواحافیزیت لێ یەکەم سپاس لەگەڵ ئەوەی کە نەخۆشیشت هەبوو لە ماڵەوە بەڵام هەر هاتی ئینشاءڵڵا خوا شیفای نەخۆشەکەشتان بات زۆر یەک داقەباتە کاکشان خزمەتانم دەخاگەرەوە بێ بۆ کاکشان پێشەوەی بڕوات ئێمە داواکارێکمان لێتی ینی دەبێت فەرموو لەگەڵمان بێتە سەرخات بەڵێ بیڵم داواکارێکە بڵێم یان ئەو قسە جەنابی بەڵێ کاکشان کاک ئەحمەد من هاتمەوە وەزارەتی شەیدان مامۆستا شوان کاک ئەحمەد دەڵێ با بەجەم نەیەڵێ هەنێ قسەم هەیە بۆی دوای ئەو هەموو قسەکانە کۆ بکەرەوە بۆ ئەمان و بۆ کە سوکاری ئەنفال و بۆ گەرمیان و بۆ حکوومەتی خۆمان و بۆ هاوڕێکانە لە پەرلەمانی بەغاو چونکە دەردوداخەکە زۆرە وایە مامۆستا شوان بەڵێ بەتاکید وەڵا کاک ئەحمەد من هاتمەوە وەزارەتی شەهیدان و نازانم کاک ئەحمەد پرسیارەکە بکە یا من قسە بکەم نا کاک ئەحمەد دەڵێ هەنێ قسەمەیە بۆ مامۆستا شوان فەرموو من قسە بکەم وەڵا کاک شوان گیان من زۆر سپاس دەکەم کە جەنابێت یان دەرفەتێکمان بۆ ڕێ بخەی ئێمە بینە خزمەت جەنابێت و نوێنەرانی زیندانە سیاسیەکان ئێمەش بەناوی کە سوکاری سەربەرزی شەهیدانی بۆ ئێمە بتوانین پرۆژەیەکی هاوبەشمان هەبێت بتوانین چارەسەری ئەو گیر و گرفتانە بکەین کە لە هەرێمی کوردستان بۆ کە سوکاری سەربەرزی شەهیدان و زیندانە سیاسەکان هاتوۆتە پێش ئەمە بەڕاستی ئەگەر بەزووترین کات ئەمە نەکەین بودجەی عێراق ئەم جارە پەسەند بکرێت تا 3 ساڵی کە خەڵک چاوەڕێ بکە بەڕاستی ئەمە کێشە گرفتێکی گەورە بۆ کە سوکاری سەربەرزی شەهیدان و زیندانە سیاسەکان دروست دەبێت ڕاستە جەنابی وەزیری شەهیدان بەڕاستی کە هات سەردانی بەغدای کرد من ڕاستی ئاگاداری سەردانەکەشی نەبووین لە دواتر کە گەیشتوتەوێ مەزانیمانە وەکو وەزارەتیش من ڕێزم بۆ جەنابی وەزیر هەیە بەڵام ئەو پرۆژەیە کە جەنابیان بردوویەتی کە پیشانی منیدا دواتر داوای بڕە پارەی کردووە 178 میلیارد دیناری داوا کردووە بۆی بتوانێت بەدەر ینی هەر لە چوارچێوەی یاسا و تعلیماتەکانی خۆماندا ئەم پێداویستیانە بۆ وەزارەتی شەهیدان دابین بکرێ بەڵام ئەمە وەکو خۆمان ینی وەکو بابەتی بنەڕەتی کە کێشەی ئەم وەزارەتەیە بابەتی داواکاری کە سوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و زیندانی سیاسی ئەوەیە پێویستە لە ڕووی قانونیەوە ئەم هەرێمی کوردستان
بێسوود لە مادەی 132 دەستور ببینێ کە مافێکە دراوەتە خەڵک ئەمە لە سەروەریەکانی هەرێمی کوردستان کەم ناکاتەوە ئەمە بەڵکو سەربەرزیەکە کە هەرێمی کوردستان پێداگری بکە لەسەرەوەی کە بەپێی ئەم مادە دەستوریانە ئەم حکوومەتی عراقی کە هەیە 4 ملیار بات زیندانە سیاسەکان بکاتەوە بێزگەلەوە بێ 4 ملیار دۆلار قەرەبووی کوردستان بکاتەوە ئەمانە هەمووی ئامادە کراوە بۆیە ئێمە گەر دۆستەکان تێکەڵاو نەکەین کاتێککە ببوورە کاگران ئەم بابەتەی کە قەرەبووکردنەوەی تەواوە کە هەرێمی کوردستان بەڕاستی کە ینی نەیتوانیوە کەم تەرخەمیشە بەڕاستی ئەمە خۆمان کەم تەرخەمین کە نەماتوانی ئەمە بکەین بۆیە پێویستە دەرفەت لە بەردەممانە پێویست ئەم جارە نێڵی نەم دەرفەتە لە دەستمان بڕوە جەنابتان دەرفەتێک ڕێکخە بەڕاستی پێشەوەی بجە پەسەند بکرێت زیندانە سیاسەکان چاوەڕێن کە سوکاری سەربەرز شەیدان چاوەڕێن هەندێک اتفاق کراوە تەنها یەک خاڵی ما بکە ئۆکەیەکی بەڕێز سەرۆکی و حکوومەتی هەرێمی کوردستان و ئۆکەیەک بکرێت لەسەرەوەی کە لە میزانی حکوومەتی اتحادیدا ئەمە بخرێتە شوارچێوەی بوو بەڵام کاکشان وتی بێ حکوومەتی هەرێم لیژنێکی قانونی پسپۆر دروست بکا بۆ بە تایبەت بۆ ئەم قەزیانە بەڵێ زۆر زۆرورە کەم حکوومەت ئەمە نەکا بەڕاستی خراپ دەکا بۆیە پێشنیار دەکەم بۆ جەنابی سەرۆکی حکوومەت ڕاستەخۆ بێت تەداخل بکە لەم بابەتە کە بابەتی قەرەبووکردنەوەی وڵاتی خۆمانە قەربوونەوەی کە سوکاری سەربەر شەیدان و زیندانە مامۆستا دەرفەتی جوابیشی بینێت چونکە خەڵکی تریش قسەیەمەوە خزمەتی جەناب بەڵێ مامۆستا شوان فەرموو زۆر سپاس کاک ئەحمەد بۆ معلوماتت من لەگەڵ جەنابی وەزیری شەیدانە کۆنتاکتی زۆر باشمان هەیە و دوای ماوەیەکی کەم دەست بەکاربوونم لە لیژنەی شەهیدان نامەیەکی ڕەسمی لیژنەی شەهیدانی پەرلەمانی عێراقم هێنا بۆ لای وەزیری شەهیدان و خۆم نامەکەم داوە دەستێەوە بە ڕەسمی لیژنەی شەهیدان هەتا کەلیمەی ئیستیزافەیشیان نەنووسی بوتیان بۆ ئەوی وەزارەتی شەیدان بە نوێ تێنەگات بە ڕەسمی لیژنەی شەهیدان لە پەرلەمانی عێراق داوامان لە جەنابی وەزیر و وەزارەتی شەهیدان کردووە کە وەرن دابنیشن بۆ ئەوەی لەسەر ئەم هەموو گرفتەی کە لە بەرنامەکەی کاکڕەنجا باسمان کرد لەسەر ئەم هەموو گرفتە کۆببینەوە چونکە بەڕاستی ئەو تێڕوانینە لە بەغدا هەیە بەڵام هەندێک کەم و کورتی زۆریش لای خۆمان هەیە مەسەلەن قانونی ئەوەی کردەوە تیرۆریستیەکان و زیان لێکەوتوانی شەڕی داعش ئەمە قانونێکە لە پەرلەمان هەیە لە نەسی قانونەکە ئەڵێ ئەبێ لیژنەیەک لە هەرێمی کوردستان دروست بێ لە پارێزگاکانی هەرێمی کوردستان دروست بێ بۆ ئەوەی ئەو ئیمتیازاتانە هەر بە نەس ناوی پێشمەرگە ئەهێنێ ئەڵێ بۆ ئەوەی شمولیان کە بەڵام کێشەکە بۆیە بۆ ئەم لیژنە دروست نەبێت لە کاتێک ئاگدارم کاک ئەحمەد ئەو پیاوە بەڕێزە خۆی ئیشی لەسەر کردووە و کاک تارق فەیدی لە بەڕێوەبەری گشتی لە مؤسسەی شەیدان هاتووەتە هەولێر و توێتی وەرن بە ئاسانکاری ئیش بکەین ئەمە قانونەکەیە هەموو زیان لێکەوتوانی دەستی داعش و کردەوە ئیرهابیەکان هەتا بەوەی یەکی شوباتیشەوە هەموو قانونەکە شمولیانەکە ئەمە هیچ ئەملاولایتیانە شمولیانەکە بەڵام بۆ ئەم لیژنە لە هەرێمی کوردستان دروست نابێ ئەمە کەم تەرخەمی خۆمانە هی وەزارەتی شەیدانە هی منە هی کاکشوان خوا یەکشت یعنی بەڵێ ئێستا جاری وا هەیە کە ئینسان قساکە هەندێک کەس خۆتەزانی دڵی تو نەبێ بەڵام توخوا کە سەیری ئەم بەرنامەیە و کرد وەکو نوێنەری گەل کە خەڵک شەڕی لەسەر کردووی کە بە شایستەی ئەوەی زانیوی ببی بە نوێنەریان یعنی لە ناو یەک بەرنامە واگریمان ئەم بەرنامەیە نەکرا وە ئاگاو لێ چەند کێشە هەیە توخواهینی ئەوە نییە لە کاتی نان خواردنینی وە ڕۆژ ئێمە خەریک بین بەدەم قسەکردن و قەراردەرکردن و لیژنە دروستکردنەوە نانینی وە ڕۆمان بخۆین ئاگاو لێ ئێمە چەند دەردی کەڵەکە بۆمانەیە لیژنەی قەرەبوو دروست نەکراوە یعنی 1001 کێشەمان هەیە ئاخر کە سوکە هەفتە قوربانیەکەی تۆ کە سوکارەکەی ناهەقێتی کە تا ئێرەی هاتووە ڕاستە گلەیەکان هەموو لە جێی خۆیەتی و تۆ دەست و بۆ بەرنمەیەکی زۆر باش بردووە و هیواداریشم بەردەوام بی و ئەم قسە ڕاشکاوانە زۆر باشە کە هەم میوانەکان تیکەن هەم جەناب و ئەو پرسیارە ڕاشکاوانەی کە ئەیکەی چونکە بەڕاستی خۆ لە ئاخیرا سەرۆکی حکوومەت کەسێکە لەوانەیە حەز بکە ڕاقیترین حکوومەتی هەبێ سەرۆکی هەرێم کەسێکە ئەمە ئیشی منی پەرلەمانتارە ئیشی وەزارەتی شەیدانە بەڕاستی ئیشی میدیاکارانە هەمومان بە دوواداچوون بۆ ئەم کەیسانە بکەین یەک شت هەیە بۆ ئەوەی کە پیاوێکی بێئینساف نەبم ڕاستی و پێ بڵێم هەموو ئەم کێشانە لە با نەیخێنە ملی وەزیرە تاقانەکەی حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان وانە نابەتاکی سکرتێری ئەو حیزبە کوڕی خۆی بۆ کوردستان
بەخشیوە کوڕی خۆی فیدا کردووە یعنی با واش قسە نەکەین مەبەستم تۆ نییە هەمووان خۆم بە تایبەتی ڕەخنەکە لە خۆمەگرم یعنی وەگەوەی کاک عەبدوڵای حاجی مەحموود قاسەیەکی پڕ لە ملیارە دۆلاری هەبێ و ئەو نەیان ناتێ وەنیە هەمووان بەرپرسیارن لە سەرۆکی هەرێمەوە سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت هەموو کورد بەرپرسیارە لە قەڵم بەدەستەکانمانەوە هەتاوەکو ئێوە وەنیە ڕاستە بە تاکید نەبێتە ئەوەی لە وەصف لە ڕەخنەوە بچین بۆ وەصف بەڵام وەزیری شەهیدان لەگەڵ محەممەد شیع سوودانیا کۆبووەتەوە و بەڕاشکاوی قسەی کردو من ئاگام لێەوە ئەو نووسراوی کە باسی کرد 180 ملیارەکە بۆ میزانەی ئەم ساڵ هێنای و یەکێ لەوانەیە دایەتێ نوێنەرایەتی حکوومەتی هەرێم و داوێتێ فراکسیۆنە کوردستانیەکان داوێتێ فراکسیۆنی ئێمە وەکو پارتی و مناقەشەی جدیمان لەسەر کردووە و هەموو ئەرقامەکانی ڕوونکردنەوە بابەکانی ڕوون کردووەتەوە بەڵام ئیتر بەڕاستی لەوانەیە ئەمە بە وەزیرێک نەکرێ بە پەرلەمانتارێ نەکرێ ئیشی دەستە جەمعی گەرەکە بەڵام لە ئاخیرا ئەبێ بزانین ئەگەر خۆمان وەکو کورد نوێنەرانی کورد حکوومەتی هەرێمی کوردستان یعنی کاری جدی لەسەر ئەم کەیسانە نەکەین بەغدا خۆی لێ لا ئەدا بەغدا لەوانەیە ئەحمەی مامڕەسوڵ داوای کۆبوونەوەی بە پەلەی لێ کردیت لەگەڵ خۆت و هاوڕێکان دەعوتم بۆ نردوو چاوەڕێ ئەوانەکەم داوەتەکە لای وەزارەتە چاوەڕێ ئەوانەکەم هەر کاتێ دێن چه ئەڵێن لیژنەکە ئەهێنم بۆ هەولێر لیژنەی شەهیدان من ئامادەم بیانێنم بۆ هەولێر ئەگەر وەزارەتی شەهیدان داوەتەکە قبول بکە چونکە لیژنەی شەهیدانی پەرلەمانی عێراق بەڕەسمی داوا لە وەزیری شەهیدان و وەزارەتی شەهیدانەکە ئەڵێ وەرن با دانیشین دەردەشەی ئەم بابەتانە بکەین هیچ قانونەکان بکەین لە مشکلەکان کۆبنێتەوە چاوەڕێی وەڵامی ئەوانەکەین هەر لەحزەیە ئامادە بوون بێنە بەغدا لە خزمەتیانین ئەڵێن ئێمە دێینە هەولێر هەر دێین و مانەعمان نییە چۆنیان پێ باشە ئەوڵا بە زووترین کات بە زووترین کات کێچی بۆ لایەوە کاکشوان ئەڵێ من حازرم بۆ لای لیژنەکەیان بۆ لای جێگری سەرۆکی پەرلەمان بۆ لای چی ئەچن ئەو حازرە کاک ئەحمەوکەی پەیوەندی پێوە دەکەینەوە دوای کۆبوونەوە دوای کاک شوانگیانی شەڵام جارم مقابلەم لەگەڵ کردیتەوە قسەی جیاوازتر و مژدەی خۆشترە پێبێ و لەوێشەوە وەکو فراکسیۆنەکەتان فراکسیۆنی پارتی فراکسیۆنی یەکێتی نەوەی نوێ ئیسلامیەکان ئەمە قەزەی هاوبەشی کووردا هیوادارم لەوێشەوە بتوانن بە تەنسیق لەگەڵ سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران بتوانن ئەو قەرەبووەی کە واجبە و تا ڕادەیەک لە دەستوریشا ئێوەشە توانن بەشی خۆتان تەفسیری ئیجابی بکەن لە بەرژەوەندی کورد بتانی قسەی جیاوازترمان بۆ بکەی لە ئایندەیەکی نزیکا کە بە خزمەتە دەگەمەوە زۆر زۆر سپاس ئینشاءالله بەس یەک نقطە با بیڵێم کاک ڕەنجەگەر ڕوخسەتەکەی لەوانەیە دقەیەکیش نەبا شانزەیمان کە سوکاری ئەنفالکراوەکان بە تایبەتی دووسخورمات و کفری و کەلار و ئەو منتیقانە هەموو ئەچینەوە بیابانی سەماوە و نوگرە سەلمان و عەرعەر ئەچینەوە سەر گۆڕە بە کۆمەڵەکان و ئەچینە نوگرە سەلمان و لەوێ مەراسیمێکی ڕەسمیش ئەکەین بۆیە بابەتی گۆڕە بە کۆمەڵەکان بابەتێکی گەرمە من داوا لە حکوومەتی هەرێمەکەم داوا لە وەزارەتی شەیدانەکەم و بە ناوی کە سوکاری ئەنفالکراوەکانیش بەو حکومەی دەنگیان داوە پێم بە ئینتیخابات بە هەموو ئایدۆلۆژیە جیاوازەکانەوە بە ئەندامی دەستەی کارگەڕی کۆمەڵی داکۆکی لە کەسوکاری ئەنفالکراوەکان هەڵبژێراون تا ئێستاش ئەو پۆستەم هەیە من پێتان نەڵێم ئەوە هیچ کێشەیەک نییە لە کەلار مەینێژن لە چەمچەماڵ بینێژن بەڵام ئەو 172 ڕووفاتە هی ئەوەیە بهێنرێنەوە و لەگەڵ بەشی DNA وەزارەتی ناوخۆی هەرێم قسەم کردووە ئەوان ئەڵێن ئیستیعدادمان هەیە بۆ کەسوکارەکان بیکەین ئەو 172 ڕووفاتە هیچ مبەڕێبان نەیەڵین بیهێننەوە لە هەرکوێ ئەینێژن و بەڕاستیش نابێ حکوومەت خۆی یعنی قەراراتی خۆی هەند لە هەندی حاڵەتە ئەبێ قەراراتی یەکلاکەرەوەی هەیە هەبێت و نەیداتە دەست قەزا و قەدەر بیهێنەرەوە لە هەرێمی کوردستان و ئەبێ وەزارەتی شەیدان بڕیاردا بیان نێژێت ئەیبەیەکی گەورەیە بۆ هەمومان من چوومە توبعادلی بەڕاستی شەرممە کرد لەگەڵ بەڕێوەبەرێکا قسەمە کرد کە 100 مەتر لەو لایەوە 172 کەس لە کەسوکارەکەم لە ناو مجەمیدا بوون چەندێک 3 ساڵ و نیوە ئەمە ئەیبەیەکی گەورە داواکارم بە زووترین کات کەیسی ئەو 172 ڕووفاتە بە هەمومان چیش لەسەر ئێمە بێت لە بەغدا هاوکارە بین بۆ ئەوەی بیهێنینەوە بیان نێژین کاکشوان گیان دەستەکانی خۆش بێ خوازانێ من لە جێی خۆمەوە شەرمەکەم دڵنیام تۆش چەندین جارە و هەستە و هەبووە چەند قاتی من زیاتر وانە
وەڵا بە تەکید کارەساتێکی خۆی ئەنفال پڕە لە تراژیدیا و لە چیرۆک و لە بابەتی وەکوڵی ناخەژێن بەڵام ئێستش کارکردن لەسەر پرۆسەکە دیسان هەر تووشی مشکلەی زۆر سەیرە بین یعنی یەکێ لەو مشکلانە ئەوە 5 ساڵە دە مەقبەرەی جەماعی گۆڕی بە کۆمەڵ لە سەماوەیە بەڕاستی بەداخەوە وای لێ هاتووە زۆر جارڕێن ئاژەڵی دڕندەوانە ئیش لەسەر گۆڕەکانەکە ئەمڕۆوانندووە ئەڵەی دوێنێ هۆلۆکۆز ڕوویاوە لە ئیسرائیل هەر فیلمی لەسەر دەرەکان هەر قەزیەی تازە هەر چیرۆک هەر هەواڵی تازە چونکە ئەوان قەدری خۆیان گرت تەنانەت پارەی سەعاتی کارکردن کە حکوومەتی ئەو کاتەی هتلەر چەند سەعات ئیشی بە جوولەکەکان کردبوو بۆ بیناکردنی ئەو کاتەی ئەڵمانیا پارەی سەعاتی کارەکانیشی لێ وەرگرتنەوە بەڕاستیەکی گەورەیە بەڕاستی بەس ئەنفال و کیمیاباران هی ئەوەیە ئێمە دەوڵەتی لەسەر دروستکەین هی ئەوەیە کورد بە هەموو دنیا بناسیێنین بەڵام ئەمە ئیشی زۆر باشی گەرەکە وەکو ئەو چەند ڕۆژەی کە ئەوەی کۆنفرانسی ناساندنی جینۆسایدی فەیلیەکان بە سەرپەرشتی جەنابی سەرۆک بارزانی کرا بەڕاستی بەو لەو نیمیک دەیان سەحافی و دەیان خەڵکی ئەوروپی هاتبوون دەیان عەرەب هاتبوون کە بەڕاستی هەندێکیان تازە ئاشنا بوون بە کەیسەکان ئیشی گەورەی ئاوای گەرەکە داواکەین حکومەتی هەرێم ئاوا دەست بکاتەوە و بەڕاستیش کەسوکاری شەیدان و ئەنفالکراوەکان پێویستیان بە خزمەتە ئەمانە ماندوون تەسحیان داوە فاکتەری دروستبوونی دەستکەوتەکانی ئەمڕۆن یعنی ژیانیانوا بەرەو کۆتاییە چیە یعنی پیرەژنێک ئەوە 35 ساڵە 5 کوڕ و 5 کچی جیرانی ئێمەیە میم ئەرجان 15 ڕۆژ بەلای ئیسەمرد هەرچی کچ و کوڕی هەیە ئەنفال بووە 35 ساڵە چاوەڕێیە کرد ناوی قاز و مراوی و سۆنەوەکانی بە ناوی کوڕ و کچەکانی وەنابی چاوەڕێیەکان ڕوفاتەکان بێتەوە چاوەڕێکا بچێ فاتیحایە دابدا ئێمە حقوق لە 3 ساڵ و نیو 172 ڕوفات لە توبعەدلی بەغدا بکەوێ ئاوا خوێن ساردانە تەعاملی لەگەڵا بکەین ئەمە بەڕاستی ئەوەیە قەراری یەکلاکەرەوەی لەسەر بدەین و بڕیار لەسەر ئەم کەیسانە بدەین نابێ بیدەینە دەست نەخواستی کەسوکاری ئەنفالکراوەکان نە دەنگێک لەوێ ناڕازی هەیە نە دەنگێک لێرە ناڕازی هەیە ئەبێ بڕیاری یەکلاکەرەوە لە مەسەرانە بدرێ و بڕیاری ئیداری بدرێ بەڕاستی و دوای ئەوە ڕۆژگارێ بوو ئێمە خواخۆمان بوو بزانین هەر یعنی وەکو کراسەکەی یوسف هەر بۆنێکیان بکەین بۆنێ ئێستا معقولە لە سەماوە گۆڕەکانیان نەزانین و نایانێنینەوە ڕاستە زۆر تەواو بەداخەوە کاک شوانگیان قسە زۆرە بیکەین با لەوە زیاتر کاتە نەگرم زۆر سپاس دەکەم ئەزانم نەخۆشە هەیە شەوێکی شاد و کامەرانە هەبێ ماوەیەکی تر تۆش قەزیەکە بجوڵێنە وەکو گەرمیانیەک وەکو پەرلەمانتارێک لەگەڵ وەزارەتی شەیدان لەگەڵ ئەمان شەوێکی شادت هەبێ کاک شوان شەوتان شاد و جارێکی دەسڵاو هەرموو برای خۆشەویستم سەربەرزی دەست خۆش بی یەمەوە خزمەتتان با ئەو برا خۆشەویستم قسە بکە کاڕنج دەست خۆشبی لەگەرە و بە خێراتنی میوانەکان دەکەین خۆت بەخێر بێ کاگرانجامێن تەقمەن و 17 سار بووە پێشمەرگە بووم لە شێخۆستانان بەهۆی سێ پێشمەرگەی کە چاری کە بە خۆمان یەک لەگە خۆمان عەسر گیراین لەگە خۆمان داسوز بوو کاگەڕەنج ئێستا ئەمە بە چەکەوە بەغدا حکم محکەمە سەوراش تا حکم پێ لە بەڕکم ئەو هەویەکەمە زیندانی وەزبەیە باب وەزبە نۆ بوو 13 کەس کە لە سەمن جیران باب وەزبە نۆ بە عەمرێ خوای کرد ئێستا بخۆم وەزبە 11مە ئێستا مەسیرم دیار نییە باشە تەمەنم ڕۆی 3 کوڕم لە کولێ هەر دەرێ بابە کەنێ زیندانەکە دەرەچی بچمە کولێی ئەوە لە کولێی ددانی وەرناجێ 7 ملیۆنم نییە بیدەمە ئەوەی هیچ ئەنجامک نییە زۆری دەناسی ئاواکە لە زیندان لەگەڵت بووە و جەماعەت هەموو دەزان سێ پێشمەرگە مندارەکە هەموو دەزانن لە محکەمەی هاوڕێت هەیە لە زیندان پێکەوە بۆ بن ئەو حقوق و امتیازاتی هەبێ و تۆ هیچت نەبێت ئێستا کاک مەلعەلی کاک شێخ هەموو پێکەوە بوون وەزبە ئەوەی ولاشەکەی من ئێستا لە خارجە لە یەک ژوورا بوون لە یەک غورفە بوون بەڵام ئەو لە ئەبوغرێ بێکەوە بوون بەس لە تەوقیف ئەو لە پێشی من ڕۆی ینی مەگەر بەس خۆتان بزانن ئەو تراژیدیا و کارە ساتت هەرێ وەڵی وەسف ناکرێ ینی باوەڕ بکان دەجاران دەمێ لۆ منداڵەکانی خۆم جەرم و ناتوانم کاگرانجەوەش هەوێ مواجەکەیە کاگە ئەحمەدەکە بزانی یا وەزیرەکەی نەخۆ نەزانی ئەوەی موازەی 15 ڕۆژ کە مواجەکەی بوو
لەوانەیە وەزیرەکە ئاگای لێ نەبی بۆشتان کە دەچێ وەزیرانشە دەرێت چاکزازی دەکەم نەزەوە چاکزازی ئەوەندە سارە بۆ چ چەنددارم بە کاک ئەحمەدی وە کاک ئەحمەد وەز بەیاز دەما بەس مندارەکەم بکەوتە کولیەی نییە زۆر زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد یەکخوایەک دقیقا یعنی ئاگاتان لێ لێ ئەم هەموو کارە ساتە ئێمە ئەوە داوامان ئەخر کاک ئەوەیە کۆتایی بێت چاوەڕوانیە لە 2013 یەک کەسی تر وەردەگرم چییە فەرمایشتێکی هەیە فەرموو فەرموو برای خۆشەویستم ئێمە خزمەتت مایکەکەی دوای ئەو وەربگرە فەرموو نزیکی خەرەوە خاڵی خۆم دەستخۆشی بەرنامەکە لە جەناب دەکەم یاددارم سەرکەوتوبی من لە هەڵەبجەی شەهید دەواتم یاخوا بەخێر بێت دوا بە دوای 5,000 شەهیدی کیمیاوی ئێمە 1670 ئەنفالی نوگرە سلمانمان هەبووە لەم 1670 243 نەفەرمان بۆتە ئەوەی کە منحەیەکی 250,000 وەرگرتووە لە ماوەی 8 ساڵ و تقریبەی 8 مانگە ئەو ئەنفالانەی باقی 243کەی کە لەگەڵ منابوون من خۆ من حەکەم وەرگرتووە 8 مانگ و 8 ساڵ و 6 مانگ وەرم گرتووە ساڵێک و 4 مانگم ئەوە بوو لە حکومەت نەدرا پێم لەگەڵ منا هەبووە 1420 کەس لە ژووری سژنەکە لەگەڵ منا بووە لە نوگرە سەلمانە تا ئیسە مستەفید نەبووە بە دینارێ لە وەجبەی 9 10 11 12 13 14 و 15دایە ئایا جوابی ئەوانە کە لەگەڵ منا من هەم وەرگرتووە من موشەم وەرگرتووە ئێستا 80 کەسمان تازە کراونەتۆ لە منحەی 250,000 کە وەریگرن بەڵام وەجبەی 9 10 11 تا 15 هیچ مستەفید نەبوون 1400 نەفەرە حەلی ئەوانە چییە؟ سوپاس دەکەم قوربانە بم وەڵا کاک ئەحمەد جارێ بە سووکی بە منی ود لەوێ 1,200,000 هەیە ئەی باشە جارێ کاک هەر 400 ئەوانە کەی ئێستا جواب چییە ئەوە؟ وەڵام من وەڵامی یەکەمیان بدەمەوە دووەمیش تەبعاً ئەو دووچیان حاڵەتی یەکەم زۆر بەداخەوە ینی تا ئێستاش وەزبەکانی 9 10 11 و 12 هەرچەندە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بڕیار دراوە کە پێداچوونەوەکانی لیژنەی چاکسازی بەردەوام دەبێت بەڵام دوای 4-5 مانگ لە بڕیاری سەرۆکی حکوومەت کە بڕیاری دەرچووە ئەنجومەنی وەزیران بەداخەوە تا ئێستا ئەو لیژنەی کە بەڵێن دراوە کە تەشکیل بکرێ تا ئێستا نوێنەری وەزارەتی دارایی نهاتووە دیاری نەکراوە ئەمە کێشەیەکی دروست کردووە بەڕاستی سەرۆکی حکوومەت بڕیاری داوە لیژنەی چاکسازیەکان بەردەوام بێ کاروبارەکانیان و لیژنەیەکی تازە تەشکیل بکرێت خۆزگە دوێنێشەوە بەم زانە یعنی لەسەر وەزارەتی دارایی پەکی کەوتووە لەسەر نوێنەری وەزارەتی دارایی کاک ئاواتی شەخ جەناب سڵاو ڕێزم بۆتەیە هەفتەی پێشوو لەسەر ئەم مێزە بووی یعنی چۆن نەبێت ئەو حاڵەتە لەسەر ئەندامێکی وەزارەتی دارایی پەکی بکەوی هیوادارم ئەندامی نوێنەری خۆتان بنێری بۆ ئەو لیژنەیە کاک ئاواتی شەخ جەنابی بەڕێز تایبەت بە بابەتی تریش هەر هەمان بابەتەکە وەزبەینەوە کە جەنابیان باز دەکات دەڵێ بەوی مختەبەسی حکومی هەیە ڕاستە زیندانی سیاسیە کێشەی نییە بابەتی کێشەی خوێندن بەهۆی ڕێنمایی دارایی ژمارە 23 کە قوفڵی کردووە کە زیندانی کرا و گیراوی سیاسی ئەوانەی منحەی مانگانەیان نییە سوودمەند بن لە خوێندن بۆ خوێندن و تەندروستی شەیدانی شەڕی داعش سوودمەند دەبن لەم قەرارە تازانە باسی شەیدان نییە بەڵێ بەڵێ بە دڵنیاییەوە سوودمەند دەبن ئەوەی بابەتی کرێ خوێندنە کە بەڕاستی ئێمە هەمیشە کتومانە لە ڕووی قانونیەوە ئەم ڕێنمایی دارایی ژمارە 23 پێشوانەی یاسایە ڕێنمایی دارایی کە دەرچووە ڕاستی ئێمە وەکو وەزارەتی شەیدان ئاگادار نەبووین هیچ دەنگێکی ئێمەی تێدا نییە و چونکە ئێمە هەر شتێک بێت ئێمە مطابقی یاسا پێشنیاری خۆمان بەرز دەکەینەوە ئەوەی کە کراوە ئێستا کە سوکاری زیندانی سیاسی بێبەش کراون لە کرێی خوێندن بەهۆی ڕێنمایی دارایی ژمارە 23ەوە بەس ئەوە لە بەرپرسارەکەتان کەم ناکاتەوە ئەوان ئێوە بە نوێنەری خۆیان نەزان ئێوە بە پارێزەری خۆیان نەزان وانە ڕاستە بەڵام پێویستە ڕێنمایی دارایی ژمارە 23 تێ هەموار بکرێتەوە بۆی عدالەتێک لە نێوان چی ئەکەن بۆ ئەمە ڕاستیەکەی ئەوەی کە من پێشنیاری خۆم کردووە پێشکەش بە جەنابی وەزیر کراوە هیوادارم ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی کە ئەم ڕێنماییان بەیەکەوە دەرکردووە هیوادارم باشە پرسیارێک خوا ئەم بەرنامەیە هیچ راپۆرتێکی تایبەتی لێ دروستەکەی بۆ جەنابی وەزیر و
بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەدڵنیاییەوە یعنی کە بەدڵنیایی چونکە ئەمە کەم نین ئەوە هەر یەکە و نەنەراتی خەمی هەزاران کەسەکات هیچ نەبێت سبەینە ئەچنە انتخاباتەوە حیزبەکانتان با جارێکی تر ڕووتان بێ بڵێن کە سوکاری سەربەرزی شەیدان واتان بۆکەین واتان بۆکەین هەموویان لەم نار فەرمو ئەو برا یەک دقەگەر ئەوە چێ قەوسەکەم جۆم لێ نەبوو بەخوا ئێمە وەکو پەککەوتەی سەنگەر ئێمە کۆمەڵە خەڵکە چین کەم ئەندامی سەنگەر لە هەموو شتێک بێبەشینەوە لە هەر هەموو شتێک ئەو خۆی باش باشزانی نە لە خوێندن نەتر لە چارەسەرکردن هەتا ئێستا چارەسەری نیشمان نییە چارەسەری تەندروستی بەڵێ زەوی هیچ شتێکمان نییەمە بابەتی چارەسەری تەندروستی بەسەر چاو پەیوەندی بە دایرەکەی منەوەی ئەوەی یەک هەموو چی پێویستە بۆ تام بکەم دەیکەم ئەمە پەیوەندی بەمنەوەیە کردوشمانە و دەشیکەی ئەوە بەردەوام بەرکەوتوانی چیمیا هەم بریندارانی سەنگەر تا ئێستا نەبووەوە نەکراوە لەمە دوایکەن نا ئەوەی کە بابەتی تەندروستیەکە بەسەر چاو بابەتەکانی تریش بابەتی شتەکان کە ئێوە پێویستان بەوەیە لە سوارچەوەی یاسایەکدا خۆتان کۆکەنەوە ئەمە سەوسەنخان لێرەیە پرۆژەیەکتان هەبێ خۆتان کۆکەنەوە لە سوارچەوەیەکدا پرۆژە یاسایەک پێشکەش بکەن ئێمەش وەکو وەزارەتی شەهیدان پشگیریتان لێ دەکەین بۆی پەرلەمانی کوردستان یاسایەکی تایبەتان بۆ دەرکا جەنابش ئامادەیوتیا بەتاکید ئێمە هەموو ئامادەیەکمان تێدایە بۆ هەواڵانمان بۆ کەمەندامانی سەنگەر بۆ هەر کەسێک بۆ زیندانیانی سیاسی کە ڕوو لە لژنەی کاروباری شەهیدان کە کاکرانج لە ڕاستیدا یعنی ئەوەی کە زەرورە بگوترێ هەندێک ڕێنمایی دەرچووە لە ڕاستیدا لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی شەهیدان بەڵام من پێم باشە لە ڕاگەیاندنەکان ئەو ڕێنماییانە یعنی زیاتر مناقشە بکرێ زیاتر باز بکرێ بۆ نمونە لە کاتی جەژن من سەردانی سنووری خۆمانمان کرد کە سوکاری شەهیدان لە ڕاستیدا ئەسڵەن ئاگاداری ئەو ڕێنمایانە نەبوون بۆ نمونە ڕێنمایی تەندروستی ڕێنمایی خوێندن ڕێنمایەکانی تر بۆ نمونە مەسەلەن لە ڕێنمایە تەندروستیەکان هاتووە کە سوکاری شەهیدان یعنی بێبەرامبەر لە خەستخانە حکوومیەکان چارەسەر وەردەگرن جگە لەوەش لە خەستەخانەکانی ناحوکو ئەهلیش یعنی لە 150 دەبی داشکانیان بۆ بکرێت زۆر لە کە سوکاری شەهیدان زۆر لە کە سوکاری شەهیدان ئاگاداری ئەو بابەتە نین ئەسڵان بۆیە یعنی پێویستە وەزارەتی تەندروستی وەزارەتی هەیە ڕێنمایی سەیریکە ئەبێ قسەکەی جەنابەت ڕاستە فەرمانەکە هەیە بەس ئەبێ بگشتێنرێتەوە بزەبێت وەزارەتی تەندروستی ئەمانیشی لێ ئاگادار بکرێتەوە هەموو شوێنەکان بنکەکانی تەندروستی خۆی ئاگادار بکاتەوە کەس ئەگەر یەکێک هەبوو کە سوکاری سەربەرزی شەهیدان زیندانە سیاسیەکان بەرکەوتەی چەکی کیمیاوی تاقانەکانی جینۆساید لە هەر نەخۆشخانەیەکی حکومی پاریان کەس بۆی نییە پارەتان لێ بسەنە وەنا و لە هەر نەخۆشخانەیەکی ئەهلی کە لە حکومی چارەسەرتان نەبوو نەشتەرگەریش نەشتەرگەری ئەوەکان هەموو چارەسەرەکە هەموو چارەسەرەکان ئێوە بەپێی یاسا بێ لە 150 پارە بن لە حکومیەکان لە ئەهلی ئەبێ لە 150 پارە بن بۆ کەواتە بۆتان هەیە شکات بکەن و بۆتان هەیە کۆنگری ڕۆژنامە نووسی بکەن چونکە ئەوە قەراری حکوومەتە قسەکەم ئێستا لیژنەیەکی لێکۆڵینەوە دروست بووە لەسەر سنتەری دڵی هەولێر پێچەوانەی سنتەری دڵی سلێمانی و دهۆک کاروبارەکانیان بەڕێک و پێشی بۆ خزمەتی کە سوکاری شەهیدان و ئەنفالکرا و زیندانی سیاسی و بەرکەوتەی چەک کیمیاوی تاقانەکانی جینۆساید بەردەوام دەڕوا بە باشی و سنتەری دڵی هەولێر کێشەی هەیە کێشە دروست دەکات کەس وەربگرێت لەسەردا من آخر خۆی هەش دەقەم ماوە دەی فەرموو بە کورتی مامەسا بۆ بەنامەکەتان دیارە من نازانمەوە 2 ساعت و نێمە قسەکەین کەسمان ندی کە خۆی مقەسر کا لەم بابەتە یعنی بەڕاستی یاسایەکەیە یاسای
بۆ شەیدان وەڵاوتیان خەتای هەمومانە قسەی باشیش کرا ئەزانین چۆن کاگرنج ڕاستە بەڵام ئێمە مقەسەرەکان چیە ئێمە یا دوو یاسا یاسای شەیدان و یاسای زیندانی سیاسی هەتا ئێسام یاسای هەمووان نکراوەتم یعنی چی کراوە چی نازانم ئێمە لە 2014 و 2015 و 2016 و حەبەوەشتا لەوانەیە بە سەدان نووسرامان ئاراسی حکوومەتیش و پەرلەمان و ئەوە سەوسەنخان خۆی جەنابی کە خۆم دانیشتم لەگەڵیا وعدی پێداوتی لە ماوەی 3 ساڵم پێش وعدی داوەتی لە ماوەی یەک هەفتەی دەم خۆم دەچمە بەغەوەتان چارە سەرەکەم تا ئێستا وەڵام نییە یعنی بەڕاستی ئێمە کێشەکەمان دا گرفتەکەمان لەوەیە یعنی ئەم قسانە یعنی من وەکو قسەی زاق و زوق وایە یعنی ئەمانە کراوە ڕۆی ئێمە شتی تازەمانێت لە نوێشتی تازەمانەوە کاکە سەرخان 3 ساڵ پێش ئێستا بۆچی پێدوتون هەفتەیەکی تر و کەچی تا ئێستاش چارەسەر نەکراوە لە ڕاستیدا من نەموتوە هەفتەیەکی تر بەڵام یعنی هەر کێشەیەک چ لەلایەن کەسوکاری شەیدان چ لەلایەن زیندانیانی سیاسی و گیراوی سیاسی چ لەلایەن تاقانەکان چ لەلایەن هەر کەسێک گێژویتە لژنەی کاروباری شەهیدان ئێمە گەیاندوومانە بەڕاستی بە سەروی خۆمان بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی کێشەکانمان ماوەیەکی تر بە خزمەتی هەمووتان بگەمەوە بزانم لە ساعات چەندی ئەم کێشانەی کە ممکنە لە ناو خۆیان چارەسەر ببێ چارەسەرتان کردووە ئێمە لە خزمەت داین من لە خزمەتی جەناب لە پێناو کەسوکاری شەهیدان لە خزمەت داین دەیان بەرنامە ئەنجام بدرێت سپاس کاکمن بۆ خستنی و بەرنامەیە من گلەیەکم لە سەوسەنخان هەیە سەوسەنخان دەرێ 20 میلیۆن پارە دەن وەکو سلفا من بەیانی تەقدیم دەکەم زان 20 میلیۆنەکەمە دەنێ نایدەن 20 میلیۆن ئەو شتە تەنبیز نەکراوەتە ئێستا هەر قسەیە و بڕیارە و بەس هیچیش جێبەجێ نەکراوە بەس سەوسەنخان وای نەوت کاکە جەنابەت دوادوت سەرۆکی کۆمەڵە سەوسەنخان نەیوە 20 میلیۆن تەرخان کراوە نە لە یاسای هاتووە 20 میلیۆن کە بێ ئەمە بدرێ بەڵام نەدراوە بەڵام ڕێکخراوەکانی ئێوە بەڕاستی ڕێکخراوەکانی ئێوەش ئەبێ جۆدەکانتان زیاتر بکەن ئەبێ خۆتان ئەبدەیت بکەنەوە ئەبێ کۆنگرە بکەن ئەبێ شار دروست بکەن وانە ڕەنگە پەرلەمانتارەکانی کوردستانی ئێمە نەبێن لەمان ناسێەوە نەچوینێتە فراکسیۆنەکانی یەک بەیەک هەمووەمان ناسن و قاتسەوسەنی ناڵام دوور بە کەم تەرخەمی هەیە بەڵام ئەبێ فشارەکان زیاتر بێ باوەڕم پێ بکە لە بەرنمەیەکی 3 سەعاتی ڕووداوە یعنی پێویستی بە 50-60 قرار هەیە ئەم مشکلانی کە باس کراوەنیمانجارێکی تر کردەوە بە جێبەجێکردنیشەکان دیسانەوە ژیان لێمان بێ وەخاتی سەوسەنی جارێکی تر هەم پشتیوانی یەکەن هەم داوای لەکەین ئەو خواستەی ئێمە جێبەجێ بکەن ئەو یاسایە هەموار بکەنەوە کاگران زۆر سپاس بۆ بەرنامە جوانە من سەرکەوت جەمیل وەکو سەرۆکی ڕێکخراوی سمبولی شەهیدان 6 ساڵە خزمەت بە بنەماڵەی شەهیدانی شەڕی داعش دەکەم بەڕاستی ئەوەی ئێستا لێرە گوێبیست دەبم لە نزیکەوە دەمێ پرسیارێک لە کاک ئەحمەد بکەم من لەو زیاتر گوێبیستی وتەکانی خانەوادەی شەهیدم کاک ئەحمەد تا ئێستا وەکو دەرفەت وەکو شێخوەسان و بالیسان لە ڕووی تەندروستی چیتان بۆ کردو جوابەکەی بە مەسابیر بداتەوە دەستخۆش یەک کەسی ترە توانم وەربگرم یەک دەقە ببوورە پرسیارێکم لە جەنابەت ئەوەیە چۆن ئەوانە دەبینم ون بوونە زیندانی سیاسی و ئەنفالەکان هەموو شتێکان بە ونبوون دەبینم ئێستا ئەوە یەک هیوادارم بەرنمەیەکی تایبەت لەسەر شەهیدانی خانەوادەی شەڕی داعش بەو شێوە دروست بکرێت بۆەوەی ئەوانیش بە مەسیریوان نەچێت تۆ مادەم پەیوەندیت هەیە لەگەڵیان هەر کاتە دێن بۆ بەرنمەکەم کراوەیە با دوا کەس بێ کاکە حموبیرە نەچێ وەڵامەکەی با ئەو دوا پرسیارەکەم بۆ پێ بڵێەوە پرسیارەکە وتە بۆ چی؟ شێخوەسان و بالیستان چی کراوە؟ دەستخۆش تێگەی بۆ شێخوەسان و ئانە چی کراوە لە ڕووی تەندروستیەوە تا ئێستا خەستەخانەیەک هەیە لەوێ ئەو برا بە ڕێزە نۆژەنی کردێتەوە فەرموو زۆر سپاس لەو بەرنامەکەت کاک ڕەنج داوان ئەو هەڤارانی لێرە دەیانبینی زیندانیانی سیاسی هەر زیندانێکی سیاسی بەدەیان چیرۆکی تراژیدیا هەیە بەڕاستی دەربارەی ماف و ئیمتیازاتی زیندانی سیاسی زۆر ماڵ هەوڵ داوە دەرگا نەمایە لێ نەدەین بەڵام بەداخەوە یاسایەکان هەموار نەکردەوە بەڵێنیشی زۆریشیان پێداین لە پەرلەمان لەگە سەرۆکی فراکسیۆنەکان دانیشتین لە یاسای چاکسازیش دووبارە کە یاسایەکەیان داڕشتەوە طبعاً ئەوانەی لەگەڕ ئەو پڕی ڕێز و احترامم لۆ ئەو یاساناسانەی کەوا ئەو یاسایان داڕشتەوە شارەزان نەبوونا لە شێوەیەک لەبەر ئەوەی ئەو یاسایە کاتی خۆی کە دەرچووە
سەرۆک بارزانانی ئیمزای لەسەر کردووە ئیمزای لەسەر کردووە کە هاوشێوەی بەغدا بکرێ لە دوای داڕشتنەوەی ئەویان حەزف کردیە لیان کەم کردوەوە لەوەی ئەوان هەر حەزف کردیە ئەو بەرنامە هەستم کرد شەقێکە هەڵا لە دەرمانەکان تو ڕەش بووی بۆ والله زۆر تووڕەمە ئەمن چل سال پێشمەرگایەتم کردیا لە شاخ بوویمان لە بعد دۆرێ شێخ حوسان و باریسانە بە بەچیمەکەتیمە ئەوە عیلاتەکانی فەرموو ئەمن هەموو ماجێبایی 500 دیناری ئەوەی دەکڕم پێشمەرگەمە دەرێ ئەتو دوو موچەتێ 400 مەرعەمانەیە ئەویشیان لێ بڕینە لۆ ئەوە وەزیر و بریکاری وەزارەت ئەوان هەموو یەکی دوو معاش سێ معاشیان هەیە بەناوی حزبایەتی بەناوی هەموو شتێک موچەوە دەگرن کەمە پێشمەرگەینە لەبەرەوەی ئەمن ماجێبایی 400 هزاری بەس ئیلاج دەکڕم 400 هزار ئەوەمانە بوو مەرعەمانە بۆ هیچیان لێ بڕین بەڵام بۆ مەحاشتان هەیە پێشمەرگەنە دوو مەحاشتان هەبیتن هێشتا ناڕازی نەبین نەک ئەمنەوە هەمیان هەموو ئەوانە يعني بس بۆ دەرمان ئەوەی کە ئەدەنێ بەشی دەرمانەکەشت ناکات ناوەڵە بەشی دەرمانەکەش 400 بەشی دەرمان نەکە ئەی ماڵ و مناڵ مەسرەفی تێرشێت پێشمەرگەمە معاشم هەیە بەس پێشمەرگایەت یاخی بۆچی ئەم 400 ماژی بای 500 هزار 400 هزار ئەوەی دەکڕم عیلاج دەکڕم سیەکان منماینە من ناسم نییە لە هێواری وەلێ لە دانیشتیمە هەندی خۆم ڕناگرم دەنگە نەفەسم 400 هزار مەرعەمانە بوو ئەویشیان لێ بڕین وڵاتی ئەنگۆ نابی کەس دوو موچە هەبیتن کاکە دوو موچە خۆمە ئێمە جاخۆ بە هەردوو موچەکە موچەیەکی معقول ناکە ناوەڵە ناکە ناوەڵە هەردوو موچە موچەکی نیم موچەی بریکاریش ناکەتن نیم ناکە ئەوە کەشی نسلی کەشی من لە خزمەت تامەوە بینیم ڕق هەستا بۆیە هاتمە خزمەتە فەرمایش شتێکی ترە نییە من کاتم تەواو بوو کاتم تەواو بوو قسێکی تردا ئەوە کتاری ئەوەشم لە یانە ئەو کاتی کە بە شیمایەکەتی نامە چلو قسوور پێشمەرگەینە چلو یەک پێشمەرگەینە ئەوانی تریشە ڕۆزانوە هەموو لەگەرە من دەست خۆش سوێن بەخوا بەس ئەتوانم جەنابەت وەربگرم و خواحافیزیەکەم من زیندانی سیاسیم بندەعوام هەیە سێ بندەعوام هەیە هەرسێکیان لەگەرە من 20 سال مؤبەت حکم بووینە لە لێژنەی چاکسازی هەرقەڵەیان بۆ دروستکردون ناوەکانیان پشت ڕاز ناکرێتەوە کاگە ئەحمەدی شایەدە ئەوەش مختەبەسەکانی بەغدا حەز دەکەی کامیراوەکەس با بینتە پێش کامیراکەت فەرموو تەمەشایکە بۆ قوت کۆپیەکەی و پێە کۆپیەکەی ئەوە هەموو کۆپیەکەی ئەی باشە کاک ئەحمەد جۆلێ هەرسێکیان مؤبەت حکم بوون لەگەرە من بە یەک شەو زیندانی کرد کاک ئەحمەد ئەگەرەوە تەسلیم کەم جوابی ڕەسمیتەوە بەیانی بەیانینە ئەم هەفتەیە نازانم ئەم مانگە برادرانە و عەرقەڵەیان بۆ دروست بوون وەڵام من دەمەوێڵنکردنەوەی بکەم لەسەر بابەتی لیژنەکە چی کاک ئەحمەد کانگرس ئەم لیژنەیە کە سەوسەن خان باسی کرد کە ملاحەزە زۆر بوو لەسەری پێشنیار دەکەین بە قورعان کاتم نەماوە فەرموو ئەگەر گوێ ئەوە بکەن ئەم لیژنەی چاکسازی لە وەزارەت شەیدان ئەوە تەسلیمەکەم باشە بە قوربانە من هەموم لایە ئەولیاتەکان لای منە ئەولیاتەکانم لە کاگرانس با پێڵم کاتت زۆر داوە کاکە دەست خۆش خات و سەوسەن کۆتایی بە بەرنامەکە دێنم وەزائیدەن بۆ ئەو پێشمەرگەی کە دەرمانەکانی پێبوو یعنی هەست ناکێ و لیژنەی چاکسازیە نۆعێ لە شێشەی هەیە لیژنەی چاکسازی خەڵکی پەسەند نەکردووە ئەسڵا هیچ مشکلەیەکی قانونی نییە نازانم سەر ئاساسەیەک بەڵام بە هۆکاریەوەی کە کێشەی قانون لە پشتمانە ئەمانە دەستنە مەحکەمەی داری شکایەتی خۆیان دەکەن و دەبێت بۆیان بگەڕێتەوە پیاو هەیە لە وڵاتە لە حکوومەتی بەرێتەوە داوا بەڵێ دەیباتەوە ئەو دەیبنەوە لە سەدا داوا قەیدکاڵە ئەگەر داوا قەیدکی دەیبیتەوە باخوا کاتم نەماوە براجان خات و سەوسەن یەک دقا بۆ جەناب و کۆتایی بە بەرنامەکە دێن دەکەم زۆر کاتت دا بە کاک ئەحمەد من پێم خۆش زیاتر قسە بکەم بەڵام یەک شت دەڵێم من هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان گوێبیستی ئەو چیرۆکانە بوون گوێبیستی ئەو کێشە و گیر و گرفتانە بوون من دەڵێم با پەرلەمانتارانی عێراق لە جیاتی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان ناشرین بکەن با پێکەوە دەست لە ناو دەستی یەک بۆ ئەوەی قەرەبووی داوای قەرەبووی کە سوکاری شەهیدان و جینۆساید کراوان و ئەنفال کراوان و ئەوانەی بەرکەوتەی چەکی کیمیایی و تەواوی ئەوانەی کە زەرەرمەندی ڕژێمی بەحث بوون بکەن و هەموو پێکەوە داوای ئەو مافانە بکەن و هەمیش بەڕاستی من دەڵێم ئەو موچەیەکە کە سوکاری شەهیدان هەیەانە بەڕاستی لەوانەیە بەشی
پێداویستی ژیانی ڕۆژانەی کە سوکاری شەهیدان نەکا بەڵام ئەگە ئەمە هەمومان پێکەوە دەست لە ناو دەستیەک پەرلەمان حکوومەت پەرلەمانتارانی بەغدا بەڕاستی دەبێ ڕۆڵێکی زۆر زۆر سەرەکی بگێڕنەوەیە ئێمە داوا بکەین لە حکوومەتی عێراق جگەلەوەی کە ئەو موچەیە کە هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان با ئێمە دەزانین هەمومان کە سوکاری شەهیدانی عێراق 1,200,000 وەردەگرن خۆی لە دەستوری هەمیشەی عێراق داهاتووە کە دەبێت تعویزی ئەو خەڵکە بکرێتەوە بۆچی کە سوکاری شەهیدان دەبێت 400,000 وەربگرن لێرە بەڵام لە بەغدا 1,200,000 وەربگرن ئەوە کێ بێ وەڵامی ئەو پرسیارە باتەوە ئەو بابەتە بەڕاستی عێراق دەبی وەڵام بداتەوە و عێراق میراتگیری ڕژێمەکانی پێشخۆیەتی بۆیە تعویز و قەرەبووکردنەوە هەموو دەکەوێتە سەر ملی حکوومەتی فدرالی عێراق بۆیە هەمومان من دەڵێم وەزارەتی شەهیدان ئێمە هەمومان ئەوانەی کە لە بواری شەهیدان کار دەکەین دەبێ شەو ڕۆژ بخەینە سەریەک بۆ ئەوەی خزمەتی کە سوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی بەرکەوتوانی چێکی پرسیوتە پرسیارەکە لە کراوە جواب ناوەتەوە یەک خولەکتەیە فەرموو هەرچەنە بەخوا 6 دقیقا لە کاتەکە دەرچووم زۆر سپاس دیارە ئەو نەخۆشخانەی کە باسی دەکەی ئەمە لە هەرێمی کوردستان پێشنیارمان کردووە لە پارێزگای هەولێر سلێمانی دوهۆک هەڵەبجە و 4 نەخۆشخانەی گەورە دروستکەین بۆ چارەسەرکردنی کە سوکاری سەربەرز شەهیدان و پاکراوە زیندانی سیاسی و بۆ چارەسەر من پێشنیارێکم هەیە کە لێرە دانیشتوین دواتیش دەیکەمە پێشناوە خۆمان بەڵام داواکارم لە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان جارێکی تر خۆی بەڕاستی بۆکو سەرۆکی هەرێمی کوردستان کە باوکی گشتی ئەم میلەتەیە سەرۆکی هەرێمە دەستور و پارێزەری مافی هاوڵاتیان هەرێمی کوردستانە داوای لێ دەکەم وەکو سەرۆکی هەرێم بێتە داخول بکە لەم بابەتە بابەتی خزمەتکردنی کە سوکاری سەربەرز شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی و بەرکەوتە و ئەمانە بەڕاستی بابەتی قانونینە جەنابیان بەڕسمی پێم خۆشە جەنابی شت وەکو کاگڕانس وەکو ڕوودا و لەگەڵمان بن پشتگیری و پشتیوانیمان بکەن بۆی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان پرۆژەیەکی هەبێ و پشتگیری لە ئەوەی کە سەوسن خان باسی کرد بەڕاستی شەرمە بۆم حکوومەتی خۆشمان شەرمە بۆ هەمومان کە موچەی شەهیدان و زیندانە سیاسیەکان بەم شێوەیە بێ دەستور ڕێگەی داوە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان جارێکی تر بە پەیامێکی تر بە نووسراوێکی تر بە سەردانێک بەڕاستی جێی شانازیە بۆی کە بۆ سەردانێکی تایبەت بۆ کە سوکاری سەربەرز شەهیدان و زیندانە سیاسیەکان و تێکۆشەرانی ئەم وڵاتە پێشێتە دەوڵەتی عراق لەگەڵ سەرۆک کۆمار لەگەڵ سەرۆکی حکوومەتی عراقی و پێش ئەوەی بودجە پەسەند بکرێ پەیامێک بنێرێ و داوا بکە جەنابیش لەگەڵمان لەسەر خەت بە و ئەم شانازیە گەورەش بخەستە شانازیەکانی ترت و من سپاست دەکەم مافەکە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستانیش دەریغی نەکردووە چکە ئەو نەهامەتیانەی کە بە سەرگەلی کوردە هاتووە حکوومەتی هەرێم لێی 6 ساعت خۆی لێ کردی تەخاوەن و کاری زۆری کردووە بۆ ئەوەی کە ماف و قەرەبووی خەڵکی کوردستان بکاتەوە بەڵام قوربانتانم دەستان خۆش بێت يعني بارودۆخەکە ڕاستیدا سیاسیە نەکەوەی خەتای حکوومەت بەخوا ناتوانم داوای لەبوردنەکەم داوای بەرنامەی تر بکەن لە خزمەتتانە بە بۆ ئایندە بەڵام ئێستا ئەزانم بنەرانی هێژا کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.